ڕێزانە و کاتان باش خۆشحاڵی کاتان بینینەوە ئەمڕۆ بەشی دووەمی ڕۆژی دووەم دەست پێکەن ئینشەڵا لەگەڵ مامۆستا پەیوەندە من ئێستا مایک بۆ مامۆستا پەیوەند بەجێڵم بەدارم کە بتوانن ڕۆژێکی سوود بەخش وەربگرن. ئێوارتان باش خۆشەویستان ئازیزان، خۆشحاڵم لە دووەم ڕۆژی خولەکەمانە بە یەکتر ئەگەینەوە لە پرۆگرامی زوم و دەستخۆشین جارێکتر وەستافی ئەمریکان کۆرنەرکە بە ئەم خولەوە زۆر مەشغوڵن. بەڕێزان دوێنێ کۆمەڵێک بابەتمان خوێن ئەگەر بکرێت لە 5 دقەی یەکەمە ئەمەوێت وەکو فلاشباکێک بچین و ناو بابەتەکانی دوێنێ بە خێرایی بۆ ئەوەی بابەتەکانی ئەمڕۆ چونکە هەمووی متەسەلسلەواتە یەک لە دوای یەکە ئەمێ ڕەبتیکەینەوە بە یەکەوە. خۆشەویستان ئەوەی جێی باسە باسی لە وشەی تەسویقەوە لە وشەی مارکێتینگ و پیای هاتین شیمان کردەوە کە بۆچی نامانە بازاڕگەری وتمان هەندێک هەڵێ هەیە چاکیبینێکی لەوانە وشەی زۆر بازارکاری یا بە بازارکردن ئێمە بازارگەریەکەمان پێ شیاوترە شایستەیە بۆ کاری تەسویق و مارکێتینگ ئەم تەرجەمەیە بەکاربێنین بڵین بازارگەری وتم هەتا پاشگرەکان کە پێویست پاژهەد و پاشگیری یا کە پێوێتی ئەمان با بەرەو دنیا میهانیەکەی تەسویقواتە بەرەو پیشە ئەمان با چونکە بەڕاستی تۆ بچی لە ناو بازاڕا ئیشکی هاتی نەخوارە وردە بە سلایدەکانە ئەگەر دیقەت بنوتم هەندێک هەڵە هەیە تەسویق بەوە تێنەگەین کە تەنها ڕیکلامێک بێت و بەس یان تەسویق بەوە تێنەگەین کە تەنیا دەستبەری نەشتێک و بڕۆین کردداری کڕین و فرۆشتن بکەین. بەڕاستی کردداری کڕین و فرۆشتن وەکو دوێنێک لێچێک لە پرسیارەکانی و بەڕێزانەیە یەکێکە لە بەشێکی بچووکە لە ناو دنیای مارکێتینە. دنیای مارکێتینگ دنیا گەورەکەیە کە خۆی بەڕاستی بینێتەوە لە کۆمەڵێک ئەساسیاتی گەورەیە لە کۆمەڵێک پایە و فاوندیشنی گەورەیە. ئێمە ئەبێ فاوندیشنەکان دروستکەین ئەو دەور دەبینێت سەر کاری مارکێتینگ. هاتینە سەر ئەوەی کەوتم ئەبێ ئێمە شتێکمان هەیە پێوتێ قەراردان بڕیاردان لە بواری بازارگەریە. بڕیارەکان سلایدەکانم پیشانم کە 4 پیمان هەبوو و 7 پیشمان هەبوومان شەریکاتی خەدەمیە خودداوای شەریکاتن خودگوزاری بەرهەمێنن زیاتر ئەبێ 7 پیەکە بەکاربێنن ئەو شەریکاتانی کە سلعیە و خۆشمەک بەرهەمێنن ئەبێ 4 پیەکە بەکاربێن هەرچەنە ئەمە مطلق نییە بەڕێزن ئەمە مطلق نیە زۆر جار پێویستەکە لە شەریکاتێکی شمەک بەرهەمێنە سلعیە ئەبێمە چی بکەین پیەکانی تریش بەکاربێنین یا یەکێک لە پیەکانی تر بەکاربێنین. جەمە خۆشبەختانە حەزەکەم شتێکی پێتان بڵێم با یەکێک لە سکرین شێرەکەتان بۆ بکەم با بچینە سەر سلایدەکان تۆزێک لەسەر پیەکانێک هەندێک شت هەیە بە لێرە ئەمڕاتانەگرم وێ پێتان بڵێم. من کامێرەکەمە کوژێنمەوە ئێستا چونکە خەتەکە خاوە بێتەوە کامێرەم لا ئەبەم ئێستا تەنها حەزەکەم گوێم لێ بگرن سەرنجتان ڕاکێشم بۆ ئەم بابەت. سەیریکەن بەڕێزان ئەگەر دیقەت بن دوێنێ باسی ئەم بابەتمان کرد ئەبینیت 4 پیمان هەیە و 7 پیمان هەیە. لە سەرەتایە زۆرێک لە مەسادرە زانستیەکان پێمانەڵێن کە لە ڕاستیە خۆی پیەکان لە سەرەتایە دوون ژمارەیان کەم بووە بەپێی ضرورەتی ڕۆژگار و بەپێی پێشکەوتنی کۆمەلگا پیەکان زیای کردبووە بۆ 7 پی. بەڵام حەزەکەم پێتان بڵێم لە ئێستا لە دنیای تازەیە بەڕاستی هەر لەسەر 7 پی نەماوە بۆ بە 8 پی بۆ بە 9 پی بۆ بە 10 پی. بۆچی لەبەرەوەی بازار بە بەردەوامی لە پێشکەوتنایە لە کۆمەلگا لە گۆڕانکاریایە خواستی زەبوون یاخود بڵێن خواستی بەکارهێن بە بەردەوامی لە گۆڕانایە یاخود ئەتوانین بڵێن چی تەزەوقی بەکارهێن زەوقی بەکارهێن بە بەردەوامی لە گۆڕانایە. ناکرێت شەریکێک بێ بە پلانێکی کۆن بڕوا بۆ کە دوێنێ باسیەم کرد. بۆیە سیرەکەی پیمنت وشەی پیمنت کە ئەلکترۆن هاتە ناوە واتۆن تەسویقی ئەلکترۆنی یاخود بزنسی ئەلکترۆنی شتێکی بۆ فەرزکردین کە ئەبێ شتێکمان هەبێت پێوتە پیمنتەکە بەچی بە ئەلکترۆنەکەی. یعنی ئێستا پیمنتی ئەلکترۆنی زۆر شایع لە وڵاتانی دەرەوە بۆیە هەر بە پی دەست پێەکە بۆ بە پیەکی تر هاتوتە ناو دنیای تەسویقەوە. یعنی بۆ بە یەکێک لە بڕیارەکانی بازارگەری پیمنتەکەمان چۆن بێت. یعنی سەیری کە بزانە ئەم پیە چی کردووە. پیەکی ترمانێ پێوتە پاکێجین چۆن ئەو بەروبوومەی هەمانە چۆن ئەو کاڵایی هەمانە ئەو بزنسێمە چۆن پاکێجینی بۆ بکەین. یعنی سەیری کە وشەی پاکێجین لە ئەسنای بەرەو پێشوونی ئەلکترۆن دروستبوونی تەباعی گەورە مەطبعی گەورە و دنیای چاپ و چاپەمەنیەکان و لە کارتۆنان و ئەمانە هاوچی کرد.
ئێستا باڵین پاکێجین بۆتە بەشێک لە ینی بۆتە پێکی تر لە ناو تەسویقەکە حساباتی بۆ کرێ خۆشتان نەزانین کە چەند گرنگە لە بواری بازارگەری ینی بەشێکی لە تەسیراتی ئینسان لەسەر چاوە لە ڕێی چاوەکە پاکێجین کار لە چاو لە هەستی مرۆڤ شتێکی ترمان هەیە پارتنەرشیپ ینی پارتنەر تۆ چۆن ئەچی بۆ تەحالوفەکەی لەگەڵ شەریکێکی ترە بۆ ئەوەی بتوانی چی بکەیت بۆ ئەوەی بتوانی پرۆژەیەک پێکەوە پرۆژەیەکی مشتەرەک بەرن بەڕێوە بە هاوبەشی پرۆژە بکەن ئێستا پارتنەرشیپ ئەویش بۆ بە پێکی تر هاتنەوە یعنی بەڕێزان بە بەردەوامی لەگەڵ بەرەو پێشتوونی دنیاە پیەکان لە زیادبوونایە بەڵام ئەوەی کە گرنگە خوێنی وەکو ئەساسەتی ئێستا ئاماژە بەم حەوت پێ ئەدین با بڵێن وتمان دەستکاری پیەکان ناکەین ئەمە پێداچنەوەی بابەتەکەی دوێنێ دەستکاری ئەم پیانە ناکەین بەزەو ئیزافێ بۆیە کردم پیەکان بە بەردەوامی لە تازەگەری و لە زیادبوونان بەپی ضرورەتی کۆمەڵگا بەپی ضرورەتی بازار بابەتەکە ئەوەیە بڕێزان ئەگەر بینە سەر وتم بە هیچ شێوەیەک دەستکاری پیەکان ناکەین لەسەرەتا ئەگەر بمانێت کاری بازارگەری بکەین بە چ وتم چ بازارگەری ئەلکترۆنی بێ بزنسی ئەلکترۆنی بێ چ هەروابێتەوە بە نێتوەرک مارکتینگ بێ ئەمانە ئەبێ تطبیقاتی ئەم پیانەی تیا بکەین یعنی ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ واقعی بازار لە واقعی بازارەوە ئەچین ناو دنیا ئەلکترۆنیەکە نابێ ئێمە دابڕین لە بازار بڵین ئەمە چییە وڵا بە ئەلکترۆن ئێمە تەسویقەکەین لێرە بابەتەکە ئەمەیە دەستکاری ئەم پیانە ناکەین ئەمە لە دوێنێ زۆر ناتوانم بڵم دووەم دەبارم کردووە دەستکاری پیەکان ناکەین بە هیچ شێوەیە هەتاکو ئەساسیاتەکانی مارکتینگ دروست نەکەین ئەساسیاتی تەسویق دروست نەکەین ئەساسیاتەکان کۆمەڵێک پایان کە دەبوو دروستیکەین دوێنێ باسمان کرد باسی یەکەم پایانمان کرد کە چۆن دروستین کە دابشنی بازار ئێستا دێنە سەرەوە باسی ئەوەمان کرد کە تەسویق چییە هاتین لە ڕێگەی ڕسمەکانەوە باسمان کرد وتمان پێویست ناکە پێناسە بنووسینەوە لەبەرەوەی هەر یەکێک لە ئێوە ئەتوانێت دەیان پێناسە هەڵەنجە لە ڕسمەکانە یا هەرێکیان لەو زە نەزەرێکەوە بۆی ڕۆشتینە ناوەوە یعنی سەیری کە ئێمە توانین تەسویق بە کۆمەڵک شێوە بناسیێنین و یاخود بچینە نای پێناسێکین چەند وتەیەکی فلیپ کۆتلەر کە بە پێویست بزانین پشتگیریمانەکە لەوەی کە بەڕاستی ئێمە لە پێشا دەست نەبین بۆ پیەکان و یاخود نەچین یەکسەرکاری فرۆشتن بکەین وا بزانین تەسویق کڕن و فرۆشتنە چونکە کڕین و فرۆشتن پێناسی خۆی هەیە بەڕێزم کەمە لە ئەخیرە پرسیارێکە بێ بۆ ئێوە هۆمۆرکمانە بێ ئیمڕۆ لە ڕاستیە کۆتلەر پێمان ئەڵێ چی ئەڵێ ئەم دوو قەولەی فلیپ کۆتلەرم زۆر پێجوانە بۆیە من دووباری کەمەوە بۆتان لێرە فلیپ کۆتلەر لە یەکەمە پێمان ئەڵێ کە ئەبێ بەهای کەستەمەر بەرزکەینەوە باشە بەهای بەکارهێن بەرزکەینەوە بەر لەوەی ئێمە بین ڕێگایەک بدۆزینەوە بۆی چی بۆ دروستکەین ئەمە مهمە خۆی بەڕاستی ئەوی تر پێمان ئەڵێ ئابێ ئاگامان لەوە بێن کە بەشی فرۆشتن لەناو هەموو کۆمپانیاکە بریتی نییە بە تەواوەتی لە هەموو کۆمپانیاکەیان لە بەشی تەسویق بەڵکو ئەبێ هەموو بەشەکانی کۆمپانیاکە ببێت بە بەشە فرۆشتن واتە یاخود ببێت بە بەشی فرۆشتن ئەمە ئەومان پێ ئەڵێ جارێک کردداری کڕین و فرۆشتن واز لێهێنین ئەمە ناکەین جارێت با بین پایەکان دروستکەین ئەو کاتە دەست ئەەکەین بە تەسویقکردن ئەو کاتە دەزەکەین پی یەکەم کە پرۆداکتە بەڕێزان پرۆداکتە ئەگەر مؤشری ساهمەکەم ببینن پی یەکەم کە پرۆداکتە چی دروستکەین چ بەرهەمی بخێنە بازارەوە ئەبێ ئێمە بین پایەکانمان دروست بێ لە پێشە پرایزین تەسعیرکردن چۆن نرخدابنی پایەکانمانە بێ دروستکرد بێ پێمان هەڵە چونکە لەوە ئێمە داتامان هێناوەتەوە بە پێی بوونی داتا ئەتوانین ئێمە نرخدانان بە شێوەیەکی زۆر عیلمیانە دابنین پرۆمۆشن چۆن بکەین ئایا پرۆژەکەی ئێمە چ جۆرێک لە پرۆمۆشن ئەخوازێ ئێمە چ جۆرە بەنمونە چ جۆر ڕێکلامی بکەین جارێک پێشەم فەرمی ینی بەش ڕێکلام بەشێکی چووکە لە پرۆمۆشنان بەڕێزان پرۆمۆشن خۆی پێنج شتی گەورەگەوریتیایە ئەبێ هەرێکیان ئەمانە لەمەز بکرێت لە کاتی تەسویقکردنە ئایا پرۆژەکەی تۆ پێویستی بە کامیانە پێویستی بە بەیعی شخصیەوەتە فرۆشتنی فەیس تو فەیسە پێویستی بە فرۆشتنی ئەلکترۆنیە بە پاکێجەکەی کە تۆ هەتە فەرەزەنەکە لە نێتوەرک مارکێتی نابێت و ئایا ئەو خزمەتگوزاریانی ترکە هاتە پێویستە چ جۆرە پرۆمۆشتێکی بۆ بەکاربێنی ئەبێ داتا و لابێت پایەکانمان دروست بێ ئەنجا بڕیارین ئەها لەسەرتون بڕیارەکانی بازارگەری ئەمانە هەموو تەسویقن بەڕێزان بەڵام جارێک هیچیان ناکەین ئەساسیاتی تر هەیە پێویستە بیکەین پلەی واتە تەوزیعکردن کە بۆ لە ئەلکترۆن تەوزیع ئەلکترۆنیمانەیە بە یەدەویش کە تەوزیعی ترمانەیە وتم لە هەر سێ ڕێگاکەی ترە وشکانی و ئاوی و ئاسمانی و چوارەم تەسویق تەوزیعی ئەلکترۆنیە بە ئەمانە بیچی بڕیاری لەسەر نادین هەتا پایەکان دروست نەکەین پایە گرنگەکانی بازارگەری دوێنێ لە پایی یەکەمان تەواو کرد وەکو دابشکردنی بازار یا بەشکردنی بازار یەن بازار ئەکەین بە تەجزیعەی سوقی پێئەوتێ
وین بازارەکەین بە چەند شەریحەیەکەوە هەر بۆ هەر شەریحەیەک مارکتینێکی تایبەتی بۆ ئەکەین یان پرۆگرامێکی تایبەتی بۆ ئەنووسینەوە لە مارکتینە بەم شکڵە ئەچینە پێشەوە لەگەڵ ئەم فیئەی بازارە بەم جۆرە مامەڵاکەین و جاری واش هەیە خۆشبەختانە پرۆگرامێکی تەسویقیدا ئەنین زۆر شمولیە بە یعنی ئەتوانم بڵم بۆ زۆربەی زۆری فیئەکانی ناو بازار ئەخوا ئەمە ئەم بابەتە وامان لێ ئەکا کویفە دابەزێنین بەمە کویفە کەم بکەینەوە بەڕێزان ئەگەر ئەم دراسەتە نەکەین یەکسەر بچین ئێمە پرۆگرامێکی تەسویقی بێنین تەطبیقیکەین بەبێ ئەوەی گەڕابێتن بۆ پایەکان بەبێ ئەوەی دراسەتی فیئەکان یاخود شەریحەکان یان شێوازی کار چەند جۆر کارێکمان هێنا ناو بازار هاتین دراستمان نەکردبوو یەکسەر پرۆگرامی تەسویقمان بۆ دروستکرد ڕەنگە پرۆگرامەکەمان مستهدف نەبێ واتە ئامانجی خۆی جێبەجێ نەکە ئەو کاتە ئەو مەسروفاتەی کردومانە لە بواری تەسویقە هەمووی ئەبێ بە زەرەر بەسەرمانەوە بۆیە پێشتر ئەبێ ئێمە بین ئەم شتانە بکەین و داتا کۆکەینەوە لەسەر هەریچێک لەم پایانە پایی یەکەم کە دروستمان کرد بەڕێزان پایی یەکەم کە دروستمان کرد باسی ئەومان کرد کە چۆن بازارمان دابەشکی لەسەر دوو بنەما وتمان بنەمای تایبەت و بنەمای گشتی کە دوێنێ باسمان کرد پێویست ناکاتچین و ناوە ئێستا دەستەکەین بە دروستکردنی پایی دووەم کە بریتە لە چی یعنی ئیمڕۆ دەرسی تازە لێرە دەست پێکە کە بریتە لە چی بریتە لە ڕەفتارەکانی بەکارهێن واتە سلوک المستهلك یعنی ئێمە چۆن بتوانین دراسەتی بەکارهێن بکەین کە بەشێکی گەورەی ئەمە لە منی وەربگرن بەڕێزان بەشێکی گەورەی تەسویق ئازیزان بریتە لە دراستکردنی ڕەگەزی بەرامبەر یان شخصی بەرامبەر کە چۆن تۆ مامەڵی لەگەڵ ئەکەی چونکە هەموو کارێکی مارکتین لەگەڵ کەسی بەرامبەرایە چ ئەگەر کەسەکە معنەوی بێ و کە معنەوی یعنی شەریکات و ئەگەر کەسی تایبەتیش یعنی خەڵک یعنی شخص یعنی مرۆڤ چۆن این دراستیەکەین و چۆن این مامەڵی لەگەڵاکەین ئایا یەکسەر بڕۆینە پێشەوە بەواتای یەکەم با لە قەرارەکانەوە شتێک دەست پێ بکەین یەکسەر بەرهەمی بۆ دروستکەین پی یەکەم یەکسەر پرۆداکتێک دروستکەین و بخێنە بازارەوە بەبێ ئەوەی دراسەتی ڕەفتاری بەکارهێنمان کردوێت کە ئەو ئارەزوەکەی چیە حەز بە چی ئەکات بە دەخلی چەنە پارەی واتە قووەتی شیرایی ئەو کەسە چەنە ئەنجا بۆ ئەوەی سەرەتا پێشی بێمە ناو ئەم پایە و دەستکەین بە دروستکردنی پێکەوە داوا لە برادرانی ئادمینەکەم کە ئیشارەیەکم بنێ ئایا دەنگم باشە سلایدەکان وەک خۆی ئەگاتە شوێنی خۆی یان دەستی خۆش بە شتێ باشە باشە جەن بەڕێزان من بەردەوامم دووهەم پایە کە دروستیەکەین پێوتە ڕەفتارەکانی بەکارهێن ڕەفتاری بەکارهێن پێش ئەوە خۆزگا شتەکان ڕوبەڕوو بوونا تا پرسیارێک لێ بکەین ڕەفتار مەبەستمان لە چییە لێرە من خۆم باسیەکەم طبعا بەڕێزان مرۆڤ کائینێکی حەیەویە کائینێکی زیندووە و لە هەمان کاتە کائینێکی مەحسوسە واتە بە ئاسانترین شێوە تۆ ئەتوانی کاریگەری لەسەر دروستکەی و هەست بە شتەکانەکە کە لە هەمووی گرنگتر بەڕێزان مشتری واتە بەکارهێن چێە خەڵکانێکن کەسانێکن کە ئێمە ئەچێتە مرۆڤ عاقڵە عەقڵی هەیە خاوەنی عەقڵە ئەم قسەیە بۆچی ئەەکەم کە ئەڵم خاوەنی عەقڵە واتە ناتوانانی تۆ تەسویقێکی عەفەویانی بۆ کلیتی دەپێشەوە ئێمە وا هەز نەکەین ئەو بەکارهێنانی کە لە دەرەوەن لەناو بازارە هەم ئەم بەکارهێنانە بەڕاستی هیچی هەستیان نییە بەرامبەر بە بەرهەمەکانمان بۆیە هەرچی بێنینە بازارەوە سەر ببێ ئەمە هەڵەیە بەڕاستی بزنس لەسەر ئەم پایە بنیاد بنرێ زوو ئەڕوخێت بەڵکو ئەبێ ئێمە بین چی بکەین دراسەتی سلوکی مستهلک بکەین و دراسەتی ڕەفتارەکانی بەکارهێن بکەین تا ئەو کاتەی ئەگەینە ئەو ئاستەی کە بزانین بەکارهێنەکەمان چییە هەل لە ڕووی ڕەگەزەوە لە ڕووی تەمەنەوە لە ڕووی هەستەوە لە ڕووی حەز و ئارەزۆکانیانەوە چونکە حەز و ئارەزۆکانێتی ئەمان بەسێت و وردۆ دەبە پێناسی تەسویقەوە وەکوی دوێنێ کۆچەر و پێناسێکی ئاوایە بەڵام ئێوە توانن لە دەجێگی کەوەی مەپێناسی بۆ بکەین کەواتە ئێمە ئیش بۆ چێ ئەەکەین ئەبێ ئاگامان لەوە بێ ئێمە ئیش بۆ بازارەکەین بۆیە وتم دوێنێ دوو هەڵی ترمان چاک کردەوە بازاری کۆمپانیەکەی ئێمە نییە بازاری مشتریە بازاری مشتریە وتم مشتری واتە بەکارهێن یا بەکاربەر هیچ کاتێک خەلەلیان نییە ئێمە کە کێشەمان هەیە وەکو براندەکەمان یا وەکو بەرهەمەکەمان کە نەمانتوانیەوە بگەینە ناوەوەی بەکارهێن ئەم قسەیە با بە هەند وەرگین بەڕێزان نەمانتوانیەوە بگەینە ناوەوەی بەکارهێن کەواتە نەمانتوانیەوە دراستتی بکەین بۆیە کێشەکە لەوێوە دروستە بێ بۆیە یە بەرهەمەکەی ئێمە ناکڕێ بەرهەمیشتر بەکارهێن جا تەسویقەکە و ئەلکترۆنی بێ یان نێتۆر مارکتینگ بکەیت
باشە و یاخود بزنسێکی ئەلکترۆنی بتێبکەی چونکە هەمیشە بزنسی ئەلکترۆنی لەسەر چیە وەسێ لەسەر ئەوە وەسێ تۆ کڕیارێکی و فرۆشارێکی یعنی عینەن بزنسەکانی بۆیە ئێمە کڕیار فرۆشە چیە 100 ببین ئەم دراسەتە بکەین بۆیە ئەساسیاتێک ئێمە لەم دەورەیە ئەخوێنین بە کەڵکی هەموو جۆرە تەسویقەکانی واتە بە کەڵکی هەموو جۆرە بازاڕگەریەکانمان دێت کە ئێمە بمانێت پێی هەستین باشە بابین لە پێناسەیەک و دەست پێ بکەین بۆچی ئەڵێن گرنگە یعنی سەیری کە بزانین ڕەفتاری بەکاریان چییە ئەڵە بریتێ لە کۆی ئەو هەڵسو کەوت و ڕەفتارانەی یان ئاکارانەی کە لە بەکارهێنەوە دەردەچن بۆ بڕیاردان بە سوور نووسیمە خەتمێناوە بە ژێریا بەڕێزم لەسەر بەشداریکردن لە کڕینی بەرهەمێک ئەمە زۆر مهمە یعنی کۆی ئەم هەڵسوکەوتانەیە کە دەرەچێ لە بەکارهێنەوە واتە کۆی هەموو ئەو ڕەفتارانەیە کە بەکارهێن ئەیکا تا ئەگاتە ئەو قەناعەتی شتێک دەکڕێ تا وای لێ ئەەکەی شتێک بکڕێ ینی بە بەم دیوایکەمە تەسیق بکەین یاخود تا وای لێ ئەەکەین بەشداری بکات لە نێتۆرک مارکێتینگەکەمان تا وای لێ ئەەکەین بەشداری بکات لە کڕینی کاڵاکانمان ئەم پێناسێگە تۆزێک لەسەری بوەستین بەڕێزان لێرەوە ئێمە ئەتوانین چی بکەین هەڵەکەی دووەم ڕاستکەینەوە کە دوێنێ باسمان کرد ئەبێ ئێمە بازار دروستکەین بەڕێزان ئاگاتان لێ بێت بازار دروستکەین ئەنجا کاڵای بۆ بێنین ئەنجا پرۆژەی تێ بکەین ئەنجا کۆمپانیایەکی بۆ بکەینەوە بڵین لەم جۆرە ئیشە ئێمە ئەتوانین بیکەین لە بازارە لەبری بازارمان بۆ دروست واتە شتێکمان پێوتێ ئۆپۆرچونەتی فرص ئەبێ فرص دروستکەین ئێمە ئێستا علمی تازەوەمان پێڵە ئەڵێ لە ناو بازارە جگە لەو فرسانی هەیە تۆ ئەبێ پەلاماری بێ ئیختیناس و فرصی بۆی ئەبێ خۆش و فرص دروستکەین من نمونەم هەیە بۆ ئەمە کاڵم ئەبێ فرص دروستکەین ئەگەر دیقەت بن دەوڵەتە زلهێزەکانی دنیا دەوڵەتە زلهێزەکانی دنیا یەن شەڕ لە نێوان وڵاتانی ترا دروستەکەن بۆی چەک و ئەسلحەکانی پارە بکات ڕەنگە وابێت ڕەنگە نەخۆشیێک دروستکەن بووی ڤاکسینەکان سەرف بێت نازانم مە تاچن ڕاستم قسەی من ئێستاکردم بۆ مەسەلەی نەخۆشیەکە فەرەزەن وای دابنین یعنی تۆ بە فرصە دروستکەی زۆر جار بزنس وایە شتێک ئەهێنیە اینجا لێرەوە ئەگەر هاتو ئێمە توانیمان دراسەتی سلوکی مستهلک بکەین لە بازار واتە ڕەفتاری بەکارین دراست بکەین ئەتوانین بە ئاسانترین شێوە چی بکەین ئێمە ئەم بازارە بۆ خۆمان دروست بکەین دوجار بە ئارەزوی خۆمانین مەلەیتیاگەین ئەمەیە بە فەلسەفەی بەڕاستی بازارگەری یاخود برەودان بە فراوانبوونی بزنس و داگیرکردنی حیسەی سوقی لە بازارە واتە پێگەی خۆت لەناو بازار بەشە بازاری تۆ چەنە دوای باسی واکەین لە شوێنێکا بزانین حیسەی سوقی چییە یعنی بۆ پێڵین بەشە بازار چۆن حیسەی سوقی لێکدانەوەی بۆ بکەین کۆمەڵک پرسیار هەیە کە لێرەیە لەم سلایدە لە بەشی خوارەوە من بە سوور نووسیمە کە زۆر گرنگێن ئەو کەسانی مارکێتەرن جا هەر لە هەر جۆرە مارکێتینگەکە مارکێتینگ ئەلکترۆنی بێ یان نێتۆرک مارکێتینگ بێ بزنسی ئەلکترۆنی بێ کۆمەڵک پرسیار هەیە ئەبێ وەڵامی بینەوە من پێم وایە کە ئینسان خۆی ئەژی لە ژیانە خۆی ئەژی ئەگەر لە بەدەم ئاوێنەیەکا بوەستین ئەکرێ هەندێک پرسیار لە خۆمان بکەین ئێمە چین بۆ هاتووی بۆچی لێرەین ئێمە ئامانجمان چیە لە بوون یعنی کۆمەڵ پرسیاری تر یعنی مرۆڤێک ئەم پرسیاران لە خۆیەکە باشە تۆ شەریکەیەکدانی بۆ چێندێ پرسیار لە خۆ ناکەی بۆ ینی بۆچی شەریکەکە دوا لێ ناکەی کە وەڵامی کۆمەڵ لەم پرسیارە نەباتەوە بار شەریکە نەبێت یعنی تۆ دوکانێکی بچوو تێ فەرەزەن وای دابنێ نێتۆرک مارکێتینگەکەی بابین زەینم پرسیارانە لەکوێ ئێمە ئاگرێتەوە یەکی ئەڵێ چێن ئەوانەی مامەڵە لەگەڵ کۆمپانیا کاکەن یا بزنسەکە دەکەن چێن ئەوانە پرسیارە بێ بکەین کە ئەڵێن چییە واتە خەڵکە ئەبێ بزانین ئەوانی مامەڵە لەگەڵ ئێمەکان چێن تا دراستیان بکەین بزانین ئەو کەسانە چێن بۆ ئەوەی بە کورتترین هێڵ ئێمە بتوانین بیانگەین باشە پرسیارتر ئەوەی بۆچی سەردانەکەن یاخود بۆچی بەشداریەکەن یان بۆچی لێمان نەکڕن باشە پێویستەکەیان چییە ئایا فعلا هاتوون بۆ کڕینیان تەنها ئەوەی ئەیانێ بزنسەکەی تۆ ببینیتر مشکلەتان نەبێ با ببینن بابێن سەردان بکەن بابێن تێزکەن زۆر طبیعی حتاکو خەڵکی زیاتر بیبینێ ئەو بزنسەکە سەرکەوتوترە چونکە لە دوای حملەی بینین شتێکمان بۆ دروستە بێت کە بێتە دیعایە حملەی دیعایە دروستە بێت ئەو ئەچەی جێڕێتەوە لە ماڵەوە لای دوو دراوسێ لەلای دوو خەڵک لەلای ڕەفیقەکانی لەلای خزمەکانی باشە بۆچی ئەیکڕن یا بۆچی بەشداریەکەن لەناو قەوسێکە بۆیە بەشداریکردن چونکە زۆری بەشداربوانی نێتۆرک مارکێتینگ بە بەشداریکردن ئەچن باشە ئەچن پاکێج دەکڕن ئەچن شتێکی تر دەکڕن ئەچن بزنسی کاڵایە دەکڕن بۆ ئەمە ئەبێ پرسیار بکەینمە بۆ ئەیکڕن ئایا پێویستیان پێێتی یان نەخێت تەنها ئەیانێ بەشداری بکەن ئەگەرنا ئەو کاڵای هەیە زیایە یان یاخود پێداویستەکانیان پڕ ناکاتەوە
پرسیارەکە لێرە سەرچاوگە ئەگەر من پێداویستیان بۆ بێنم خواستەکانیان پڕکاتەوە ئایا نێتۆرک مارکتینگەکەمان بە قوتر نابێت یا مارکتینگەکەمان بەهێزتر نابێت ئەمانە پرسیارە بگەم پرسیارە لە خۆمان بکەین باشە کەی ئەیکڕن کەی یعنی زەمن مهمە بەڕێزان لە کردداری مارکتینە کات زۆر مهمە من لێرە نمونەیەکی بچووکتان بۆ بێنمەوە کاڵین کات مهمە من ناکرێ من لە هاوینێکی گەرمە ڕێکلام بۆ زۆپا بکەم نابێ بەڕاستی ئەمە زەمن ئەم زەمەنە ناخوازێەوە بۆی نابێ بەڕێزان باشە پرسیاری لەکوێ ئەیکڕن یا لەکوێ بەشداری ئەەکەن فەرزەن نایەتە ناو کۆمپانیاکەی منەوە وەکو بزنس سمارتەکەی من نایەت ئەی باشە پرسیارەکەی ئەچنە کوێیتر کە بەشداربوویەکمانی حەزەکە بەشداری بکە لە نێتۆرک مارکتینگە نایەتە لای من بەڵام چێتە شوێنێکی تر هۆکارەکە چییە کەواتە من خەلەلم هەیە نەک ئەو ئەمە پرسیارە بەڕاستی هیچ کاتێک مشتری هیچ کاتێک بەکارهێن خەلەلی نییە ئەم هەڵەیە بێت چاکەینەوە کۆمپانیای وا هەیە ئیتر بەڕاستی بەڕێزان شتێک ئەڵەم لێمان نەبێ بەهین لە ئاستی بزنسکردنیان کردنیانە لوتیان بەرزە بۆ لە بەروی پارەیان پێ پێیان وایە کە کۆمپانیەکەی ئەوان هەموو شتێکە وەکو کورد ئەڵێ هەر ئەوەی باشە ئەوەیە هەرەوەیە بە دڵی نییە با بڕوات بەڕاستی بزنس لەسەر ئەم جۆرە فەلسەفەیە ناکرێت نمونەشم بۆ ئەمە ئەوەیە ئەچیتە دوکانێک شتێکە بۆ تاقیکاتەوە قەمیسێکە بۆ تاقی سەری دووەم قەمیس دەموچاولیا بەیەکە بەڕاستی بزنس وا ناکرێت کاکەجان لە لای ئەگەر هاتوو تۆ نەوتوانی خواستەکەی جێبەجێ ئەچێت لە دوکانەکەی پەناتەوەی کڕێت ئەچێت بۆ شەریکەکەی دراوسێەوە ئەچێت بۆ بەشداری لە بزنس سماتێکی تراکات بۆیە ڕاکێشانی خۆی خەڵک بەڕاستی پێویستی بەوەیە کە یەکێکە لە پایە گرنگەکان بەڕێزان دراسەتی ڕفتارەکانی بەکارێن بۆیە ئەم پایە پێیەکە وردە دروستێک هیوادارم لەم سلایدە تێگەیشتە بێتن من ئەم سلایدە بەجێڵم باشە بزانین لە ڕفتاری بەکارهێنا ئێمە ئیستناد لە پێشا بکەینە سەرچی ئیستناد دەکەینە سەر جۆرێک لە بڕیارەکانی کڕین ئەگەر دیقەت بنووتم ئەم بڕیاری کڕین بۆ بڕیاردان لەسەر کڕین لێرە مؤشیرەکەم ئەجوڵێت ئەگەر ئاگاتان لێ بێن زۆر مهمە ئێمە قەناعەت بە کەسێ بکەین کە بڕیار بدات بەشداری بکە یا بیکڕێ سەیری کاتا ئێستام دقیقێمە باسی کردداری کڕین و فرۆشتنمان نەکردو بۆیە ئەڵێم جارێ واز لە فرۆشتن یا لە کڕین بێنن ئێمە ئەبێ ڕازی بکەین زەین چۆن بڕیارە جارێ ئەمە مهمە لێرەوە ئەچینە ناو کۆمەڵێک خاڵەوە کە لە ناو دنیای مارکتینە کە بە بریقەداری ئەم خاڵانە ماوەتەوە و ئیشی لەسەرەکە بە بەردەوامی لە بچووترین شەریکۆ تا گەورەترین شەریکە بە شێوەیەکی گشتی بەکارهێن 4 بڕیاری کڕینەیە بە شێوەیەکی گشتی 4 جۆر بڕیار لە کڕینادا بەڕێزان بە شێوەیەکی گشتی 4 جۆر بڕیاری کڕینمان هەیە یەکیشان بریتێ لە چی یەکیان بریتێ لە بڕیارە ڕۆتینیەکان بڕیارە ڕۆتینیەکان بەواتای ئەوە دێت کە ئەگەر هاتوو کاڵایەکمان لەبەر دەستایە کاڵایەک لەبەر دەستایە کاتێک ئەم بڕیارانە لەسەر ئەم کاڵایە دروستە بێت کە پەیوەندی بە ژیانی خەڵکو هەبێت بە بەردەوامی بڕیارەکان بەڕێزان بە بەردەوامی بڕیارەکان بڕیاری ڕۆتینین یعنی ئەبێ ئیلا ڕۆژانە بڕیارێک لەسەر کڕینەکە هەربات چونکەوانەکان ناژی پڕدن وەکو موادی خواردەمەنەکان کە دوێنێ نمونەم هێنایەوە وەکو نانەوایە ینی هیچ پێویست ناکە نانەوایە کە ڕێکلامی بکە چەند هزار دۆلاری تێبچێت لەبەرەوەی ئەو مشتری هەیەی لە ئێستایە من باسی ئەوەکەم ئەگەر هاتوو نانەوەکە تەحەولمان پێکرد بۆ کارگە بەڕێزان ئاگاتان لەمە بێت لەم نقطەیە بێت بە هەڵە بەسەرمانە دەرنەچێت چونکە من ئەڵێم نانەوە وەکو نانەوخانەیە ئیشی لەسەرەکەم بەڵام ئەگەر هاتوو تەحەولمان کرد نانەوەکەمان کرد بە کارگەی دروستکردنیلان یا سەمون کارگەیکی گەورە دوجار ئەمانم لێمان ناردە دەرەوەی وڵات لێمان نار بۆ شارەکان بەڵێ پێویستە ڕێکلانی بۆ بکەین سەرەکانێکی باشی بۆ بکەین پێویستە پرۆگرامی تەسویقی گەوری بۆ بکەین ئەگەر لەبەری بزنسەکەمان گەورە بوو بەڵام من لێرە مەبەستم لە چیە لە بڕیار ڕۆتینەکان فەرموویەکە دەرەوە لە دەروی ماڵەکەی خۆت چەند گەڕێکی گەڕۆی ئەتوانی بڕیار لەسەر کڕینی نانێبی فەرزەنیانی ئەم بڕیارانە ڕۆتینین بڕۆژانە ئەدرێ لێرە مواسەفاتەکان و خصوصیەتی ئەم بڕیارانە بۆ ئەخەم ڕۆ بۆ ئێوە کە ئەمە دیوە تەطبیقەکەیەتی لە ناو بازاڕە لێرەیە پێویست ناکە کە تۆ بزنسێکی ئاوا دەبوو کارێکی مارکتینی گەورەی بۆ بکەی لە قیاساتی بزنسەکە و گەورەتر بێت چونکە خۆت ئەزانی نانەوەک فەقیرە بە چی پایەکە تا بڕوا بە پرۆگرامی تەسویقی زەخم بێنێ بۆ میشە لەبەر ئەوە ئەم کاڵایانەی کە بڕیاری ڕۆتین لە سەریانە تا ڕادەیە کاری تەسویقی ئاسانترە تایە واتە مارکێتەر یاخود تیمەکانی مارکتین پێوی هیلاک نابن بەم شتەوە
تیم لیدەرەکان پێوی هیلاک نابن بەم شکل. بەڵام دووهەم بڕیار کە پێویستە بڕیارە دیاریکراوەکان. بڕیارەکان سنووردارن بەڕێزان. لەم جۆرە بڕیارانەیە کە بەکارهێن بڕیارەدا بۆ کڕینی شمەکێک یا خزمەتگوزاریەک جاچ ئەلکترۆنی بێ وایە خۆ تەقلیدی وەکوانی کە ئێستا هەیە. بڕیارە دیاریکراوەکان دواتە سنووردارەکان ئەو بڕیارانن کە تۆ هەموو ڕۆژێک پێویست ناکە ئەم بڕیارانە بیت پێویستیشت بینە مەسەلەن وەکو بڕیارکردن چی سەفەرێ بکەیت وەکو بڕاردانی سەفەرێک کڕینی تکتی تیارێک لەگەڵ گروپێکە ئەڕۆیت بۆ نمونە تۆ ئەبێ بیکڕێت بۆ خزمەتگوزاریە بکڕیت فەرەزەن وای دابنی بڕیارەکە و سنووردارە سنووردە بڕیارە سنووردارەکان ئەڵێم ئەو کەسانی کە پێی هەڵستن واتە بەکارهێنەکان ئەبێ کاری گەڕان بە دوای شتی باشتر و گەڕان بە دوای مواسەفاتی باشتر ئەکەن هەتاکو بڕیارەکانی پێچووکە بڕیار ڕۆتینەکان بوون. ینی ڕەنگە کابراایەک نانەوەکرد لە تەنیشتیان لەم ناکرد لەوەکە زۆر تەبیعی بێت ئەوە نە بە دوایە ناگەڕێت. بەڵام بەڕاستی تۆ بۆ ئەوەی سەفەرێکی باشە دەستکەی ئەوە تەنها نمونەم لەسەر سەفەر هێنایەوەی نە بڕیارە دیاریکراوەکان لەوانەیە هینتر بێ وەکو مۆبایلێک بەڕێزان تۆ بۆی مۆبایلێ بکڕی یا لاپتۆپێ بکڕی ئەچی دە دوکانەکەی دە مواسەفات وەرەگری ئەنجا بزانی کامیان بەکەڵکی تۆیە ها سەیریکە گەڕای ئەڵێ کڕیار جوودێکی زیاتر سەرفەکە تا چی تا تۆ شتەکەی پێ ئەفرۆشی لەبەر ئەوەی بڕیارەکە دیاریکراوە ڕۆتینی نییە هەموو ڕۆژە بێ بیکڕێت. زۆر باشە. بڕیارە فراوانەکانمان هەیە ئەمە ئەم کەسانە ئەگرێتەوە کە بڕیار لەسەر بزنسێک دەدەنیا بڕیار لەسەر شتێکگەن کە زۆر فراوانن لە تاقی خۆیان نییە پێویستی بە ئیستیشارەکردنە وەکو بۆ نمونە من ئەگەر دەزمایەکی باشم پێ بێت ئەمە بیخەمە ئیشێکەوە پرسیاری زۆرەکەم بە دوای خەڵکی مختصا گەڕێم هەتا بۆی زەرەر نەکەم یا بمێ بزنسێ بکەم بمێ کۆمپانیایدا بنێم بەڕاستی ئەمە ئەم چیەکەم زۆرتر بە دوواداچوونەکەم زۆرتر یەم ئەگەڕێم بە شوێنە لێرەیە بزانین شەریکە چی بکە باشە. ینی بۆ بڕیاری دوم بڕیارە دیاریکراوەکانە پێویستیمان بۆیە ئەو کۆمپانیانی کە بڕیارە کاڵەکانیان وایە خواستی بڕیاری دیاریکراوی لەسرە سنوورداری لەسرە ئەوانە ئەبێ بێن کاری مارکێتینگ زیاتر بکەن بۆ ئەوی کاڵەکەم بناسیێنن بۆ ئەوی یارمەتی چی بن یارمەتی کڕیار بن ئەوە نەگەڕێ بە شوێنە. سێهەم بڕیارە فراوانەکان بە هەمان شێوە ئەو کۆمپانیانی یاخود ئەو شەریکانی هەڵەستن بە دروستکردنی یاخود بەشداریکردن لە بزنسێکە کە پێویستە کڕیار ئەخاتە ناو بڕیاری فراوانەوە وەکو بۆ نمونە دروستکردنی کەرتەکانی نیشتەجێبوون بەڕێزە تۆ هەتا بەشداریم بزنسە ئەەکەی پێویستی بە پرسیارێکی زۆرە خەڵکێکی زۆر دیاڵە یە پرسیارەکە تۆ ئەبێ چی بکەیت ئەمە کاری تەسویقی زیاتر ئەوێ پرۆگرامی تەسویقی زیاتر ئەوێ سێهەمدانە لە دووهەمیش لە یەکەم بۆچی هەتاکو بگەینە ئەوەی کە ئێمە کڕیار ڕازیکەین بیخێنە سەر خەتی ئەوەی کە بڕیار با بکڕێت کەواتە لێرە پاریش لە سێهەمە پاریشی زۆرترمان ئەچێت لە بواری تەسویقا لە دووهەمیش لە یەکەم ئاوایە یەنە سەر بڕیاری چوارەم کە بڕیاردان لە کاتی پێویستدا بەڕێزە بڕیاردان لە کاتی پێویستدا نەبێ ئێمە بڕیار ناین بۆ کڕینی شمەکی یا خزمەتگوزاری وەکو چی وەکو دوور بێ وەکو نەخۆشی تووشی پەتای کۆرۆنا بوو لە پڕ شتەکە دروست بوو هاو بڕیاری یا بچێتە نەخۆشخانەیە تووشی نەخۆشیێک توی عەمەلیاتێکە بێت هەموو ڕۆژە توش نابێ ئەمە کاتەکە دیاریکراو نییە لە کاتی پێویستە بێ من بڕیار بم ئەوە بچم عەمەلیاتێک بکەم. دووهەم شت بۆ نمونەیەکتر وەکو محامی کاری پارێزەران ئەمانە بڕیاری کڕین لەسەری لە کاتی پێویستدایە بەڕێزم بڕیارەکان دیاریکراو نییە ڕۆتینیش نییە و هەروە بتوانێت بڕیار فراوانەکانیش نییە بەڵکو لە کاتی پێویستە من پرسیان پێویستم بەوەیە من محامیەکەم هەبێ یاخود پارێزەرێک بۆ نمونە ئەمە ئەگەر لە ڕەنگە بە درێژایی ژیان ئێمە پێویستمان بە پارێزەرێک نەبێت ڕەنگە مانگی جارێکیش پێویستمان بە پارێزەرێکە بێت کەوتوتۆ سەروی لە کاتی پێویستە ئەنجا من پرسیارێک خۆزگای سەر ڕوبەڕوو بینایە من پرسیارێک لە ئێوەکەم چۆن بتوانین بڕیارەکان لە کاتی پێویستدا بڕیارە فراوانەکان بڕیارە دیاریکراوەکان وا لێ بکەین بەرەو بڕیاری ڕۆتینی بەرێ یعنی وا لێ بکەین تکراراتی شیرائی لەسەر بێت وای لێ بکەین بە بەردەوامی ئەم بڕیارانە چی بکەین خەڵک وا لێ بکەین بە بەردەوامی بڕیاری کڕینیان بات نەک بیهێڵینە لەوەی بەس لە کاتی پێویستا بێت نەک بیهێڵینە لەوەی بۆ نمونە بە بڕیارە فراوانەکان ناوێبین زۆر قورس بێ لای چۆن ئەتوانین ئەمە وا لێ بکەین بەڕێزان تەسویق پرۆگرامێکی تەسویقی باش ئەتوانێت ئەممان بۆ بکەم
هەموو ئەو بەرهەمانی هەمان وای لێ بکەین بڕیار لەسەری ڕۆتینی بێ هەڵبەتە چۆنی با من خۆم وەڵامتان بەمەوە فەرزن با لە مەحامێکەوە دەست پێ بکەین یا لە نەخۆشخانەکەەوە دەست پێ بکەین ڕاستە تۆ هەموو ڕۆژە تووشی ئەمەلیات نابی بەڵام هۆکار هەیە کە تووشی ئەمەلیات بووی ئەوەیە کە تۆ ماهانە فەحسی خۆتە نەکردووە ئەگەر من هاتم پرۆگرامیش تەسویقیم دانا بە خەڵکم و تۆ پێویستە ماهانە فەحسی خۆ بکەی تۆ پێویستە یا 2 مانگ جارێ یا 3 مانگ جارێ ئەها بڕیارەکەم چی کرد لە بڕیاری پێویستەوە کردم بە ڕۆتین بۆ ماهانە بۆ 2 مانگ جارێک لابد ئەبێت تۆ 2 مانگ جارە بێ فەحسێکی خۆ هەر بکەی سەریکە چیم لە بڕیارەکە کرد ئەمە تەسویقێکا بەڕێزانەمان ئەتوانین بیکەین پارێزەرەکە پارێزەر ئەتوانین بین پارێزەرێک بگرین ماهانە پارەی بینێ بڵین کاکە هەر کاتێک ئێمە قەزەیەکمان هەبوو کەیسێکمان هەبوو تۆ پارێزەری خۆمانی کە زۆر کۆمپانیا و خەڵکی تایبەتیشمانەیە کە پارێزەری تایبەتی خۆی هەیە کە ماهانە پارانەیەتی یعنی سەیریکە کردمان بە ڕۆتین ئەو هەموو مانگە پارەی خۆی وەرەگرێت بڕیارە فراوانەکان بە هەمان شێوە بڕیارە دیاریکراوەکان بە هەمان شێوە یەن نمونەم لەسەر سەفەرەکەیە نمونەم لەسەر مۆبایلەکەیە هۆکارەکەشی ئەوەیە بەڕێزانەگە سەیری مۆبایلەکە بکەین ئایفۆنی 6 هاو فریای نەکەوتین لەمسی هەموو پرۆگرامەکەیتین حەوت هاوەر بەجێ یەشتین 8 هاون بچوزانە مەتاسە 12 11 چەنە یعنی سەیریکە بەڕێزان ئەمەیە وامان لێیەکا چی بکەین تکراراتی شیراع لەسەر کاڵەکان زیاد بکەین واتە بڕیارەکان وردە وامان لێەکە نزیکمانەکاتەوە لە چی لە کڕین واتە دروستکردنی هێزی پێداویستی لە خەڵکان ئەبێ زیادکەین لە پرۆگرامی تەسویقیمانە هەتا وای لێ بکەین بەرهەمێک کاڵاکەی وردە لە ڕۆتین نزیکی بکەینەوە ئەچمە سەر سلایدێکی تر هیوادارم ئەمەتان بەدڵ بێ و تێگەیشت بێتن بەرزان سێری ئەمە بکەن طبعا هەل لە ڕفتارەکانی بەکارهێنین لە ڕفتاری بەکارهێنا تۆزێک زیاد ئەمێنینەوە لەبەر ئەوەی زۆر حساسە مامەڵەی ئێمە بە تەواوەتی لە بازاڕە بەڕاستی لەگەڵ خەڵکایە خەڵکیش بەکارهێنا خەڵکیش وەکوتم کاینێکی عاقڵە مەحسوسە ئەبێ ئاگامان لێ بێت چۆن مامەڵیان لەگەڵاکەی ئەگەر سێرێکی مخەتەتەکەم بۆ بکەن 2 دقیقە سەیرێکی بکەن طبعا لێرەیە مخەتەتەکەمان باسی چیەکە بەڕێزان ئەگەر دیقەت بن پێمانڵە هەنگاوەکانی کردداری کڕینی بەرهەمێک شتێکێ تێبینێک با پێتان کەوتمان بەرهەم مەبەستمان لە شمەکە و لە خزمەت گوزاریشە ئەبێ ئاگامان لەوە بێت هەموو بەرهەمەکان ئەکرێن بە 2 بەشەوە لە تەواوی دنیاە ئەکرێ بە 2 بەشەوە و یا خزمەت گوزاریە یا سلعەیە و یا خودی شمەکە واتە بەدەست ئەتوانی لەمسیکەی بەس خزمەت گوزاری ناتوانی لەمسی شمەک ئەتوانی نەقلیکەی بیگوازیتەوە خەزنیکەی بەڵام خزمەت گوزاری ناتوانی نەقلیکەی ناتوانی بیگوازیتەوە ناتوانی بۆ نمونە خانمێک ساڵۆنێکی جوانکاریەکات ئارایشەکە خزمەت گوزاری جوانکاریەکە ناتوانی خەزنیکەی ناتوانی بیگوازیتەوە ناتوانی بڵێت خوا زەحمە نەبێ عملی ئەمە کردداری جوانکاریەکە و بۆم خەرە کارتۆنێک و بابی بەمە شتیوانی باشە ئەمە کەوتمان بەرهەمێک واتە ئەم مخەتەتەی لەبەر دەستانایە باشە ئەم هێڵکاریە پێمان هەڵێت کە هەنگاوەکانی کڕینی بەرهەمێک واتە شمەک بیا خزمەت گوزاری لە سەرەتاوە لێرە و دەستپێکە هەتا کۆتایی یعنی ئێستا ڕەنگە تیاتانە بێت بڵە من چوم لە بازار تیشم کڕێەوە بەڵام بۆ هەنگاوانیان نەڕۆشت اینجا من حەزەکەم لێرە پێتان بڵم زۆر بە مطلقیم قسەیەکەم بەڕێزان زۆر بە مطلقی هیچ کەسێک نییە شتێکی کڕی بێت جا بەرهەمێکی کڕی بێت جا خزمەت گوزاری بێ یان سلعی ئەگەر بەم هەنگاوانیات تێنەپەڕی بێت با بمزان یەکەم هەنگاو چییە کە زۆر گرنگە من بۆچی ئەم هەنگاوانە ئەخوێنین لەبەر ئەوە ئەتوانین ڕایەکێ پێی وایە کە هەموو تەسویقی تیاکۆ بۆ تۆم هەنگاوانە و بەدیوەکە ڕاستە باشە بەڵام بەدیوەکەی ترە نەخێر کۆمەڵک شتی ترمان هەیە کە ئێمە پێویستە بیکەین لەسەرتاوە و یاخود لە ناوەڕاست یا لە کۆتایی کاری مارکێتینە کە ڕەنگە لەمە بەدەربێت باشە یەکەم هەنگاو بە بەریەکەوتن و ئاگادارکردنەوە یەکەم هەنگاو مؤشری سەهمی ماوسەکەم لەسەرەتی بەڕێزان بەریەکەوتن و ئاگادارکردنەوە بەریەکەوتن و ئاگادارکردن بە واتای ئەوە دێ تۆ کاڵایەک دیا خزمەت گوزاریەکەیە تۆ لە شوێنێکە قەتیسە کردووە کەس نەیبینیەوە کەس نازانێ ئەمە هەیە یان نییە کردداری کڕین چۆن دروستە بێت من نەزانم شتێک هەیە تا پێم نەوترێت تا نەیبیستم تا بەرچاوم نەکەوێت بۆ نمونە چۆن بچمۆشتە بکڕم
ئەمە یەکەم کردار ئەجا بۆچی ئەڵین بەریەکەوتنیا ئاگادارکردنەوە و لێرەوە ئێمە پێویستە چی بکەین ئەبێ پێویستە ئێمە کاری تەرویجی خۆمان بکەین پرۆمۆشن بکەین بۆ ئەو کاڵای کە هەمانە خزمەتگوزاری هەمانە بەڵام پرۆمۆشن لە ئەخلاقا لە ئەدەبیاتی مارکتینە نەک زیاتر لە خۆی وەکو ئیمڕۆ هەیە دوێنێ باسمان کرد کەمە خەلە لە بەڕاستی بەقەدەر خۆی بەس ئیشی چیە پرۆمۆشن تەنها ئەوەیە زەقیە کاتەوە شتەکە هەیە خۆی بەڵام شتەکە شاراوەیە ڕەنگە کەسێک خوێنەواری نەبێ پاکێجە بخوێنێتەوە ئێمە لە ڕیکلامێکە پێی ئەڵێن یان لە تیمەکانی مارکتینمانە یا لە مارکتینی ڕوبەڕوە فەیس تو فەیسە پێیان ئەڵێن کەچی کە ئەمەیە مواسەفاتی شتە بۆ نمونە ئەبێ ئیلا بەریەکەوتن ڕووبە وەک ئەو وایە کابراێک لە مەخزنێکە 100 کارتۆن شتی هەیە فەرەزەن کەچی دوای گلەیەکەوە شتەکانم نافرۆشت یاخەتەوە کەس نازانێتەوە هەتە چۆن نەفرۆشت باش یەکەم بەریەکەوتن و ئاگادارکردنەوە دووەم هەستکردن بە پێداویستی هەستکردن بە پێداویستی بەڕێزان زۆرێک لە کتێبەکان باسیێواکەن ئەڵێن هەستکردن بە پێداویستی یەکەم هەنگاوی کڕینە بەڵام نەخێر با بڵین بە دیۆک لە دیۆکەنە ڕاستە بەڵام من پێم وایە ئەم هەنگاوم بۆ زیاد کردووە بەڕێزان کە بەریەکەوتن و ئاگادارکردنەوە کە هەندێک لە مەسادرەکان وا ئەڵێن و ئەوانیش وەکاری خۆیان هەیە و وەکو کە ئێستا پێتان ئەڵێ من هەتاکوی ئەوارە با هەستکەم کە پێداویستی هەیە باشە پێداویستیم هەیە بۆ ئەوەی مۆبایلێ بکڕم بەڕێزان پێداویستیم هەیە بۆی مۆبایلێ بکڕم بەڵام پرسیارەکە ئەلێرەوە دروستە بێ هەنگاوی یەکەم کە بەریەکەوتن و ئاگادارکردنەوەیە پێمان ئەڵێ من پرسیار لە خۆمەکەم بەڵام ئاخر چ مۆبایلێ بکڕم کام مۆبایلە بکڕم لەگەڵ وتمان باشە ئایفۆن بکڕیا سامسۆن بۆ لەبری لە بازار وایە بینیمە مواصڵی کەواتە هەنگاوی یەکەمە بەریەکەوتن و ئەبێ ئاگادار بی لە شتەکە ئەژنە لە خۆمەوە ڕۆکەم بازار لەپڕ خۆمەکەم بە دوکانێکە هەر شتێک بیکڕم هەر جۆرە مۆبایلێک بیکڕم لەوانەیە مۆبایلێکی زیرەکم نێنێ بەڵام من پێویستیم بە مۆبایلێکی زیرەک لێرەیە پێویستە تۆ چی بکەی بەڕاستی بەریەکەوتن و ئاگادارکردنەوە هەبێت لەسەر هەر کاڵا و خزمەتگوزاریەک دوایی هەنگاوی دووەم دەست پێکا کەچی هەستکردن بە پێداویستی من کە بەر شتەکە کەوتم کە زانیم هەیە ئەچمی کڕم و زۆر جار بەڕێزان حەزەکەم پێتان بڵم زۆر جار شتەکە لە زەینی ئێمە نییە بەس کە لە بازار لە شوێنێکە لە ناو تۆ فەیسبووکی خۆتە کردوێتەوە ڕێکلامی برادێک شتێک یەتە بەرچاوە هەست نەکردو کە ئەو پێویستە بەس کە ئەیدینی ڕێکلامیشی بۆ کراوە کارێکی بازارگەری جوانی بۆ کراوە نرخی ملایمە پرۆداکتەکەی باشە یەکسەر چی بۆ دروستەکە هەستکردن بە پێداویستی بۆ دروستەکە واتە یەکسەر هەنگاوی دووەم بوو واتە هەنگاوی دووەم بەڕێزان هەنگاوی دووەم ئەبێ هەبێت ئێمە ئەبێت ئیشیشی لەسەر بکەین کە چۆن وا بکەین هەستکردن بە پێداویستی لای تاکەکان زیاد بکەین بۆ ئەوەی چی بکەین عملی کڕین یا کردداری کڕین چی بکەین یا بڕیاری کڕین چالاک بکەین لەسەر لەناو تاکە باشە دووهەم دروستبوونی پاڵنەر پێویستە بۆ ئەوەی ئێمە هەمان بێت هەتا بتوانین کردداری کڕینەکەی پێتەواو بکەین بەڕێزان دروستبوونی پاڵنەر زۆر شتە بەڵام گرنگترینیان لێرە بۆی ئێمە بزانیت گرنگترینیان حەزەکەم بزانن دروستبوونی پاڵنەر بریتێ لە پارە بریتێ لە جیرفان با من بەر شتەکە کەوتم هەستم کرد کە پێویستمە بەڵام کە پارەم پێنە بۆ توانم بیکڕم ئەمە پرسیارەکەی بەڕێزان بۆیە لێرەوە ئەتوانین بۆیە ئەڵێن ئەمە هەموو تەسویقە زۆر جاریانی گرنگە بۆیە وای پێ ئەڵێن بۆی هەموو تەسویق نییە مخەتت کە ئەڵێن دروستبوونی پاڵنەر واتە ئێمە ئەتوانین کاریگەری دروستکەین لەسەر جرفانی تاکەکانی کۆمەڵگا با جرفانی تیای نەبێ پێی با بەڵام دنیایەک ڕێکارمانێ دنیایەک پرۆگرامی تەسویقیمانێ کە ئەتوانین مشارەکەی ناو جرفانی بکەین هەتا بتوانین ڕایکێشین بۆ ناو بزنسەکە بۆیە ئەمە پێویستە لێرە دەخلی چی بکەین دەخلی فەردراست بکەین بزانین فەردی و کۆمەڵگای چەندی پارە جرفانی ئێمە سعرێک لێبین ئەو پێ بکردرێت ئەمە یەکێکە لە هاوبەشیکردنەکانی جرفانی ئەمە یەک دووەم سیستەمی ئەقساد ێنی نەکایەوە قەرزی درێژخایەن ێنی نەکایەوە با پاری پێنە بە گرنگ ئەوەیە ئێمە توانیمان چی لێ بکەین بیکەین بە کڕیاری خۆمان و یەکێک لە سیفەتەکانی قستی درێژخایەن یا قروض طويلة الأجل بعربي لونج تيرم ماوە درێژە ئەمانە ئیسفادێکی زۆر گەورەی هەیە بۆ شەریکەکان بۆیە وڵاتانی دنیا لەسەر ئەم سیستمانە ئەڕۆن تۆ بە درێژایی چەند ساڵ ئەم کەستەمەرە کڕیاری تۆیە واتە بە درێژایی چەند ساڵ پەیوەندی بە تۆ نەبچڕە
هەر یەتەم و جارشتی لە قەرزێنی شتێکە بە اینجا لەگەڵ پێشکەوتنی پرۆداکتەکان تا یە پرۆداکتی تازە لێکرێت بەرهەمی تازە لێکرێ بەڵام کێشە نییە بۆ هەر چێتە بابی قەرزەوە قەرزەکە لەسەرەوە ناکرێت ماگەن بە بەردەوامی پەیوەندی بەتەوە بێت پەیوەندی ناچڕێت یەکێک لە بۆیە دروستبوونی پاڵنەر کە پارەیە ئێمە ئەتوانین کاریگەری دروستکەین هەروەکو چۆن هەستی پێداویستی زیاکەین لای خەڵک ئیتر بە منشوراکە جوانەکانمان بە ڕێکلامکردن بە فەیس تو فەیس تیمی مارکێتینمان لە ڕێگای تراینین و دەوراتەوە ماسەلمێنین زۆر شتێکە ئەمانە بکەین دروستبوونی پاڵنەر زۆر گرنگە ئێمە بەشداری گیرفانی خەڵک بکەین ئەمە زۆر گرنگە ئێمە بتوانین ئامادە بین لە پرۆسەی کڕینە بچینە ناو پرۆسەی کڕینی خەڵکەوە زۆر گرنگە بتوانین ئەو حەفزانە بشکێنین بڕێنە ناو پرۆسەی کڕینیانەوە مشارەکە بکەین لەگەڵیانە بۆ کڕین ئەو کاتە بزانە چەند جۆر مشتری لێ کۆبێتەوە و چەند عەدەدی مشتری لێ کۆبێتەوە بەڕێزە بۆی هەتا کوێستا لای ئێمە قەرزی درێژخایەن نییە ئەمە خەلەل لەمانە بەڕاستی ئەوە قەرزی درێژخایەن نییە یەک شتوقەیەک بەتەوە فرۆشە بە 18 دەفتەر بۆ نمونە ئەبێ مانگی 50 وەرەقە بێت ئەمە یعنی بە چه حەقێکە بە قەرزی درێژخایەنە ئەبێ مانگی 15 وەرەقە بێت 20 وەرەقە بێت یعنی چی ئەمانە کابرا خۆی معاشەکەی بە هەر بەو شێوەدا معاشەکەی خۆی 500,000 پێڵی تۆرە کاکە بە قەرزی درێژخایەنە دێمێ مانگی 20 وەرەقە بە ئەمانە قەرزی درێژخایەن نییە بەڕاستی ئەمانە جۆرێکە لە ڕوتانەوە جۆرێکە لە بزنس کە ناتوانی تەفعیلی فرۆشتنەکانت بکەیت وەکو وڵاتانی دەرەوە و بە بەردەوامی کابووە لای ئێمە تا ڕادێک بزنس جامدە بەڕێزان وەستاوە لە شوێنی خۆی ئەزانی بۆچی کۆمپانیەکان هەر ئەیانەوەی گیرفانی خەڵک هەڵدەکێنن نانێ مشارەکەی گیرفانی خەڵکی بکەن ئێتۆ بۆ شێوە قەرزیشە دەزەکەوێت ئەویش ئیسفادەکە ئەخکاتە بزنس دوولایەنەیە یعنی چەند فرۆشیار ئەبێ ئاگامان لەوە بێ جا ئەلکترۆنی بێ نێتۆرک مارکێتین بێ بەڕێزان چەند فرۆشیار قازانجەکە ئەبێ کڕیاریش دوو ئەوە قازانجکە بۆی بێتەوە جارێکی یعنی من هەمیشە ئەڵێم هەرچەنە دووسێ برادرم هەیە هەر وەکۆم لەم بوارەیە کارەکەن متفق نین لەگەڵمە من هەمیشە ئەڵێم ئەبێ سەرمایەدارەکانی خاوەن کۆمپانیەکان کەمتر لە خەڵکی ئیسفادە بکەن کەمتر لە خەڵکی قازانجکەن بۆی بزنسەکان بەردەوام بێت یەکێک لە سیفەتە موهیمەکانی بزنس دەیمومەیە واتە بەردەوامی یەنە سەر هەنگاویشتر بەڕێزان کۆکردنەوەی زانیاری لەسەر پێداویستێکە نمونەم بە مۆبایلەکە هێنا کە من ئەچمە بازار مۆبایلێ بکڕم ئەچمە دوکانی ئەی دوکانی بی دوکانی سی ئایا لە کامیان منەی کڕم ئەمە مهمە یەم کۆکرد زانیاری کۆکەمەوە کە زانیاریم کۆ کردەوە لە هەرێکیانە کامیان ملائمتر بووە من شرۆڤەی زانیارەکانەکەم کامیان ملائمتر بوو بۆم یەکێک لە بەدیلەکان هەڵبژێرم کە هەنگاوی هاتن یەکەم زانیاریمان کۆ کردەوە باڵین هەنگاوی چوارەم هەنگاوی پێنجەم شرۆڤەی زانیارەکانەکەین ئەی زانیاری لەسەر چی مۆبایلی نمونەکەم سە مۆبایلی آیفۆن سامسۆنگ هواوی چون زانیانی إلى آخره ئەی و بیوسی بە ئەی و بیوسی ناوێت دوای کۆکردنەوەی زانیاری شرۆڤەیەکەین زین کامیان لەگەڵ پێداویستەکانی ئێمە خواستی ئێمە و لەگەڵ ضرورەتی ئێمەیە ئەگونجێت ئەنجا کە ئەو شرۆڤەیەمان کە دوای چی هەڵبژاردننی ئەو بەدیلەی کە باشترینە بەڕێزان کڕیار ئەمانە ئەکا کڕیار ئەم بەم هەنگاوانەیە تا یە شتێک دەکڕێت ئێوە خۆتان بێنەوە بە نمونە کە بزانە بۆچی ئێمە بەڕاستی چوینەتە بازار لە پێشا من خۆم پێشی ئەمە بخوێنم وا هەستمە کرد کە ئەمەوان نییە بەس کە خوێنم فعلا کە چوومە ناو بابەتەکە فعلا هەموو جارێک من بەم ستێپانەیە هاتووم بەبێ ئەو هەستیشم بە خۆم کردبێ کڕیاریش وایە هەستی پێ ناکات بەمانایە بەس ئێمە بۆیە لێرە ئەی خوێنین ئەهان لە هەموو نقطەیەکە پێتان ئەڵم تۆ لە ناو بازار لە نێتۆرک مارکێتینە بۆ مارکێتینی ئەلکترۆنیەوە هەر مەجۆرە بزنسێکی ترە ئەتوانی هەنگاو بە هەنگاو کاریگەری لەسەر بەکارهێن دروستکەی بۆی ئێمە این دراسەتی ڕەفتارەکانی بەکارهێنەکەی ئەبێ مشارەکە بەشداری پرۆسەی کڕینی بکەیت بزانین لە چوار چی پێویستە چی ئەکرێت چۆن ئەیکرێت یعنی سەیری کە بەڕێزان وتم بەریەکەوتنەکە بە جوانترین شێوە یەم بە بەرچاوی بە بەڕوویاچن بە بەرگوێی بە بەر هەستەوەرەکانی هەشتەکەی خۆم بە جوانترین شێوە بە جوانترین وشە و ڕێخستنی جوملە و هینی جوان ڕازگۆیی باشم یەن چەند هەستکردن بە پێداویستی وای لێ یەکەم کەمە ضرورە بۆ تۆ ئەگەر پێشتر ینی ئەبێ وا لە کڕیار بکەی بڵێ بەڕاستی من لەبەر ئەوەی ئەو مۆبایلە زیرەکەم بەکارێنە من دواکەوتم لە خۆمەکە بێ وای لێ بکەیت وی هەوڵ با بیکڕێت کە بە فعلیش وایە چونکە ڕۆژ بەڕۆژم تەطەوراتی تەکنۆلۆژیەتە پێشەوە دروستبوونی پاڵنەر وەکو وتم لێرەوە تۆ توانی مشارەکەی گیرفانی چی بکەی کڕیار بکەی هەتا بتوانی ئەوەی لە ناو گیرفانیایەتی خۆ تۆ نابێ هەڵی تەکێنی گیرفانی بەڕێزان بزنس ئەم بەم شێوەیە لە دیوە ئەخلاقەکەی دوورمان نەخاتەوە
وەرە مشارەکەی گیرفانی بکە بڕواکە هەموو جارگەی کرد ئیتر وەکوتم بە ئەقساد بێ بە قەرزی درێژخایەن بێ بە قەرزی تر بێ بە هۆکاری تر بێ ولا جێگەیەکی ترەوە تۆ توانی وەکو ئێستا جاران ئەم عملیە ئەکرا با من فەتی مقایزەی پێدا پێش دروستبوونی پارە شمەک بە شمەک باشە جۆرێک بوو لە هاوکاریکردنی جیرفانی یەکتری بەس ئەو کاتە پارە نەبوو ڕەنگە وشەی جیرفان تۆزە بوو ئەو کاتە نەبوو جێ بەڵام هەروە بوو باشە دوای ئەوەی یارمەتیماندا لە پاڵنەرە گەین چیەکەین کۆکردنەوەی زانەکان زۆر بە ئاسانی خینە بەردەستی نابێ بەڕێزە نابێت ڕێکلامێک ئێمە بکەین لەوحەیەکمان هەڵواسیوە یان لەناو سوشال میدیایە هاتوین ڕێکلامێکمان کردووە ئەوە لە شاشەکەش بوو دەبێتەوە بۆی ناخوێنرێتەوە نابێ ئەبێ زانێرەکان بە ئاسانی بگاتە مێشکی بەرامبەر بە ئاسانی بتوانێت بەرامبەر لەمسی ئەم زانیاریانە بکە تا پێوەی هیلاک نەبێت ڕواتان بێ هەر بەکارهێنێک بە شتێک و هیلاک بوو ئەڕوات لەسەرەوە لاچێ ئەرجێ لەو ڕێکلامەش نابێت زۆر ڕێکلامان هەیە بەکارهێن و نەکات نابێ ئەمەوا بێت کە ڕێکلامان هەیە تعلیمیە و هەمانە بۆ نمونە تەسکیریە وەکو دوێنێ وتم و هەمانە بازرگانیە هەشمانە ئیخباریە کە ئەمانە نەوعەکانی ڕێکلامن پێما لەم دەورەیە فریا ناکەوین ئەم نەوعێتانە باسکەین ئەوە با بڵێن کۆرسێکی ترم هەیە چۆن بتوانین ڕێکلامی استراتیژی بکەین لێرە ئەبێ ئێمە واضح بێ وسەکانمان لەوحەیەک هەڵواسراوە بێ چیتە بنی بخوێنیت و نەخێر لەوحە ئەبێ بەسەریش بەلای ڕۆشتی بۆ خوێنرێتەوە لە چەند پیتێک پێگاتەوە یەکسەر مامانە و مەغزای خۆی ئەدا و لە کۆکردنەوەی زانێرەکان ئەو کەسەی کێ مۆبایل کڕەکە باوای دابنین کێتە دوکانی یەکەم گوتمان اختیاری ئەوێ سامسۆن بکڕێ بە شکل بزانێرەکانی تێناگەێنن پێداویستەکانی بۆ پڕکاتەوە و ڕەنگە گەێنەرەکە گەێنەرشی باس نەبێت لەویایە چیری وەرەقەی مارکتینگەکەی سوتا بۆ معلوماتە سرۆڤەکردن ئەبێ ئێمە هاوکاریان بین پێیان بڵین کاکە ئەم بەدیلە لەوە باشترە ئەمە نقاطە قووەکانی ئێمەیە ئەوەش نقاطە زۆعفەکانی ئێمەیە نقاطی زۆعفی ئەوی تریش و قووەتی ئەوی تریشەر ئەمەیە یعنی بۆ ئەوەی لە بیرکردنەوە لە شرۆڤەکردن هاوکارێمی هەتایە چیەکە هەتایە ئەو بەدیلە هەڵەبژێرەکە خۆی هەیەی کە خۆی پێویستی ئەو کاتە خۆی سەرپشکە بێ ئەی یا بی یا سی هەڵەبژێرێت هەتا چیەکە دوای ئەوە کردە ئەنجا بڕیاردان لەسەر کڕین دروستە بێت ئەنجا بڕیار لەسەر کڕین دروستە بێت بابەتێکی تر هەیە جارێ کردداری کڕین کۆتایی نەهاتووە ئەبێ ئاگامان لەوە بێت یەک خاڵی ترمان وە لە ئەخیرە هەڵسەنگاندنی بڕیارەکەمان کە زۆر گرنگە وامان لێکا مشتری لەسەر ڕابێنین لەسەر تکراراتی شیرایی ئەو بەرهەمی خۆمان واتە مشتری ڕابێنین بە بەردەوامی ئەم شتەمان لێ بکڕێ بەبێ پچڕاندن هەڵسەنگاندن وا لە مشتریەکە ئەمە بکات چۆن بۆیە ئەڵێم بۆیە ڕاستی و دروستی لە هەموو بزنسێکە ئەرکی سەرشانی مارکێتەرەکانە بەڕاستی ئەبێ ئێمە بەڕاستی شتەکە بگەینین چونکە کە دوای کڕین تێست عملی تێستێتەکایەوە خۆی تێستیەکە لە ماڵەوە بەکارێنی یا لە شوێنێکی بەکارێنێ تێستی ئەکانیشیت ئەم پرۆداکتی تۆ تێستەکە دوایی لە تێستا دەرناچێت وەک ئەوە نییە کە تۆ پێوتوە هەل لە ڕووی مواسەفاتەوە تۆ بە ئەسڵ پێشەی تایبەت و ماڵ سێرەکە دوێنێ چێک باسی سینی کردی موادی سینی کەسێکا سینەکەیەتی وەرچەنە لە دوای کۆرۆنا بەڕێزان لەوانەیە مستەڵحە بگۆڕێن ئەو کاتا بێ بڵێن شتی سینیمانەوێت چونکە ئەوان زۆر بە سەرکەوتووی توانیان کۆنترۆلی ئەم ڤایرۆسە بکەن حتا تەکنۆلۆژیای سەرکەوتویان بەکارێنە لە کۆنترۆلکردنیە کە عالەمی تووشی شۆ کرد بەڕاست لەوانەیە ئیتر لەمەدا بڵێن ئەم قسەی من کردم بگۆڕێ بڵێن وەڵا شتەکە بێت سینی بێت بە هەر حاڵ بابەتێکی ترە ئێمە بە چی بکەین گەیاندنی هەموو زانێرەکانمان وەک ئەوە وابێت کە لە تێستەکەیە لەمسی ئەکا بەکارێن ئەگەر وانە بوو ئەوە تۆ تێگەشتی جاری تر نایەتەوە بەلای تۆ یەک سەفقە ئەفرۆشی و تەواو بازاڕە نامێنێ ئەکەویت زۆر بزنس هەیە کە کەوتووە ئەمە بابەتەکانە ئەم وردەکاریانەیە بەڵام لەوانەیە خەڵک زۆر بە بەسیتی پێی بگات بەس ئەگەر وانە بوو فعلا وتی بەڵێ مام شتێکە بە دوایە گەڕان پێداویستەکانی پڕکردنەوە دڵنیا دەکەم لە دوای ئەمە چی دروستە بێت حملەی دیعایە ڕێکلام نابڕزن حملەی دیعایەت دروستە بێت دوای ئەمە چونکە دیعایە و ڕێکلام فەرقی هەیە ئەدڤەرتایزمنت فەرقی لەگەڵ پرۆپاگەندەیە دیعایە پرۆپاگەندەیە کە زۆر مهمە بە تایبەتی بۆ کۆمەڵگەیەکی وەکو ئێمە بە تایبەتی لە نێتۆر مارکێتینگ لە بزنسی ئەلکترۆنیک سمارت بزنس لە تەسویقی ئەلکترۆنیک زۆر مهمە پرۆپاگەندە لە دوای ئەم ستێپە دروستە بێت کە ئەگەر هاتوو شتەکەتی بەدوو ئەچێ بە چێڵە هەل لە عایلەکەی خۆی بە دراوسەکانی بە خزمەکانی بۆڵم لە کۆمەڵگەی ئێمە مهمە چونکە ئێمە کۆمەڵگایەتی لەسەر ئەساسیاتی خێڵی شەکەین ئەوە ئێستا چمە سەر سێ قۆناغی تر کە
سێ فاکتەری تر کە وامان لێکە کاریگەری دروستەکە چ بڕیاری کڕین ئێستا ئەوە ناخوێنین دوایمە کە زۆر گرنگە بە تایبەتی بۆ کۆمەلگەی ئێمە زۆر باشە هیوادارم ئەم هەنگاوانەتان بەدڵ بوو بێت ئەم مخەبەتە و ئەم هێڵکاریە بەڕاستی من بۆ خۆم زۆر قەناعەتم پێیەتی وەکو ناحی علم وەکو ناحی زانستی بابەتەکان و لە مارکتینە پێمان ئەڵێ کە بەکارهێن بە چه هەنگاوێک ئەکرێت پێمان ئەڵێ بەکارهێن تا چه ئاستێک لێمان و نزیکە لە کڕینە چونکە ئەگەر دیقەت بان من ئەمەم پێوتن ها سەیریان سلایدە بکەن گەڕامەوە بۆ بڕیاردان بە سوور نووسیمە مهمە تا تۆ قەناعەت بە کەسێکی بڕیارە بیکڕێت جا لە هەر جۆرە مارکتینێکا ببڕێزە ئەلکترۆنی بێ مێتۆد مارکتینگەوە إلى آخره بابی مەسەر سلایدێکی تر ومێدم تێگەیشتنتانە بۆ ئەمە ئەگەر ڕەسمیشتان گرتوی هەر زۆر باشەوە بینووسنەوە لەلای منەوە ئازاد بن بەس با لای خۆتان بێ بابەتێک چونکە بەڕاستی من ئەمانە هیلال بووم پێوەی بەڕێزان جاری وایە بڕۆ کە هەنگاوێکی ئێمە بزان لە شوێنێک هێناومە یعنی بۆیە با لای خۆتان بێت و بەس بۆ لەبەری ئێوە بەشداری خولەکەتان کردووە مافی ئەوەتان هەیە پرۆگرامەکەتان لادێت دێنە سەر سلایدێکی تر من سەرنجی ئێوە ڕاکێشم بۆ ئەم سلایدە باشە لە دوای کردنی ئەم سلایدە بەڕێزان 5 دقەیەک ڕێز وەرەگرین ئەگەر دیقەت بین جارە هەر لە ڕفتاری بەکارهێنان گرنگە بووە لەسەری مامەتەوە بابەتێکمانێ بەنای فاکتەرە کاریگەرەکان لەسەر بڕیاری کڕین و یاخود ئەمەش هەر ڕاستە فاکتەرە کاریگەرەکان لەسەر ڕفتارەکانی بەکارهێن باشە لەسەر هەردووچیان ڕاست ئێمە هەر کاریگەریمان دروستی لەسەر ڕفتاری بەکارهێن ینی بەرەو چی بەرەو کڕین مەبەستمان بەرەو کڕینە کاریگەری لەسەر سەری کە بەڕێزان ئێمە جارێ بس باسی وەکین چۆن جارێ عملیەکان بکەین هەتا ئەم دقیقەی باسی ئەومان نەکردووە کە بڕۆشتەکە بڕۆ بیفرۆشە لە بازاڕ تکاتان لێکم هەر کەسێک لێ لەم زومە بەشدارە چ مندوبە چ فرۆشیارێکی سەرکەوتیان ببێتە فرۆشیارێکی سەرکەوتو چ نێتۆرک مارکێتەرێکی باشە تکاتان لێ ئەەکەم لە پێشا دەست مەبەن بۆ شتەکە یەکسەر بڕۆن و پەلاماری بن ئەگەر مدیری کۆمپانیەکە پێیوتی بڕۆ ئەمە ئەلبومەکان و بڕۆشتەکانمان بۆ بفرۆشێ یەکسەر ستۆپێکی پێ بکە بڵێ جارێ ستۆپ بڵێ شتمان زۆر هەیە مەباسیکەین وەرە زانیاریم بەرێ لەسەری بزانم ئەو کەسانی من ئەچم بەکارهێنەکانم چێن ئەبێت تۆ زانیاری تەواو پێ بکە ئاچە لای کەسێک ئەم کەسە چیە چۆن کاریگەری لەسەر دروستەکەی لە چ نقطەیەک چیتە ناوە بووی ئەم هیچی مارکێتەر ئەمەیە بەڕاستی بۆیە من مەسئولم لەسەر قسەکەی خۆم کە دوێنێ من وتم هەر کەسێک بێتە مارکێتەرێکی باش یا بێتە فرۆشیارێکی باش مندوبێکی باش یا مندوبەیەک باشە ویان هەر جۆرە مارکتینگکە ئەبێ بێ ئەساسیاتی مارکتینگ فێر بێت ئەم ئەساسیاتانە پێویستە فێر بێت ئەو جا دەست بەرێ بۆ ئیشەکەی ئێستا دنیە کاریگەریەکان لەسەر بڕیاری کردنیا خو لەسەر ڕفتاری بەکارهێن بزانین چۆن ئەتوانین کاریگەری لەسەر بەکارهێن دروستکەین بەڕێزان ئەم سێ بۆکسە ئەومان پێڵە یەکێکیان فاکتەر یەکەمان فاکتەری سایکۆلۆژیە واتە ئێمە لە ڕووی سایکۆلۆژیۆ توانین کاریگەری لەسەر دروستکەین فاکتەری دووەمیان کۆمەڵایەتیە ئیجتیماعی ئەتوانین لە ڕێگەی کۆمەڵگەوە کاریگەری لەسەر دروستکەین باشە فاکتەرە کەسیەکانمان هەیە ئەمە تایبەتە بە خودی شەخسەکە خۆی باشە بابین فاکتەری سایکۆلۆژی پێنج شتی تایە پێنج بەڕێزان فاکتەری سایکۆلۆژی ئەم شتانی باسیکەم پەیوەندی بە ناوی ئینسان هەیە ئەگەر دیقەت بن ئێوە ئێستا وردە تۆزێک ڕۆچوین بۆ ناو مرۆڤ بۆ ناو شەخص وردە باسی سایکۆلۆژی ئەەکەین باسی جانیبە وردە لە جانیبە ڕۆحیەکان مەعنەویەکانی نزیگەبینەوە کە کاریگەرترین ئەتوانم بڵم نقطەیە لەوەی ئێمە تەحولاتی ڕفتاری بەکارهێن بگۆڕن بە دیوی پۆزەتیڤە بەڕاستی پاڵنەر یەکێکدانە پاڵنەر چییە مەسمان لە چیە تۆ ناکە پاڵنەری بەڕێزە خۆی هێزی پاڵنەری کەسەکە سایکۆلۆژیەن تا چەند دافعی تایە خۆی ویاخود تا چەند تۆ ئەتوانی کاریگەری لەسەر دروستی کە بە ئاسانی دەفعیکەی بۆ نمونە خەڵکمانێ زۆر زوو دەفعەکرێن خەڵکیشمانێ زۆر تونگە زۆر ئەوەیە ئەم خەڵکانی کە زۆر زوو دەفعەکرێن مارکێتەر بەدەستیەوە کەمتر هیلاکە بۆ مارکێتین باوا بڵین کەمتر بەدەستی هیلاکە بەڵام ئەو کەسانی کە قووەتی دافعیان زۆر بە قووەت و ناتوانانی بە ئاسانی بیان جوڵنیا کاریگەریان لەسەر دروستکەی دڵنیاتەکەم ئەوانە ئەبێ هیلاک بی پێوەری بۆیە بێ ئەو خەڵکانە بناسی بەڕێزان بەپێی دراستێکی علم النفس ئەڵە 13 جۆر خەڵکمان هەیە
13 جۆر کەسمان هەیە. من لێرە لەبەری بابەتەکەی خۆم علم نەفز نییە بۆیە نەمتوانێت 13 جۆر کەسە دابنیم و ئەگەر ئێوە پێتان کرا دراسەتی بکەن بزان ئەو خەڵکانە چۆنن بۆ ئەوی کەسایەتیەکان بناسنەوە کاتێک ئەچن کاری مارکتینیان لەگەڵاکەن شارەزای ڕفتاریان بن یەکسەر بزانن چۆن مامەڵیان لەگەڵ کە زۆر گرنگە. دووەم درک پێکردن دەها مۆشتەکەم لەسەر درک پێکردن لە ئیدراکەوە هاتووە باڵێن پلەی هەستکردنی ئینسانەکانە بە چوارشتەکانی چواردەوری خەڵکمانێ زۆر درەنگ هەست بە شتەکانەکە پێڵی کاکەم ئەم مواسفاتم هەیە لەم بزنسەیە ئەمە ئەوەیە هەتاکو قەنەعەتەکە هەتا درکی پێ ئەکات درک زۆری پێچێت ئەمانە مارکتەر بەسری لاکوێت هەشمانە پلەی درک پێکردنی زۆر سەریعە کە سەری مۆزوعەکەی بۆ دەرەخەی ئەو زانیوێت کەمەش پەیوەندی بەڕاستی بە معلوماتی پێشینەوە و تەجروبەیەوە هەیە. سێهەمش باری دەرونیە بەڕێزە باری دەرونی کەسەکە خەڵکمانێ لە خۆ هەڵەچێت لە خۆ تووڕابێ لە خۆ ئەبێ باشم پرسیار لە ئێوە کەمەگەر هاتووە تۆ مارکێتەرێکی ڕوبەڕووی کەسێ بووی تۆ بە حاڵەتی دەرونی وابە ئەو تووڕە تۆش بێت تووڕەبی نەخێت بە پێچەوانەوە بێت تۆ ئارامی کەیتەوە لەبەر ئەوەی ئەم هەڵێژ هەیە با ڕاستی بکەینەوە. ئێمە پێمان وایە کە ئێمە هەموو شتێکی لە بازاڕە نەخێت مشتری لەکوێ ئارامی دەستکەوت بەڕێزان هەرچەنە وشەکە لەوانەیە تۆزە شیعری بێ بەڵام ئەمە حقیقەتن مشتری لەکوێ ئارامی دەستکەوت ئەچێتە لای ئەو براندە جا مواسفاتەکەیەتی ئەو خزمەتگوزاریانەیە کە ئەیەیتێ ڕێزگرتنە کە چۆن بەهای بەرزەکەیتەوە کە دوێنێ باسمان کرد بەهای خۆی ئەنجا جملە بەکارهێنانە بەرەو ڕووی و هەروە بێتەوە شێوازی تەعاملکردن و گفتوگۆکردن و یارمەتیدان و ئەم شتانە مشتری بەڕاستی لەکوێ باری دەرونی ئارام بووە ئەو یەتە ئەوێ ئەو تووڕە بوو تۆ لەگەڵا تووڕەبی زۆر خراپە بەڕاستی وەکو زۆربەی زۆری فرۆشیاری ئێمەوان بەڕێزان ئەڵە چێڵە ئەڵی کاکە جەتخوا مشتری هێڵە جاتخوا و مواسفاتە ئەبۆ نەسە بەو زمانە بازاڕی قساکە ئەویش هەڵە دەکاکە هەرەوەیە توێ ناتوێ نەتێت بەڕاستی خەلەلە ئەم جملانە کوشندەیە لە ناو بازاڕە بە تایبەتی لە بازاری کوردی سەراپا دوکاندارەکانمە ئەم دایپۆشی ئەم جملانە کە زۆر خەتەر. ئاستی فێربوون چوارەم ئاستی فێربوون زۆر بە ئاسانی کەسەکان توانی فێرکەی لە سۆشیال میدیاوە بزنسەکە و تۆ تەسویقەکە ئەلکترۆنیە لەو هەر لە پەیجەکەی خۆتەوە ڕێکلامێکەکەی بە یەکەم ڕێکلام تێگە بەڵام بۆ ئاستی فێربوونی بەرزە بەڵام خەڵکیشمانێن زۆر بە درەنگی شتەکان فێر ئەبێ سەیریکە ئاستی فێربوون لەگەڵ درێک پێکردنە تقریبا ئەشنە و سەریەک تقریبا بەڵام یەک شت نینە بێ ئاگامان نەبێت چونکە شتێکمان پێ سرعەت التعلم هەیە خێرا فێرە بێت باسی مواسفاتی شەکەی بۆ یەکسەر وەریگرتو بەڵام ئەوەی هەشتە زۆر بەدرەنگ فێرە بێ ئەبێت چەند جارێک بۆی دووبارەکەیتەوە کە ئەمە جا بەڕێزان کولفە دایمە ئەوەی کە لەگەڵیانە زیاتر خەریگەری کولفە زیاترە بە هەر لە ڕووی وەختەوە لە ڕووی کاری مارکتینەوە ئەگەر ڕیکلامێت جارێک دابەزێ کەسێک تێبگان ئەو کەسانی کە ئەو کۆمەلگانی باوادارین کە ئاستی فێربوونیان نزمەکەمە بە بۆکسی دووەمە بڕوابێ ئەبێت دەیان جاتۆ ڕکلامەکەیان بۆ دووبارەکەیتەوە کە ئەمە هەمووی پارەیە هەمووی کولفی گەورەیە ئەچێ لە ئیشەکە و ئەڕوات باشە کەسایەتی کەسایەتی بەسمان لە خودی کەسەکە خۆیەتی ئاسی کەسایەتی وایە هەر خۆی پێی خۆشە بۆ نمونە بە شکل تەعامل لەگەڵی ڕێزی تیاابێت کەسایەتیمان هەیە نەخێر حەزەکە ئەو تەعاملی لەگەڵاتی فیشقەوی بێ ئاسێکە مەبەستمە یعنی کەسایەتەکە خۆی بیخوێن کە بزانین لە چه ئاراستێک و بتوانین لەگەڵ ئەم کەسایەتی ئێمە تێبکەین بۆ ئیشکردن کەس مەبەستمان لەمانە چیە بەڕێزان هەمووی ئەمانە کڕیارن یا بەکارهێنن ئێمە ئەبێت دراسەتی بکەین یعنی سەر فاکتور دوم فاکتۆرە کۆمەڵایەتیەکان فاکتۆرە کۆمەڵایەتیەکان لە چوار فاکتۆرە خۆی ئەبینێتەوە کە زیاترە بەڵام ئەم چوار فاکتۆرە بەسە بۆ ئەم خولەمان یەکیان چینە کۆمەڵایەتیەکانە خۆتان نەزان کۆمەلگاکە بە سێ چینەوە بە سێ چینەوە چینی یەکەمیان چینی هەژار چینی ناوەند و چینی دەوڵەمەند پرسیارێکم ڕەنگە بۆ ئێوە ئەوە بێ ئایا کۆمەلگای کوردی لە چ چینیەکە بەڕێزن باشە بەس بەداخەوە ناتوانین لێرە پرسیار وەڵامانە بکەین کۆمەلگای کوردی بەپێی هەموو پێوەرەکان دابەش بۆ بەسەر دوو کۆمەلگە دوو چینە چینی فەقیر و چینی دەوڵەمەند چینی مامناوەند نەماوە بەڕێزان پێشتر هەبوو لە پێش قەیرانەکە هەبوو بەڵام لە ناو قەیرانەکەی وردە چینی ناوەند توایەوە لە ناو چینە فەقیرەکەیە کە ئەمە بە ئامار لامە ئاماری ساڵی 2016 لایەکە بەڕاستی چینی فەقیر زۆر زیاترە و لە هەرێمی کوردستان با بڵێن چینی ناوەند نەماوە تواوەتۆ لە ناو هەمووی بەداتە ئەممان لایە و هەروە بێتەوە ئەمە کاریگەری چییە بۆ ئێمە بینەمە ئێمە کاتێکی مارکتینەکەین بەڕێزن چینەکان
ئەبێ بین کۆمەڵگەکەمان دەستنیشان بکەین ئایا چینە فەقیرەکە زۆرترە یا چینە دەوڵەمەندەکە. دوێنێ موگناتیسەکەم بۆ هێنابوون وتم ئەبێ بتوانانی ئاراستی کوی کۆمەڵگا بگۆڕی بەلای بزنسەکەی خۆتە تا چ نێتوەرک مارکتینە، بزنس سمارتە، بزنسی تەقلیدیە، براندەکە و هەرچیەک بێت. ئەمە ئێمە بین دراسە بکەین ئەگەر هاتوو کۆمەڵگەی ئێمە زیاتر کۆمەڵگایەکی فەقیر یعنی چی؟ یعنی دەخلی فەرتیایە نزمە، داهاتی تاکە کەستیایەکەم کە داهاتی تا کەستیایەکەم بوو ئێمە ببین چی بکەین؟ ئیستیناد بکەین لەسەر ئەسعاری چی؟ ئەسعاری نزم، واتە نرخی کەم دابنین لەسەر کاڵەکان، واتە ئەو کواڵیتیە بەرزە ناهێنین کایەوە، چونکە کە کواڵیتە بەرز بێت و نرخ بەرز بێتەوە. ئەبێ بین تەوازنی ڕابگرین لە بینی نرخ و کواڵیتیە. بەڵام ئاگاتان لێ بێت ئەمە بەمانایە نییە ئێمە بین کواڵیتی بەرز نهێنین ناوە لەبەر ئەوەی زۆرەکەوێ نەخێر لەو فئێژ لە پرۆداکت ئەهێنینە ناوە، لەو فئێژ لە پرۆداکت ئەهێنین ناوە، بۆیە چینێکمان هەیە دەوڵەمەندە پێوێرێت بە پێی گیرفانی خۆی مامەڵاکات. و ئەمە لە نێتوەرک مارکتینگەکانە ئێستا ڕەنگی داوەتەوە بەڕێزم. یعنی شەریکاتمان هەیە کۆمپانیامان نێتوەرک مارکتینگ فئاتی جیاوازی هەیە لە ئەسعار، بۆی هەموو کەس پێی بوێرێ. من پێم وایە شتێکی جوانە. دینە سەر بابەتێکتر وەردەورین هەست سیستمی خێڵایەتی بەڕێزان. سیستمی خێڵ خاڵی دووەم سیستمی خێڵە. لە سیستمی خێڵە بەڕاستی کۆمەڵگەی کوردی بەداخەوە قسەیەکەم بەڵام هیوادارم هیچ پەرچەکردارێک نەرێنی ڕوونەدا لەسەر هزر و بیرکردنەوەی هیچ کەسێکمان، بەڵام کۆمەڵگەی کوردی کۆمەڵگایەکی خێڵە چییە؟ کۆمەڵگایەکی خێڵ بڕیارەدا ئەتوانین بڵێین زۆر جار دیوەخانەکان جێگەی دادگاکانیان گرتوێتەوە. قەزێک لە دادگا حل نابێت دیوەخان حلیەکە بەڕێزانە. من نیشانەیە ئێمە تاکۆم دەقی لەسەر یاساکانی خێڵە ڕۆی. باشە ئێمە چ سوودێک لەمە ئەبینین بۆ مارکتینگ؟ بەڕێزان سوودی زۆری لێ ئەبینین و هەندێک جار زەرەریشی تیا بکەین. چۆن؟ ئەو سیستمانەی کە خێڵەتین دایما دیعایەت یایە زاڵە. و بۆ نمونە هەمووی سەری سەرۆ خێڵەکان، سەرۆ خێڵ هەرچێک بۆ دوایەکەون. یەکێک لە ئەندامانی خێڵەکە شتێکی کڕی بە دوایە هەمووی ئەیکاتەوە. کە ئەمە بەڕاستی بۆ سیستمی نێتوەرک مارکتینگ ئەتوانم بڵێم کۆمەڵگای ئێمە کۆمەڵگایەکی لەبارە زۆر گونجاوە و لەبەر ئەوەی چی هەیە تیکراراتی بینین زۆرە. شەوانە خەڵگە چێ بۆ لای ئامۆزاقی کورزاقی ئەو برای چوزانم بۆ ماڵە دراو سەیریکە. ئەم بابەتە بەڕاستی زۆر گرنگە بۆ بزنسکردن. ئەتوانین ئێمە لێرە تەرکیزمان بخینە سەر دیعایە و دیعایە کە پاری تێ ناچێت بێکولفەیە بەڕاستی و بەڵام خەلەلیشی هەیە ئاگامان لەو بێت. خەلەلەکەمان ئەم شتانەیە کە پێتانم. خەلەکە یەکەمیان ئەوەیە ئەگەر هاتوو پرۆداکتەکە و لەلایەن خێڵەکەەوە ڕەت کرایەوە یا لەلایەن سەرۆک خێڵ و ڕەت کرایەوە بەجارێ هەزارها کەس ئەو بەرهەمەی تۆ ڕەت دەکاتەوە، ئەو پرۆژەی تۆ ڕەت دەکاتەوە بەبێ ئەوەی بزانن ناوەڕۆشی بەرهەمەکە چی. من کە ئەڵم لە سیستمی خێڵاتیە کۆمەڵگەی ئێمە بۆ نێتوەرک مارکتینگ زۆر بەهێزە هۆکارەکەی بەڵام پرسیارێک هەیە لای ئێوە حەقە دروست بڵێ ئەی بۆ لای ئێمە نێتوەرک مارکتینگ تا ڕادێک زایفە. ئاخر هۆکارەکەی ئەوەیە شەریکاتەکان یانتوانی وەکو پێویست چی بکەن؟ بێن ئاراستی خەڵک بگۆڕن بەلای بزنسی نێتوەرک مارکتینگ یا بەلای سمارت بزنسە، بزنسی زیرەک. ئێنجا ئێمە بۆیە ئەم دەورێمان لەم کاتەیە کردەوە. بەڕاستی هاتنی کۆرۆنا بەڕێزان فەرزی کرد بە سەرمانە پێی وتین ئەبێ بگەڕێنەوە بۆچی بۆ بزنسە ئەلکترۆنیەکان، چونکە هەموو بزنسەکان وەستاوە لە کاتی کۆرۆنا بە ئێستاشەوە تەنها بزنسی زیرەک ماوەتەوە، تەنها بزنسە ئەلکترۆنیەکان تەسویقی ئەلکترۆنی نەوەستاوە، نێتوەرک مارکتینگ نەوەستاوە کاری خۆیەک. ئەمەیە ئەبێ بەرەو ئەم جیهەتە بڕۆین، یعنی ئیتر تەواو ئەبێ دەسوپەنجەی خۆمان نەرم بکەین لەگەڵ بەرهەمەکانی ئەلکترۆن و لەگەڵ بزنسەکانی بواری ئەلکترۆنە. بۆیە لێرە ئێمەین خەلەلەکە ئێمەین وتم مشتری خەلەلی نییە. ئێمە نەمانتوانیوە لەم سیستمە ئیسفادە بکەین بۆ نێتوەرک مارکتینگ فەرەزەن بە نمونە وای دابنین. خولی ژیانی خێزان، حتا خولی ژیانی خێزان زیاتر بێت لە ناو کۆمەڵگەیە ئەوە کاری مارکتینگ بە شێوەیەکی گشتی فعالتر بێت، چالاکتر بێت. بۆچی؟ لەبەرەوەی پێداویستەکانی ژیان زیاترەکە. تۆ خێزانێک لە ناوچێ 10 خێزان لە ناوچەیەکە هەبێ یاخود 50 خێزان، بێگومان 50 خێزان کاڵن خولی ژیانی خێزان واتە کوڕێک ژنێک هێنێ ئەوانش ناڵێنە بێ ژنێنن ئەوە یا شووەکەن فەرزەن دروستکردن و پێکەوەنانی خێزان واتە خولی ژیانی خێزان ئەمەم هەتا زیاتر بێ کاری مارکتینگ لە ناو ئەو کۆمەڵگانیان چالاکترە بێت. ئێمە ئەتوانین باشتر کاواکانمان ساخت بکەینەوە. یا خزمەت گوزاری باشن. ئاستی ڕۆشنبیری کۆمەڵگا، ئاستی ڕۆشنبیری کۆمەڵگا زۆر مهمە. ئێمە ئەبێ لە کۆمەڵک لە بزنسەکانە پەیوەندی هەیە بە ئاستی تا ئاستی ڕۆشنبیری
کۆمەڵگە زیاتر بێ باشتر ئەتوانین بڕین ناو چی ناو بزنسە سمارتەکان و تەسویقی ئەلکترۆنی و نێتوەرک مارکتین هۆکارەکان ناڕۆشنبیری ئاستی کۆمەڵگایە لەسەر نێتوەرک مارکتین و جگە لەوەی خەلەلی خەلەلی بەرزن ئەمە وامان لێ نەکەن بڵێن وڵا ئێمە وتمانە مشتری خەلەلی نییە نا مشتری خەلەلی نییە بە هیچ شێوە ئێمەوا بڵێن بەڵام ئاستی ڕۆشنبیری کەسەکانی ئێمە بڵین چی کۆمەڵگاکەمان وایە نەگەیشتوتە ئاستێک کە ئێمە بین بۆ نمونە دەست و پەنجەی خۆمان لەگەڵان نەرمکەین بۆ بزنسێکی ئەوە بەڵام ئێستاش ئەمە کاری چێە کاری کۆمپانیەکانە بۆچی یەن بەو زمانە قسە ئەکەن کە لە ئاستی ڕۆشنبیری خەڵکەکەیان نییە نەخێر من دا ئەبەزمە سەر ئاستی خەڵکەکە یەم بزنسە سمارتەکەمی پێڵم ئەو کاتە بزانە یەدیان نایەت ئەمە بابەتەکەی بۆیە ئەوان خەلەلیانێ ئێمە نەمانتوانیوە یین بە زمانێکی علمی سڕ قساکەین بەڕێزە من بۆچی ئەم دەرسم بۆ ئێوە کردو بە زمانی شەقام بۆ من زۆر پێوی دیلال بووم ئەمە دوێنێ ئەم باسی لەبەرچی لەبەروی ئێمە بین تێبگین هەمووان بین چونکە لەم لایڤەیە لەوانەیە بەڕێزێکی تیابێ مهندس بێ و هەندسی تاواو بێکی تیابێ دکتۆرە کەسی تیاب بەکارێستەوە لەوانێت تیاشی بێ نەخوێنەوار بێت زۆر طبیعیە ئەمە بەڵام ئەوێ بزنس بکات بن ئەبێ بەو زمانە قسە بکەم ئەویش تێ بگە و دکتۆرەکە و مهندسەکە و بەکارێستەکەش تێ بگەن بەڕێزم جەبابەتەکە ئەوەیە ئەم ئاستی ڕۆشنبیرە بێ بە هەند وەربگیرێت تا ئێمە دابەزین بۆم ئاستە یاخود ئێمە بەرز بینەوە بۆ ئەم ئاستی ڕۆشنبیری کۆمەڵگا اینجا بزنسەکەی بۆ لەسەر ئاستی خۆی بۆی بکەین ڕکلامی بۆ بکەین لەسەر ئاستی خۆی بێ زمانی خۆی بەکاربێنین چونکە لێمە بووی لێتر تێبگەین ئەمە بابەتەکە فاکتەری کەسەکان کە فاکتەر پەیوەندی بە خودی کەسەکە خۆیەوە واتە خودی بەکارهێنەکە خۆی وەکو هەڵوێست وەرگرتن هەڵوێستی کەسەکە بە نمونە هەڵوێست وەرگرتن سەبارەت بە چی کە ئەمە ئەگەر هاتوو هەڵوێستی باشی وەرگرتە بوو بە نمونە ئەڵم بە نمونە ئەڵێ وەڵا کاکە من لەسەری شمبەن گالاکسی بەکارێن یا آیفۆن بەکارێن نمونونەکەم هە لەسەر مۆبایلەکە بوو بۆیە یان لە نێتوەرک مارکتینگ بە هەماشەوە لەسەری شمبەن من ئەم نێتوەرک مارکتینە بەجێنام موقیفی وەرگرتووە ئەمە ئەگەر موقیفەکە بە دیوی پۆزتیڤ بوو زۆر مهمە ئەمە بۆ پرۆژەکانتان بۆ کاڵاکە بۆ براندەکە بە پێچەوانەوە ئەگەر موقیفی خراپ وەرگیرا بوو بەڕێزە هەر زۆر خراپە لایەک لە کۆمەڵگە موقیفی خراپی لەسەر براندەکەی تۆ وەرگرتوێ بەڕاستی ئەو براندە ئەمرێ ئەشکێ وەکو دوێنێ سۆزان جاپ ئەگەر ئیمڕۆ ئامادە بێ سۆزان خان پرسیارێکی کرد کە ئایا بۆ نمونە کە هەڵوێستی خراپ وەرگیرا لەسەر براندێک یا براندەکە تێکشکا لە کۆمەڵگە بەڕاستی حەقە براندەکە بگۆڕی کە هاچی پێکردی ئەی تۆ براندە هەتا گەیاندیتەوە ئاستە پارە و تیا سەرف کردو بوو بە زەرەر بووە یعنی هەڵوێست وەرگرتنی کەسەکە خراپە بەڕاستیمە اینجا شتێکمانەیە پێم کرد دیمۆگرافی کامیش پەیوەندی بە کەسەکە خۆیان و ژمارەی دانیشتوان هەر بەکارهێن ئاگاتان لێ بێ دیمۆگرافی دەخلەکەیەتی چەندی پارە پێم بەکارهێنە ئایا ڕەگەزی مێیە نێرە و هەروە بێتوانێ ئاستی فێربوونی کەسەکە چۆنە و هەروە بێتەوە تا چەند کۆچ ڕەو هەیە لە شارەوە لە لادیەوە بۆ شاریا بە پێچەوانەوە چونکە چیەکە خلاف دروستەکە لە عدەدی سوکانە عدەدی ژماری دانیشتوان بۆیە تا ژماری دانیشتوان لە شوێنێکا زۆر بێ کاری مارکتینگ ئێمە باشترە و دیراستکردنی دەخلی فەرد گیرفانی کەسەکە باوای دابنێم چەند داهاتی پێ بۆی من بێم ئاوا مامەڵی لەگەڵا بکەم و هەروە بێتەوە ئەو کەسایەتی کە من بەکارهێنەرەکەم مێ یا نێرە چۆن ڕفتاری لەگەڵا بکەم باشە ئەمانە هەمووی چی دروستەکەن هەمووی کاریگەری دروستەکەن لەسەر چی لەسەر ڕفتاری بەکارهێن کە بۆ ئەوی بێ شتێ بکڕێ یاخود بڕیارەکانی لەسەر کڕینی شتێک یا لەسەر کردنی براندێک یا خزمەتگوزاریەک یا شمەکێک بەڕێزە من لێرە ئەوەستم باشە هەرچەنە کاتەکە تۆزەکین بووە بەڕاستی ئەگەر وا بێ من فریای زۆر کەم شتەکەوم بەڕاستی بەڵام لێرە من ئەوەستم ئەم پایەمان تەواو کرد هەتاینە سەر چی پای لێکۆڵینەوە لە بازار پای سێم دووەممان تەواو کرد کە بریتی بوو لە دراستکردنی ڕفتاری بەکارهێن من لێرە لەگەڵتانم بۆ ئەوەی کە دوو پایەکەی تر تەواو بکەین من ئەگەر دیقەت بن لە دەرسی ئەمڕۆمانە تەنها باسی یەک پایی دووەممان کرد بەڕاستی گرنگە زۆر دراستکردنی بەکارهێن زۆر گرنگە چونکە تەواوی کارەکانی ئێمە لەگەڵ بەکارهێنایە دێنە سەر پایەکتر با بێ کۆپایەکتر دروستکەین کە بەم شکڵا زۆرتر ناخایێنێ ئەمەم دوو پایەمان ماوە باسیەکەین ئەمڕۆ بێ باسیەکەین بەڕاستی لێکۆڵینەوە لە بازاڕگەری پایەکی تر ئەوەیە کاری تەسویق دەست پێ ناکەین دەست نابین بۆ پیەکان بامە دووبارە چەند بارەکەمەوە هەتا کونین ئەم پایانە دروستکەین واتە سێ ئەم پایە چییە لە کاری مارکتینە بتێت لە لێکۆڵینەوەی بازاڕگەری بەحوسی تەسویری وای خۆ دەتوانین بڵین مارکتینگ ڕیسێرچ
ریسرچ ئۆف مارکێت توین لە بازار بۆڵینەوە لێرەوە ئەگەر دیقەت بن ڕسمێکم هەیە کەسێک وەستاوە بە جلێکی ڕسمیەوە بە دووربینێک سەیری شوێنێکی بەرزەکە وەگەر دیقەت بن شوێنەکەی بەرزترینە هۆکارەکە ئەمە هەروە بۆ تێڕوانین ئەمەم داناوە دەنا من ئەمێ ئەوەتان پێڵم کە لێکۆڵن لە بازار ناکری ئێمە بین لە یەک بوعدەوە سەیری بازار بکەین بەڕێزە ناکرێت ئەمە دووبارەکەم لە یەک بوعدەوە لە یەک ڕەهەندەوە بین سەیری بازار بکەین بەڵکو ئەو شتانی کە لەناو مارکتینە دەبێت لێ بکڵن فرە ڕەهەندن کۆمەڵێک ڕەهەندی جیاوازە وەکو باسم کرد لە سلوکی مستهلک مەبەڵە لە بازار خۆی لە بواری ئابووری ئاستی ئابووری بازار قووەتی شیرائی لە بازار لە منافسەکانمان بەرهەمی منافسەکانمان لە نرخ لە دەخلی تاک داهاتی تاک کەس لە ساڵانەیە چەند یعنی ئەبێ بەڕاستی ئێمە ڕیسێرچی لەسەر ئەم بابەتان لە دوو کاتە ئێمە توانین لێکۆڵینەوە بکەین هەڵبەتە ئەتوانین چونکە بڕێک پاری تێچێت پاری باشی تێچێت لێکۆڵینەوە ئەبێ ئەگەر تو شەریکەکە گەورە بوو کۆمپانیەکە بێ ستافێکی گەورە بێنین ئێمە ریسێرچمان بۆ بکات کە بیرمان نەچێ لە زۆربەی زۆری شەریکاتەکانە بەشێکمانێ بەناوی R&D یا R&D بە ئینگلیزی RD نووسراوە واتە ریسێرچ ئەند دیڤلۆپمنت تۆ لە پێشە لێکۆڵینەوە ئەکەی لێ ئەپڵ تۆ دوجار پێشکەوتن دروستە بێت بۆیە لە کۆمپانیای گەورەکان مەفروضە بەشێکی ئەوە هەبێگەر هەیان لێ زۆر باشترەوە ئەگەر نیان بووم بابەتێکی ترە ویا خود ڕێکخراومان هەیە ڕێکخراویمان هەیە نێودەوڵەتیەوە ڕێکخراومان هەیە نازم لە کوردستان ئەگەرمە هەبێت یاخود بۆ نمونە پەیمانگاکان هەڵ ئەستن بە لێکۆڵینەوە بۆ کۆمپانیای گەورەکان ئەمانەش بەرامبەر بە بڕێک پاراییکەن کەڵێن لێکۆڵنەوە ستافی تایبەتی خۆی ئەبێ ریسێرچەرمان هەبێ لێکۆڵەرمان هەبێ لە بوارە جیاوازەکانە یاخود لەو بوارێک ئێمەمانە لێکۆڵینەوەی بۆ بکەین لە سەرەتای دەستپێکردنی پرۆژە ئەتوانین لێکۆڵینەوەیکی تێخایی بکەین ئێمە لێکۆڵینەوە بکەین لە پێشەوە بزانین ئەگەر لێکۆڵینەوەکە زۆر بە شکلێکی گەورەش نەبێ تەنها لە جەدوایکی اقتصادی گەورەتر بێ ئیشەکە پێم وایە ئەمە کارێکی باشە پێش بڕینەوە تۆزە بەرچاوڕوونیمانایەتی چی بکەین لە داهات ئەمە ئەو دووەم لە کاتێکی تراتوین لە ناوەڕاستی ئیشەکە دەستمان پێ کردووە بزین لە کوێی ئیشەکەین یعنی لە کوێ پێویستیمان پێ بۆ توانین ئێمە بیکەین و دوو کاتی شوێنی لە جێگەیەکە لێکۆڵینەوەکەین کە کێشەیەکمانێ و پێناسەیەکی شایری هەیە بەڕێزان ئەڵێ لێکۆڵینەوە کاتێک دەکرێت ئەمە لە زۆر لە هەندێک لە مەزدەرەکانە ئەڵە کاتێک لێکۆڵینەوەکرێت کە کێشەیەکمان هەبێت پشت ببەسین بە کێشەیەک بۆی چارەسەری بکەین بەڵام ئەمە باوەمان لێ نەکە ئێمە تەنها لە کاتی کێشەکانە بکەوینە لێکۆڵینەوە بەی بۆ پێشەوە دەست پێ نەکەین بۆ ئەوەی تووشی کێشەکە نەبین ئەمە گرنگە خۆی اینجا مەسلەی ئەم پیاوە کەوەستاوە گەر مؤشرەکەم ببینن دووربینێکی بەدەستەوە دووربینەکە یعنی تێڕوانین بۆچی بۆ دوورترین جێگە واتە چی یعنی ئایندە سازی بەڕێزە یعنی استراتیجێت وشەی استراتیجێت زۆر جار من لە بری استراتیژ ئایندە سازی بەکارهێنم چونکە بەڕاستی هەچی وشەی استراتیژ پشت دەبەسێت بە پلانە درێژخایەنەکان و بۆ چەندین ساڵ و ئەوەی جێگەی سەرنجە لێکۆڵینەوە گرنگە هەبێت و ناو بەناو چەند ساڵ جاری یا ساڵی جارێک ئەبێ ئەو شەریکاتانە لێکۆڵینەوەی خۆیان بکەن بزان لە چه ئاستێکە و وەکوتم لە هەموو ئەبعادەکانی بازار ئەمە کۆمەڵێک گرنگی لێکۆڵینەوەیە ئەتوانن یعنی بۆ خۆتان یان بیخوێنەوە لە میانی هەندێک لە شەرحەکانمە یەکەمان لێکۆڵینەوە لە بوارەکانی بازارکردندا لە بنچیندا پێش ئەبەستێ بە کێشەیە کە پێویستە چارەسەر بکرێت باشە ئێمە کێشەیەکمان هەیە پێویستە چارەسەری بکەین من بەگشتی بۆتان بازەکەم نایخوێنینەوە گرنگی لێکۆڵینەوە لەوەیە بەڕاستی پەیوەندی ئێمە ئەهێڵێتەوە بە بازارەوە بە کڕیارەوە نایڵێ ئەم پەیوەندیە بە هیچ شێوەیەک ببچڕێت کە زۆر گرنگە و یەکێک لە پێناسەکانی تەسویق لە زۆر بەعدەوە پێناسی بۆ کرێ بەس تەمان من ئەڵێ چی ئەڵێ ئێستا قسەی خۆمە بێ لەسەرم پێناسێ ئەڵێ بریتیە لە کردداری پەیوەندیکردن بە فرۆشیارەوە نابێ ئێمە مۆمتەسۆ لە پەیوەندیا کۆکن و بەڵام دیارە گرنگە فعلا پردی پەیوەندی نێوان فرۆشیار و کڕیار چێت تەسویق بەڕێزان بێ ئاگامان لەوە بێت کەواتە ئەڵێ لێکۆڵین لە بازار وامان لێکان پردە پەیوەندی نەشکێت هەر بمێنێتەوە ئێمە ڕاستان قسێ چۆن ئێمە کە لە بازارمان کۆڵەزین ئاستی چۆن نازانین بەکارێنمان کێیە چی پێویستە خواستەکانی لەم ساڵ فەرقەکەی چی لەگە ساڵێکی ترکێت یین لە ساڵی ترا ئەو پرۆداکتی بۆ خینە بەردەستکە ئەو ئێوێ
بۆیە بازاری مشتریە هاوتمانە مەڵانە بەڕاستکەینەوە هی ئەوە لە بەرەبێت بەپی ئەو ئیشکەین بەپی خواستی ئەو ئەمە لە ئەنجامی لێکۆڵینەوە دەستمانەکەوێت کە ئەو چی پێویستە کەواتە یاخود بۆ نمە بە چ سعرێک ئێمە بچین ناو بازاڕەوە نرخی پرۆداکتەکانمان چی ئەمە وامان لێ ئەکات چی بە پردی پەیوەندیەکە بە نەمری بمێنێتەوە گرنگیشتی ئەوەیە بەڕاستی لێکۆڵینەوە لە بازارگەری یاخود لێکۆڵینەوەی تەسویق وامان لێ ئەکات پڕمان ئەکا لە داتا پڕمان ئەکا واتە مەزدەرێکی زانستی ئەڵێ کەناڵێکی سەرەکی بۆ هێنانی بەلێشاوی داتا بەلێشاو بەڕێزە ئەنجا ئەو داتای لە لێکۆڵینەوەش دەستەکەوێت بیرتان نەچێت هەمووی داتای حەقیقی بەڕاستی سەردەمی تێڕوانینە لە داتا ئاوردانەوەیکە لە داتا ئیتر ئێمە نابێ بین بڕیارەکانمان عەفەوی بێگە پێشتر بوو بێ لەمەدا نابێ وابێ ئەبێ لەسەر ئاستی داتا ئێمە قەرار بین لەبەر گرنگی زۆرە ئەم داتانە لەبەر دەستمانە بوو باشتر مدیری تەسویق یا مدیری پرۆژەکە ئەتوانێت چی بکات ئەتوانێت بڕیاری خۆی بات ئەتوانێت بڕیار بە بڕیارەکەی مربح بێ واتە ڕبحێنەر بێت قازانچێنەر بێت زۆر باشە کردداری ریسێرچ چۆنەکرێت ریسێرچەکە چۆن بیکەین بەم شێوەیە هەڵاسین بەڕێزان دەستنیشانکردنی کێشەکە گریمان کێشەیەکمانەیە باوای دابنین کێشەکەمان ئەوەیە کە مەبیعاتمان دابەزیەوە فرۆشمان دابەزیەوە باشە یین چیەکەین لە دوای کێشەکە دانانی گریمانی لێکۆڵینەوەکە ئایا گریمانەکان بەم شێوەیە بۆچی فرۆشمان دابەزی کواڵەتیەکەمان باش نەبوو سعرمان بەرزە کاڵم کواڵەتیەکەمان بانواتە بەرهەمەکەمان خواستی بەکارهێن پڕ ناکاتەوە بەڕێزن ئەمانە گریمانەیە بداینین یان کاری تەسویقی باشمان بۆ نەکردووە تەوزیعمان خراپە خزمەت گوزاری گشتیمان خراپە ئەمە گریمانە داعنین فەرزن ئەڵێن گریمانە ئەڵێن فەرزن واتە فەرزیات البەحث باشە کۆمەڵک گریمانە داعنین ئەبێت چی بێ گریمانەکە بێ سەر بە کێشەکە بێ نابێت لە دەرەوەی کێشەکە کەواتە خەڵکی مختص ئەبێ لێکۆڵینەوە بکە بەڕێزان بێ ئاگەمان ئەلەم بابەتە اینجا دوایین دیزایانی پلانی لێکۆڵینەوە کاکەین بزانین ئەم گریمانانە یەن بە شێوەی ئیستیماری ئیستبیانیە واتە وەرەقە ئادلیستی ئەەکەین ئەم گریمانانە پرسیاری عیباراتی لەسەر نووسین تەوزیعەکەین بەسەر خەڵکە وەڵامی خەڵکمان دەست ئەکەوێتەوە و یاخود ئەمە دیزاینەکەمان ئاوەکرد یاخود نەخێر لەسەر خودی گریمانەکان چیمان هەیە داتامان هەیە داتای حەقیقیمان هەیە لە بانکی زانیاری یان لە ناو ڕێکخراوەکانی تۆوەری ئەگرین لە ڕۆژنامە و جەبی و گۆڤاریا لە دایری ئامار ئەیهێنین گرنگ ئەوەی تۆ داتایەکە لەبەر دەستا بێت ئێمە گەر ئیستیماری ئیستیبیانیش دروستکەین و دابەشیکەین بەسەر خەڵکە عیباراتەکانی تیا بنووسین لەسەرم گریمانانە وەڵامەکەیمان دەزەکەوێتەوە بە ئەرێنی یا بە ڕێژەیش دەستمانەکەوێتەوە حەزەکەم وەتان پێ بڵم لە سایە چەند ئاوا بۆی داتامان بۆ بێ ئەگەر ئێمە هاتو داتاکە خۆیمان هەبوو داتای حەقیقە بەکارێنین هین داتاکە هێنین تەحلیل یەکەین شەرحیەکەین و ئیستینتاجات ئەکەین لەسەری دوای تەوسیات واتە ڕاستپاردەکان پێویستە ئێمە ئەمە چارەسەر ئەگەر نەبوو بە شێوەی ئیستیماری ئیستبیان کە ئیستیمارەیەکەوە بوو کوتم عیبارەتەکانی تایە تیکراراتی تایە بەڵێ وایە وانیە نازانم زۆر وایە زۆر وایە هەسەی ئەمانەمی تیکراراتی خوماسی پێنجی یاخود تیکراراتمان هەیە سێیە بەس ئەڵێ چڵە وایە نازانم وانیە تەنها ئەو بەس یەک سەحلەیە دوایی تۆ ئەم سەحانە چی لەکەی تەحویلەکەی بۆ ڕقم ئێستا وایتبۆردمان لا بۆ پێم وتن چۆنەمان تەحویلەکەی بۆ ڕقم کە ئاسانە بەڕاستی تەحویلەکەی بۆ ژمارەژەیە کە بوو بە ژمارەیە تۆ داتا لەبەردەستایە بە معادلە ئیحساییەکان کەمە ئیشی خەڵکانی ئەحساییە یان ئەم داتایانە چی لەکەن ئەکەن بە ڕقمی حەقیقی بۆ نمونە ئەڵێن لە سایە ئەوەنە بەڵێ پلانی تەسویقیمانی چێک لە گریمانەکانمان ڕاست دەرچووە پلانی تەسویقیمان لە سایە هەفتە خراپ چونکە لە سایە هەفتە خەڵک توێتی خراپ باڵا باش ئەوە چی دەکەین لابد ئەبێ ئەمە چاکەین کەواتە کێشەکە سێکە بەڕێزان کێشەکە خەڵک نییە ئێمەین بۆیە ئەڵم ئەم لێکۆڵینەوە پێمان ئەڵێ چۆن چارەسەری کێشەکانە دەکەیت ئەنجا پیشاندانی ئەنجامەکان کە لە دوای ئەمریکا داتاکانمان کۆ کردەوە ئەنجامەکان پیشانەین وەکو ئەو لە سایە هەفتە و لە سایە دە و لە سایە یەن چێکین شرۆڤەیەکەین شرۆڤە تەفسیرکردن ئەو شرۆڤە ئێستا بوو کە من بۆم کردن ئەوە لە سایە هەفتای خەڵک توێتی ئەمە لەبەر ئەوە کێشەمان هەیە لە بواری تەسویق یا بەڵە باش کێشەمان هەیە لە کواڵتیان لە نرخمان بەرزە کەواتە ئەبێ بین چی بکەین نرخ داگرین دەبێ ئاستی خەڵک ئێستا لەوەیان نەما نرخ ئەم نرخە زۆرە با بەم کاڵایە هەپیچینە حەقیقەتی ئیشەکە کەواتە وامان لە بازار نەبچڕین لە خەڵکی خۆمان نەبچڕین واتە بەکارهێنەرەکانمان پێوەی ماینەوە بە مروری زەمانێکی زۆر ئەنجا چیمان کرد دێر داتەکەمان کۆ کردو شرۆڤەمان کرد و پیشاندانی تەحلیلەکەماندا
واتە پیشاندانی لێکۆڵینەوە کە نەتیجەکانە ئەخیر نەتیجەیە ئەڵین بەڵێ لە 170 توێتی ئەوەنە لە 180 توێتی ئەوەنە بە پێویستە ئێمە ئاوا بکەین ئەمە نەتیجەکەت ئەبەستینەوە بە دووشتەوە ئیستینتاجات و تەوسیات ئیستینتاجەکە ئەڵێ بەڵێ لەم بەحسە ئیستینتاجمان کرد کە لە 170 ئەوەیە تەوسیاتەکەڵە چێڵە مادام لە 170 ئەڵێ ئەوەنێ پێویستە ئێمە چارەسەری ئەم بوارە بکەین ئەبەم شتە اقتراحاتمان هێناکایەوە اینجا دوایین ئەم نەتیجانە هەڵەسەنجێنین لەلایەن ستافی کۆمپانیاکە یان ستافی باحسەکان ئەوانی کە لێکۆڵینەوەکان کردووە ئایا بزانین تا چەند لێکۆڵینەوەکە مەدروست بووە تا چەند لێکۆڵینەوەکە جێگای خۆی گرتووە بەگشتی بە شێوەیەکی خێرا لەم ئۆنلاینە بەڕاستی ئاوا هەر ئەتواندرین باسی شێوازەکانی چۆنێتی ئەوە بکەین ئەمە بۆ شەریکێکی گەورە ئەگەر کەسێکە بۆ خۆی بزنسێکی بچوشی هەبوو دووکانێکی هەبوو پێویست ناکە ئەمە بکات پێویست ناکات ستافی گەورە بێنێ وەکو دوێنێ باسم کرد دەفتەرێکی بێ هەر ئەو دەفتەرێک نۆتبوکێکی بچوک دابنێ بەسە ئایپادێکی پێ بەسە لاپتۆپێکی پێ بەسە بە ڕۆژانە پێشنیار و گلێ و گازەندە و داتاکانی ئەو خەڵکە کۆکاتەوە کە سەردانیەکەن ئەوەنەی بەسەر بە دڵنیاییەوە لەبەرەوە ئەم لێکۆڵینەوە بچووکەش بۆ خۆمان پێین گرنگە ئێمە داتامان دەستکەوێت و ئەو داتایی لە بەکارهێنەوە کە بۆ دوکانەکە و یا بۆ یەت ناو پرۆژەکە یام بەشداربووەکانی ناو نێتۆر مارکتینەکەەوە گلێ و گازەندەکەن بێت بە هەند وەرگیری ئەمە مهمە ئەمە داتای حەقیقیە ئەمە بزانین دیارە شتێکەیە بۆیە وایە ئاسری خۆمە هیچمان نەکرد تەنها یەک لاپتۆپمانەیە بەس نووسیمانەوە لە ئێکزڵ شیتێکە و یاخود دەفتەرێکی بچووکمان پێ و بە ڕۆژانە بە گلێ و گازەندەی ئەو خەڵکان نووسین دڵنیاتانەکەم بەڕێزان یەک پێشنیاری دوێنێ وتم پێشنیارێکی بەسیتی مشتەرەکانتان بەسە بۆ ئەوی تۆ بزنسەکەتی پێ تەحوڵکەی بەرەو کارگەی گەورە بەرەو پرۆژەی گەورە ئەوە بەسە هیوادارم ئەمەشتان بەدڵ بوو بێ ئەچنە سەر پایی سێهەم کە ئەبێ ڕێگایکی مناقەشەش بۆ ئێوە بێڵینەوە بەڵام بەڕێزان پایی سێهەم کورکراوەی هەمووی سێ پایەکەی ترە چۆن عفوم کە پایی چوارم ئەبێ ئێمە بین سیستمێکی زانیاری دروستکەین یعنی بەبێ بوونی سیستمی زانیاری ئێمە هیچمان بۆ ناکرێت ئەگەر دیقەت بن من لە دوێنێەوە باسی چێکەم سەری زمان و بنی زمانم ئەڵێم پایەکان داتای لێوە وەرگرین تحکم بەسەر داتاکانە بکەین ئەنجا بڕیاری مارکتینی لەسەر بین باشە من پرسیارێک لە ئێوە کەم باشە قەیناکە ئەم داتانە بەڵێمە کۆمان کردەوە لە پایی یەکەمە لە بەشکردنی بازار کۆمان کردەوە لەسەر سلوکی مستهلک داتای زۆرمان کۆ کردەوە لەسەر لە لێکۆڵینەوەی لە بازار و لە بوارە تەسویقەکانمان باشترین داتامان کۆ کردەوە چی لێ بکەینم داتا خۆ نابێ ئەمەی بکەین ناو ڕەفەیەکان لە ناو بۆکس فایلەکە فڕێ بین کاکە ئاوا ئیشی لەسەر ناکرێ داتا ئیشی لەسەر ناکرێ هەتا تەحویلی نەکەین بۆچی بۆ معلومات کەواتە ئێمە پێویستیمان بۆیە چی بکەین سیستمێکی زانیاری دروستکەین سیستم ئینفۆرمیشن مانجمنت ئەمە بۆ ئیدارە یاخود سیستم ئینفۆرمیشن مارکتینگ ئێوە یەک مارکتینگ لای ئینفۆرمیشنەکە بنووسن بێ زەحمەت سیستم ئینفۆرمیشن مارکتینگ ئەبێ سیستمێکی ئینفۆرمیشن دروستکەین چونکە هەتا داتاکان تەحویل نەکەین بۆ معلومات ناتوانین دەستبەرین بۆ چونکە معلوماتمانە بێ لەبەردەستابێن بڕیاری لەسەر بین بەڕێزان نەک داتا ئەبێ ئەمە تۆزێک وردەکاری هەیە لێ تێبگەین هەرەوە بەسیتە طبعا گرنگی سیستمی زانیاری چییە بۆ کۆمپانیەکە بۆ پرۆژەکە یا بۆ براندەکە چییە بەڕاستی تۆ داتا و پێ نەبوو سیستمێکی زانیاریت نەبوو بمبەخشن ناتوانین لە خێراترین کاتە بڕیار بین پێویستمان بۆی بڕیاری ئانی بین لە ئێستایە زەحمە نەبێت راپۆرتێکم بۆ بێنن لەسەر ئەوە یەکسەر تۆ بڕیارەکە لەسەری اینجا ئیمڕۆ ئەم سیستمە زۆر ئاسان کراوە بە کۆمپیوتەر دروست دەکرێت بە پرۆگرامێکی ئەلکترۆنی بە داتابیسێک بە کلیچێک حساباتی 3 ساڵی لەوە پێشە بووێنێت یەکسەر قەراری خۆتی لەسەری بە کلیچێک پێ دەڵێ بەکارهێنەرانی تۆ لە ئێستایە چەنە مهمە ئەمە کاکەمە بەڕاستی پێویستە ئێمە ئەمەمان هەبێ بەرەو ئەو دنیا ئەلکترۆنیە بڕۆین کە ئێستایی وردە و دەستمان کرد سەری کەم زین چۆن داتاکان بگۆڕین چۆن داتاکان کۆکەینەوە چۆن بیگۆڕین بۆچی بۆ معلومات سەریکی مخەتەتەکەم بۆ بکەن بەڕێزە طبعا سیستم چۆن دروست دەکرێت لە ڕەنگە کەسمان تیانە بێ ڕۆژە لە ڕۆژان کەناڵێک یا مناقەشەیەکی کردوێ لەناو کۆمەڵە کەسانێکە مجتەمەعە بڵێ سیستمی ئەم وڵاتە وایە و سیستمی ئەم وڵاتە ئاوا و باش ئەگەر کەناڵە ڕووی تێکردن پیان وتن کاکە زەحمەت نەبێ ڕاچێ لەسەر وڵاتە ئەم هەرمی کوردستان تۆ بڵێ وەڵا سیستمەکەمان خراپ من پرسیارێکی لێکم سوپاس زەحمەت نەبێ سیستم چییە پرسیارە زانی جەبوویە ئێمە با بین سیستمەکە دروست بکەین بۆ بزانین سیستم چیە زۆر بەسیتە
لە هەر جێگەیەکە با بڵێن پرسیارێکی ئەوە هاتە بەردەمتان ئەگەر بین بە شێوەیەکی شایع بین پێناسی سیستمکردنەوە ئەڵێن بریتێ لە کۆمەڵی ئیجرا ئاریا ڕێوشوێندانان متەسەسی یەک لە دوای یەک باشە و یاخود کۆمەڵێک ئەساسیات کۆمەڵێک مفردات لە پرۆسەیەکی متەسەلسیلە ئەیخینە ناو پرۆسەیەک و لەولاوە چیمانێتێ نەتیجەیەکمانێت ئێمە سیستمە بەڕێزن بەس ئەگەر هاتوو بە سێ وشە وەڵامتدایەوە بە سێ وشە زۆرترنا یەکسەر ئەو کەسی بەرامبەر ئەسڵمێت وڵە بەڕاستیمە شارەزای لە سیستم کەواتە حەقی خۆیەتی کاڵە سیستمەکەمان خراپە بۆ نمونە کاڵ بە تۆڵە سیستم چیەکسە تۆڵی ئەڵێ چڵێ بڵێ ئینپوت پرۆسس ئاوتپوت ئینپوت یاوەتە مدخەلات پرۆسس عملیات ئاوتپوت لێرە هەچی ئەمە ئەگەر ئەینووسن لە سەری بنووسن یعنی هەموو ئینپوتێک لە سیستم ئینفۆرمێشنە بەڕێزان هەموو ئینپوتێک لە سیستم ئینفۆرمێشنە قسەی تیانە ئەبێ داتا بێ هەموو ئینپوتێک داتایە لە سیستم ئینفۆرمێشنە واتە لە سیستمی زانیاریە بەڵام لە سیستمی ئینتاجە چونکە هەموو شتێک سیستمی خۆی هەیە بەڕێزن کاڵی سیستمی وڵاتە تاوانیە تەنیا یەک سیستم نیە هەزارها سیستم هەیە بۆی دروست بکرێت سیستمی ئینتاجە سیستمی مالیە سیستمی بۆ نمونە پرۆژەکانە هەمووی سیستمی بۆ دروست بکرێت کە ئەڵەی سیستمی ئینفۆرمێشن ئینپوت بریتە لە داتا بەڵام لە سیستمی ئینتاجە نا ئینپوتەکانمان بریتە لە عواملی ئینتاج کە پێنجتە بریتە لە سەرمایە لە زەوی بۆ نمونە لە ڕێخستن لە مواردی بەشەری ئەلکترۆن فەرزن ئەمانە پێیان عواملی دەست بەڵام لە سیستم ئینفۆرمێشن یعنی واتە بەڕێزن مدخەلاتمان ئەگۆڕێ بە پێی گۆڕانی سیستمەکە ئێمە لە سیستم ئینفۆرمێشنە چیمان هەیە ئینپوتمان هەیە هەموو ئینپوتێک بریتە لە چی بریتە لە داتا بریتە لە ڕموز لە ڕقم لە ژمارەکان لە حرف لە کەلیمات ئەمە داتایە جارێ نەبووتە معلومات چونکە من ئیسفادە لە داتا و لە کەلیمات و لە ڕموز و لە چی ناکەم هەتا تەحویلی نەکەم بۆچی بۆ ئاوتپوت کە چییە کە مخرجاتە کە بریتە لە معلومات هەموو کاتێک ئاوتپوت معلوماتە ئاگاتانەوە بێ لە سیستم ئینفۆرمێشن هەموو کاتێک ئاوتپوت مخرجات بریتە لە معلومات ئێمە ئیش لەسەر معلوماتەکانەکەین بۆ بڕیارەکانی بۆ حەوت پێکە لێرەوە سەیریکەن بەڕێزان بەڵام لە سیستمی ئینتاجیە مخرجاتمانەوێ بەچێ ڕێک ئەبێ بە ئینتاج بە بەرهەم تەواو مفرداتەکانمان کرد بەناو پرۆسەکەیە لەولاوە بەرهەممان دەستکەوت لێرە داتاکان ئەکەین بەناو پرۆسەکەیە چیمان دەزەکەوێت معلوماتمان دەزەکەوێت وەکو ئەوەی وایە من کۆمپیوتەرەکەم پڕە لە داتا یەکسەر مدیرەکەم پێم بڵێ ئەڵە زەحمەت نەبێ راپۆرتێکم بەرێ لەسەر ئەم بابەتەکە لەسەر ژماری کڕیارەکانمان لەوەنێنەوە یاخود ئەو ڕەگەزانی چیان کانی زیاترکرد یەکسەر منیم بۆ یەکەم بە راپۆرتێک پرینتەرەکە هاسەریکە پرۆسێسەکە کۆمپیوتەرەکە کردی بلە پرینتەرەکە وەرەقەکە هاتە دەر ئەبوو بە معلومات بەڕێزە راپۆرتەکە معلوماتەکەیە کە من راپۆرتەکە خوێنمەوە وەک مدیرێک یەکسەر ئەزانم بڕیارەکەی خۆم چۆن بم بۆیە گرنگە سێکە ئێستا گەشتین بە نهایەتی ئیشەکە گەشتین بە وردە ئەگەین بە نهایەتی پایەکان اینجا ئەزانین چیەکەین چی لە معلوماتەکەکەین اینجا وەرنەوە سەر بۆکس یەکەم کە مدخەلات واتە چی مدخەلات ئەو شتانەی کە داخڵیەکەی ئینپوتمانە ئینپوتەکان لە ناو سیستم ئینفۆرمێشن مارکتینە بریتە لەم شتانە مامەڵەی ڕۆژانە ئەبێ ئیدخالیکەین چەند سەردانمان کردووە خەڵکەکان چۆن چیە سەردانی هەرچی مامەڵەیەکی ڕۆژانە هەیە تۆ ئەبێ ئیدخالیکەی من تەلەبێک لێی پرسیم لە دەورەکەتی مامۆستا پێویستە ئەم داتایانە چەند وەربژیرێت ئایا مانگ باشە یان هەفتە نەخێر چۆنتم سەعات داتا ئەبێ وابێت بە بەردەوامی تۆ داتای تازە هێنی ئیم ڕۆشتەکان سریع بووە بازار داینامیکی تایە سرعت تەغییری ئەبێ پێی بگەیتەوە نابێ بەجێ بمێنی مامەڵەی ڕۆژانە ئیدخالەکەی لێکۆڵینەوەکانی بواری بازارکردن ئەو لێکۆڵینەوە کێسا پایی سێم کێسا باس هەرچی نەتائیجێکی بێ داخڵیگەی داتا نهێنیەکان داتای ئێمە نهێنیمانێ هیچ بزنسێک نییە داتای نهێنی نەبێ بەڕێزە ئەبێ هەمان بێ ئەبێم داتانەمان لەبەر دەستا پلانەکانی بە بازارکردن ئێمە پلانمان هەیە بەیانی چی بکەین هەفتەی تر چی بکەین سەیرکە استراتیجێتمان ئەبێ ئەم پلانانە بە داتا هەمان بێ اینجا هەر داتایەکی تر بۆ پرۆژەکەی تۆ پێویستە هەر داتایەک لێ ئەوم لێ مەکەن بڵێ هەندێک داتا هەیە نەوت هەر داتایەک هەیە بۆ پرۆژەکەی تۆ بۆ بزنسەکەی تۆ جاسمار بزنسیان بزنسێک تەقلیدیە پێویستە بڕۆبیک ئیدخالیکە ضرورە ئەمانە ئیدخالێکی بەڕێزان ئیمڕۆ بایەوە نەماوە جاران لە دەفتەری گەورە ئیدخالەکە ئێستا بایەوە نەماوە
ئێستا بە کۆمپیوتەر ئیدخالەکرێت ئەساسیاتی پرۆسێسەکە لە ناو کۆمپیوتەرەکە وەرنە سەر حەقلی پرۆسێس سەیریکە ئەمەی ناوەڕاست بزانی پرۆسەکە چییە یعنی چی پرۆسەدان لە خۆمان قسەنەکە یەکەم کۆکردنەوە و تۆمارکردنی داتاکە بەڵێ لە ناو کۆمپیوتەرەکەیە کۆمپیوتەرمان بەنمونەوەرگرت تۆمارمان کرد کۆمان کردەوە باشە دووهەم چاکردن و ڕێکخستنی داتاکە داتاکان بێت چاکەین بە کاربەرەکانمان فۆڵدەرێکی بۆکەینەوە بە فایلی تایبەت دانین شەریکاتەکانی تر بە فایلی تایبەت نافسەکانمان بەرهەمی نافسەکانمان هەمووی جیاکەینەوەمانە چاکیەکەین ڕێکیان نەخەین باشە لە دوای ڕێخستن یین سێم بەڕێوەبردننی داتاکان و بە پرۆگرامکردنی بەڕێوەبردننی داتا چییە خۆت تۆ داتایەک نابێ بخیتە کۆمپیوتەرەکەت و تەواوی تروازی لێبێنی داتا سێ چوار حرەکە شتی بەسەرایە بەڕێزان تەحدیثکردن تازەکردنەوە چونکە ئەم داتا ئیمڕۆ وەریەگری ئەم داتا ئیمڕۆ وەریەگری لەوانەیە بەیانی گۆڕانکاری بەسەرا بێت تازەیکیتەوە واتە بێت تەحدیثێکی تەجدیدکردن ئەنجا تەدقیقکردن داتا کە داخڵ کرد دوای پێی بچیتەوە بزەی بە هەڵە داخڵە نەکردووە چونکە کە داتاکانە بە هەڵە داخڵ کردبوو لێرە معلوماتەکەمان چی لێیە هەڵە ئەبێت ئەو کاتە بڕیاری هەڵەژەی لەسەر لە بواری مارکێتینە پارێکی زۆر لەولا زەرەکەیت ئەم بابەتەکان بێ چاچێکی ڕێکی خەی هەمیشە تازەی بکەیتەوە تەدقیق بکرێن اینجا حذف بکرێ ئیضافە بکرێ سەریکە شتێکێ پێویست ناکە لایە بێ شتێکی داتای تازە هینتە جێگەی باشە اینجا پاراستنی داتاکان ئەرچی هەر یەکێکمانە لە هەر پرۆژێکە ئیشکەین پێویستە ئەو داتانە بپارێزرێ دوو جۆر پاراستنمانەیە پاراستنێک ئەوەیە چونکە ئەوم کرد بە پرسیار بۆ ئێوە دایمە بەڵام لەسەر لێر ناتوانم پرسیار وەڵامە بکەین پاراستنەکەمان ئەوەیە بەڕێزان ئەرکەکەمان ئەوەیە ئەبێ بین باک ئەپی بۆ دروستکەین یەکەم باک ئەپ چییە ئەگەر هاتو ئێمە داتاکی زۆرمان خەزن کرد ئەبێ بین لە چەند شوێنێکی ترا لە هاردیسکی ترابێ لە میمۆری ترابێ بێ خەزنیکن و لە سێ چوار شوێنی جیاواز داینین چونکە ئەگەر هاتو داتای ناو کۆمپیوتەرەکەی شەریکەکە سووتە چیەکەی یان داتاکە لە دزینە بێ بپارێزی بەمە بۆ نمونە ئەڵێن یا سڕدرایە ئەمە ئەلکترۆنە تاریخ فۆرمات دەبێت ئەمە پاراستنێکی پاراستنی دووهەمی ئەی پارێزین لە چی لە هاکردن کەواتە ئەبێ بین چی بکەین پرۆگرام ساز بێنین باشترین فایرۆڵمان بۆ دروستکە باشترین ئەنتیڤایرۆسمان بۆ دروستکە باشترین شتمان بۆ دروستکە کە چی کەس نەتوانێت تەسەڕوف بکاتە ناوی هەمووی بە کۆدات ئەمە ئەکرێت کە ئەمە ئیشی پرۆگرام سازەکانە و الحەمدولله ئیمڕۆ پرۆگرام سازێکی زۆر دەتوانێت ئەممان بۆ بکە بەڕێزان ئەگەر هاتو ئەمەمان کرد لە پرۆسەیەکە هەر داتایەکمان ویست بە معلومات وەریگرینەوە لێرەوەین ئەیکینە سەر کاغاز ینی خینە سەر شاشەکە ئەبێتە معلومات ڕەو راپۆرتی لەسەر ئەم داتانە وەرەگیرێ دوای ئەم لێرە نووسیمە چی زانیاریەکانی نێوە بە معلومات باشە زانیاری لەسەر چی بڕیارەکانی وازاکردن لەبەری ئێمە سیستم ئینفۆرمێشنە سیستم ئینفۆرمێشن مارکتینە ئەنجا یین ئێمە چەکەین کە معلوماتەکەمان لەبەردەستا بوو بەڕێزان یین چیەکەین ئەمە ئەخیر سلایدمە ئەمڕۆ یین چیەکەین بڕیار لەسەر 4P-ەکە ئەین یان چی یان 7P هەر کامیان باڵن بڕیاری لێبین بە پێی پرۆژەکەمان ئەو کاتە مارکتینەکەمان چی لێیە مارکتینگ دیسیژن یاواتە بڕیارەکانی بازاڕگەمان چی سەکسسفولی بەسەر کۆتوی توانیمانە ئێستا تێگەیشتن فەلسەفەی بابەتەکە چییە ئەنجاین دەستکاری پیەکانەکەین بەڕێزن ئەنجاین بەرهەمێنین کە بەدڵی خەڵک لەبەری داتامان لەبەرسەوە معلوماتمان لەبەردەستە کۆڵەکە گەورەکانمان هەیە و دیراستمان کردو ئەنجا مەسەر با لەسەر پیەکانە قسانەتان بۆ بکەم با بگەڕمەوە ئەخیر لەسەر پیەکانەمەتان بۆ بکەم باشە بەڕێزان سەیریکەن ئەگەر وەرنەوەم سلایدانە یین ئەنجاین بەرهەمێک دروست دەکەین بەپی ئەو داتە و زانیاری کۆمان کردێتەوە ئێمە ئەساسیاتمان هەیە فاوندیشنمان هەیە تەواو یین نرخدانین دووەم ناین دەستێکمان بکەیت لا چ جۆرە نرخێک دابنین نا ئەس ئەو کاتە ئەگەر یین لێ ئەکۆڵن نرخی چواردۆرەکەمان نرخی کۆمپانیەکانی تر نرخی بەرهەمەکانی تر چەنە ئەوان چۆن مامەڵاکەن دەخلی فەرد چەنە ئاستی ئابووری وڵات چەنە کە ئەمانە استراتیجەتێکن ئەبێ لە بیگرینە بەر بۆی نرخدابنین هەمووی ئەمانە هەمانە بە داتا و بە زانیاری ئەو کاتە ئەزانین چ جۆرە نرخێدانین ڕاستپێدانمان ئایا ڕیکلامەکە بە سۆشیال میدیا بیکەین بۆ گەیشتنە قەناعەتێک دوێنێ لە بازارکارەکە بە نمونەوەمان بە فیتەرەکان هێنایەوە ئەگەر بەرهەمەکەمان فیتەرەکان بێ گەیشتنە قەناعەتێک کە بە لەوحە لەناو خودی منطقە سەناعیەکەیە ئێمە بین کاری پرۆمۆشن و ڕیکلامەکەمان بکەین باشتر وەک لەوەی لە ڕوودا و بیکەینیان لە هێناوتەکان بۆ لەبەروی کابرای فیتەر لە بەیانی تاوە لەناو منطقە سەناعیەکە سەر هەڵەبرێت لەوحەکە بینێ بەس کە شەو هاتەوە تەلەڤیزۆنەکە نابینێ هیلاکە خەوێت داتامان لەبەردەستایە لە خۆمان و ئەمە ناکەین ئەگەر لە تەلەڤیزۆنەکە بیکەین ئەوە پارەکەمان بەهدەر چوو دابەشکردن بە هەمان شێوە
پرۆسەکە چۆن بیکەین بۆ خزمەت گوزاریەکان چ پلانێک لە پرۆسەکەمانە بەکاربێنین سەرکەوتوبی لەبەر خەڵکی ئێمە ئەوەیە ئەو تەنە مادیەکان فیزیکەڵەکان چ مادەیەک بەکاربێنین چ ئەلکترۆنێک بەکاربێنین بۆ نمونە بۆ ئەوەی وەکوتمان ئەو سنتەری جوانکارەکە بێ جوانکارێکی خۆی پێکە لێزەر بەکاربێنیان شتێکی تر گەیشتنەوە قەناعەتە کە خەڵکی مە حەزیان لە لێزەرە بۆ داتامان لە بەدەستە معلوم ئەوەی بۆ هێنین سەیری خەڵک بەڕێزان ئاوا ئێمە بڕیار لەسەر پیەکان ئەین کاری تەسویقی خۆمانەکەین بەڕاستی پارەشمان ناچێت و سەرکەوتو ئەبین من لە کۆتایی هیچی وام نەماوە پێشی پرسیارەکان دەست پێ بکەم پرسیار لە ئێوە وەربگرمەوە من 2 پرسیارم لە ئێوە هەیە بینوسنەوە ئەمە هۆمۆرکە بۆ بەیانی ئێوە وەڵام مێنەوە چارەکێ 20 دقەی یەکەمی دەرسەکەی بەیانیمان ئێمە چەند کەسێک وەرەگرین لەسەر ئەوەی وەڵامەکانیانمان هەوێ پرسیاری یەکەم ئەمەیە بەڕێزان سێریکی ئەو مخەتەتەم بۆ بکەن ئەو مخەتەتەی کە لە بەردەستمانەیە نووسراوە هەنگاوەکانی کردداری کڕینی بەرهەمێک کام قۆناغیان کام هەنگاویان دەربێنین کردداری کڕین پەچی ناکەوێت و هەر بەردەوام ئەبێت کام هەنگاویان دیراستم بۆ بکەن کام هەنگاویان بەڕێزان کام هەنگاویان دەرکەین لەم هەش هەنگاوی خوارەوە یەکەم بەرکەوتن بوو هەستکردن بە پێداویستی سێم پاڵنەر چوارەم کۆکردنی زانیاری شرۆڤەی زانیاری هەڵبژاردننی بەدیلەکەی کامی باشترە بڕیاردن لەسەر کڕین هەڵسەنگاندنی بڕیارەکەمان ئایا بەڕێزان واز لە هەڵسەنگاندنی بڕیار بێنن هەتاکو بڕیاردان لەسەر کڕینەڵم کام هەنگاو دەربێنین بەڕێزان کردداری کڕین ناوەستێت و هەر بەردەوام ئەبێت ئەمە پرسیاری یەکەم ئەمە بۆ هۆمۆرکە بەیانی ئەبێ جوابم بنەوە پرسیاری دووەم من ئەمە لە هەبم ئەمە داخەمەوە کامێرەکەی خۆمەکەمەوە پرسیاری یەکەمان زانی چیە بەڕێزان پرسیاری دووهەم ئێمە زۆر باسی بزنسەکەین بزنسی ئەلکترۆنیک کە بەیانی تەسویقی ئەلکترۆنیە خوێنین لەگەڵ نێتوەرک مارکتین و نمونەیەکیش لە نێتوەرک مارکتین باسەکەین لە هەرێمی کوردستان سەیریکە ئەبێ فریان سێشتە بکەوین پرسیارەکەم ئەوەیە بەیانی بۆ دەست پێکەین سەیری ئێستا پرسیارێکتان لایە پرسیاری دووەم جیاوازی چییە لە نێوان تەسویقی ئەلکترۆنی یعنی بازارگەری ئەلکترۆنی لەگەڵ بازرگانی ئەلکترۆنی یعنی تیجاری ئەلکترۆنی جیاوازی چییە لە نێوان بازارگەری ئەلکترۆنی لەگەڵ بازرگانی ئەلکترۆنی باشە هیوادارم ئەمڕۆژ کەڵکیشی باشتان وەرگرت بێ لەم خولە من بۆ ئەمڕۆ قسەیەکم نەماوە تەنها ئەوەنەی کە جوابی پرسیار و پرسیارەکانی بەڕێستانێمە لەگەڵ سەرنجەکانتانە مامۆستاگیان دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێت زۆر سپاس ئێستا من یەکەم بەشداربوو دەدەم بەڵێ بۆی ئیسفادە لە کاتەکە بکەین لە کاتی خۆیان تەواو بێ ئیشەکە من کاری حەز فەرموو بەس ئەگەر بتوانی بە خێرایی پرسیارەکان ئەگەر بکرێ یەک پرسیار بکەن و یەکسەر بووی وەڵامەکەی بینەوە چونکە پرسیارەکان زۆرە بە هەموو فریا بکەین زۆر سپاسانەکەم بە تایبەتی بۆ مامۆستا هەرمە ئەمریکان کۆرنەر وڵی داوای لێوە نەکەم بەس دوو پرسیارم هەیە بەس زۆر بە کورتی باشە کاگە ئەحمەدجان فەرموو یەکەمیان يعني تاسە لە کوردستان ئێمە قەرەبووم يعني زۆر گرنگی پێ نەدراوە لە مارکتینگ يعني لە مارکتینگا بۆ نمونە کاتێک کە تۆ هەڵێکی ئینتەرنێتە هەیە دوو ڕۆژ نابێت چۆن قەرەبوو بۆ خەڵکەکە ئەکەیتەوە بۆی يعني ئەیش بەشێکە لە مارکتینگ بۆی سەرنجی بەلای تۆیە بەلای خۆیان ڕاکێشی بۆی بێتەوە وەلات يعني دڵنیا بێت کە لەم بەرهەمەیە زیان ناکات بۆ قازانجەکات ئێستا بۆ لە دەرەوە کۆمپانیای تیلیڤەری ئەڵێ دوای 25 دقیقە ئەگەر درنکەوت خواردنەکەت بەبێ بەرامبەرە بێت یعنی تۆ سێریکە یعنی تەکید بە کە لەو کاتە تێپەڕ ناکە ئەگەر وا بێت بێ بەرامبەرە بێت خوا خەڵکەکە دڵنیا بێت ئەمە ئەچێتە بابی کواڵیتی بەرهەمەکەوە کواڵیتی بەڵێ پرسیاری دوم ئەوەیە ئێمە باسی ئەومان کرد تۆ کە بەرهەمێک لەناو خەڵکە ڕەواجی نەما یعنی خەڵک لی سارد بۆ شتێکی ناشرین بەرهەمەکە پیشاندا کە تۆ وتت وازی لێبێن و یعنی کە لە بەرچاو خەڵکە و پێویست ناکات تۆ کاتی خۆتی لێ سەرف بکەیت پرسیارەکەی من لەوەی ئەگەر هات و سیناریۆیەک دروستکرا پرۆپاگەندەیەک بۆ بەرهەمەکەی تۆ دروستکرا
بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئێستا گەرمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆمان دروست کرێت ئەتوانین داوا تۆمارکەین داوای یاساییان لەسەر تۆمارکە بەس ئەگەر بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بوو چۆن ئەتوانین یعنی لە ڕێگەی سوشیال میدیاوە بێیان لە ڕێگەی ئەلکترۆناتەوە بێیان لە ڕێی ئۆنلاینەوە بێ بەرهەمەکەمان هەڵبسێنینەوە چونکە لە وڵاتی خۆمانە زۆر باوەڕ بە پرۆپاگەنداکرێت دووبارە دەستخۆش زۆر چاکە پرسیاری دووەمە زۆر وازە بەس پرسیاری یەکەمە بەڵێ وتمانەگەر کۆمپانیا وتێگەر کۆمپانیایەک هیوادەم لەسەر خەت بمێنی تۆ لەگەڵمە وتێ کۆمپانیایەک ئەگەر بێت و بە قەرەبوو بکاتەوە مە بەس پرسیارەکەی تۆ لەویا لەکوێیە مەبەستم ئەوەی هەیە یعنی ئێستا لە وڵاتی ئێمەیە قەرەبوو هەیە بەزارێکی بەس زۆر کەم مەبەستمە ئەوش خاڵێکە لەگەڵ ئەوەی کە تۆ بزنسەکەت بەرەو پێش بەری بۆی لێ خەڵک لێرە پرسیارەکە وەڵامکی زۆر بەسێ بڵێ ئەچێتە بابی کواڵیتی ئیشەکەەوە وەزایدن خزمەتگوزاریەکی زیادەی ئەی بە خەڵک ئەم هەر کاتێکە ئەمە لە منی وەربگران لە براکچووکی وەربگرا هەر کرد لە هەر جێگەیەکە ئاستی خزمەتگوزاری و بەرز کردەوە واتە تۆ دەستێک کردووە بە بەرزکردنەوەی کواڵیتی بەرهەمەکەت و هەموو خزمەتگوزاریەکیش لە بەرامبەر پاری تێچێت باشە و ئەمە کارێکی باشە بەڵێ لەناو دنیای تەسویقا هەر زۆر شتێکی جوان ئەگەرەوە بێت مەوسوخترە بێ بەرهەمەکە بۆ من دلیڤەرێکی باس کرد یعنی هیچ کەسێک خواردنی ساردۆبوو ناخوا ئەمە بابەتەکەی کەواتە ئەمە گرنگی ئەوایە ئەم شەریکی زمانی ئەوواکە کەواتە بڵێ کەواتە کواڵیتێکی باش چونکە بەشێکی کواڵیتی با پێتان بەڕێزان تەنها بخودی بەرهەمەکە نییە ئەو بەرهەمەکەی خودی بەرهەمەکە نییە بەشێکی کواڵیتی و خزمەتگوزاریانەیە کە ئەماتێ ئاستی خزمەتگوزاری بەرزکەین و کواڵیتی بەرز بێتەوە بۆ بەڵێ بۆ ئەوەی دووهەمیش پرسیاری دووهەم ئاینە جان کاک ئەحمەد گوڵم یەک پرسیار بیکەن بۆی پرسیارەکانمان بیر نەچێتەوە کاک ئەحمەد ئیبراهیم بەڵێ پرسیاری دوم ئەوە بوو کە وتم ئەگەر تۆ تووشی پرۆپاگەندەیەک یان بەڵێ بیرم بەڵێ باشە جانەکەم دەست خۆش ڕاستیەکەی زانی چییە من لە مەسەلەی بزنسە خطورەتێکی پرۆپاگەندەم باس کرد یعنی لەو جێگانەیە کە حکومتیایە عشایرن زیاتر باڵێن لەسەر سیستمی خێڵ ئەڕۆین بەڕێوە بەڕاستی سیستمی پرۆپاگەندە بەقوتر تا ڕێکلام ئەمە حقیقەتێکە پێ دەڵم چونکە لە وڵاتانی لە ئەگەر کۆمەڵگەیکی ئەوروپی بە نمونە وەربگرین ئەوان شتی مەوسوقیانەوێ کە پرۆداکتێک دەرەچێ یا پرۆژەیەک یا شەریکێک بۆ نمونە نێتۆر مارکتینەکە ئەو شتی مەوسوقی ئەوێت شتی مەوسوقی لە تۆ ئەوێ پرۆپاگەندە ئەوەی ناوێ بڵە وتیان کاڵی وتیانە زەحمە نەبێت کەتەلۆکەکەیم پیشان بە زەحمە نەبێت بەڵگەکەیم پیشان بە بەڵام لە وڵاتی ئێمەنە وڵاتەکەمان بەڕاستی زیاتر ئەتوانم بڵم بەداخەوە ئەڵە وتیان کە ئەم وتیانە ئەچێتە بابی دیعایەوەی تر اینجا تۆ ئەبێ بەڕاستی بە دوعای ئەو بکەی دیعایەکە بەخراب لەسەر نەڕۆ وەکو خۆت لەسەر ڕۆی پشت دەشکێنێ ئەو بە سەراحەت پێ بڵێ هەندێک دیعایە هەیە شەرکی خستووە حەزەکەم ئەم معلومات بێلات و هەندێک دیعایەشێ نەخێر بەڵام تۆ بۆ ڕێگری کردن لەمە پرسیارەکە ئەمێ ئەتوانین ڕێگری لەمە بکەی بەچی بە دەیمومەت مانەوە بە شێوەیەکی ڕاستگۆیانە لە ئەنجامی اینجا حملەیەکی تەرویجی باشی بۆ خەیتە گەڕ حملەیەکی تەسویقی باشی بۆ خەیتە گەڕ کە ئەمەوانە ڕێگە ڕکلام لە ڕێگەی تیمەکانەوە لە ڕێگەی لەوحات و منشوراتەوە یەی وردە و دەشیەکەی ئەم شتە خراپە ئەڕەوێنیتەوە کە لە ناو خەڵکا دروست بووە بەڵام بەمەرجێک لە ڕێگەی دیعایەوە دروست بوویت چونکە لە ڕێگەی ڕکلامەوە شتێکی خراپ دروست بوو بێ هەرچەنە ئەمە حەدی یاسایی لەسرە کە ئەمە تۆزێک باش نییە ئەتوانی ئەمە چاکی بەڵام بەڕاستی پارێکی زۆر دەڕوات کاک ئەحمەد جوودێکی زۆر و کولفێکی زۆری هەیە هەتا چاکیەکەیت بەڵێ کەسێکتر پرسیارێکی تری هەبێت سپاس دەکەم بەڕێزم دەستەکانت خۆش مامسەگیان سپاس دەکەم جانە دوێنێش من پرسیارمە بوو بەس کات نەما دەرفەت نەما پرسیارەکەم کەم جا دەبێت تۆزێک مەراحەتم بکەن دوو دەقەیەک لە کاتت دەگرم وەڵام من لە خزمەتام ئەگەر پرسیار بێ باشترە بەڵێ پرسیاری یەکەمم سەبارەت بەوەیە بڵین داتاکان لێکۆڵینەوە یان ڕیسیرس ناو بازاردا ئێستا بۆ ئێستا لەوانەیە ئێمە لە 80 کەس دەبین بەشداری 10 کەسمان هەبێت دوکاندار بێت تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی تۆ ڕیسیرچکەی بڵین لەسەر کڕیارەکان تا کاریگەری هەیە لەسەر ئەو کەسە بڵین بزنسە بچووکەکان لە ناو بازاردا یان ئەو ڕیسیرس کۆکردنەوەی داتا تایبەت من باسم کرد کاک ڕامان باسی ئەمەم کرد
وتم ئەتوانی ئەوەی بزنسێکی بچووکیان هەیە یا دوکانێکیانێ فڕەزن بەڵێ وەرگرتنی داتا لە چونکە تۆ دوجار ئیش بۆ خەڵگەکەی وتم بازاری مشتریە تۆ ئەبێ بە ئەگەرەوێ بزنس بکەیت و بەڕاستی ببیتە ینی ڕاسمالێک بۆ خۆ دروستکەی باڵێ ئەبێ پێ بە پێ لەگەڵ کڕارەکان تا بڕۆیت ئەوان چیان پێویستە حەزی ئەوان ئارەزوی ئەوان چێ بۆ شتەکان بەڵام مامۆستا من مەبەستم زیاتر لەوەیە بڵین تێچووی زیاتر نابێت و کاتی زیاتر ناوێت بۆی تۆ تا ڕیسێرچێک بەنجام دەگێنی لەوانەیە کاتێکی زۆر لێبەری لەوانەیە تێچووکی زۆری بێ ئەگەر چەندان دوکانی کەس بۆ بزنسکی هەیە ببێ ریسێرچکە تۆ دوکانێک ئەگەر دوکانێکە هیچ پێویست ناکە ڕیسێرچێک بۆ شکڵە زانستیە بکەی کە من ئێستا باس کرد مەپاری زۆری تێچێت وەکوتم دەفتەرێکی بچووک دانێ بەسە هەر بە پرسیاری وەڵامێک هەر چیەکە بیدوێنە مشتەرەکانە بدوێنە بە پرسیار و وەڵامێک یەک پێشنیارێکی بەسیتی ئەو زۆرە بۆی تۆ تەحولی پێ بکەی من نمونەیەکم هەیە دوێنێ باسم کرد نازەما گەولە بیانە نمونەیەکی زیندوو لە شاری سلێمانی لێرە لەبەر دەستایە کە لەسەر ئەو ئەساسە بزنسەکەی زۆر تەحول پێ کردووە کە پرۆداکتێک گەهێنێتە کایەوە لەسەر پێشنیاری یەکێک لە فرۆشە کڕیارەکانی کە بەقەدەر هەموو بەرهەمەکانی تری خێری هەیە ئەی مامۆستا سەبارەت بە پرسیارێکش زانیە نازانم تا چەند بڵین لە باس کردیان نا باز دەمەوێت زانیاریم بەردەست بێ بۆ ئەوەی ئێستا باس دەوەی دەکرێت بزنسێکی تازە بڵین دێتە ناو کوردستان ئی کۆمێرس نازانم تا چەند لە کوردستان پەسەندە بەڵام دەڵێن بزنسێکی سەر بەخۆیە و یعنی چۆن نێتوەرک مارکێتینگە ئەوش داگیرکردنی خزمەتگوزاریە بۆ خەڵکو لە ڕێ ئۆنلاینەوە تۆزە وازح نییە پرسیارەکە و کاک لێ من ئەی بڕێ سەڵتەکە و بەڵام من هەرەوە باسی ضرورەتی ئی مارکتینە بۆ کەم بەڕاستی لەگەڵ بەیانی باسیەکەین لەگەڵ نێتوەرک مارکتین کە ئیمڕۆ دووشتی زۆر زەرورن دوو جۆر مارکتینی زەرورن کە پێویستە ئێمە ڕوبەڕویان ببینەوە هاوشانی وڵاتانی دنیا چونکە وانێ بەجێ ئەمێنین ئەمە حقیقەتێکە کاروانەکە بەجێمانێڵێ کاکە ڕامان ئەگەر بە ڕێزێکی تر پرسیارێکی هەبێ سپاسی یەکەم دەستان خۆش بێ مامۆستا سپاس بۆ بەڕێوەبەران و ئیدارەی کۆرسەکە مامۆستا پەیوەند زۆرشماندوو نەبی زۆر سپاس زۆر سپاس چەند جارێک ئاماژەت بەوەدا کە وێنەی سلایدەکان بگرین لە لای خۆمان بنووسین من لەبەرەوەی نێتوەرک مارکێتەرم و لە یەکێک لە کۆمپانیەکەی نێتوەرک مارکێتین کارەکەم تیمێکم هەیە ناڵێم گەورەیە بەڵام مام ناوەندیە ینی من مۆڵەتم هەیە سلایدەکەی بەڕێستان بەکاربێنم لەگەڵ شەرحکردنی ناوەڕۆکی سلایدەکە بەپێی ئەو تایتڵانی کە خۆم نووسیومە مۆڵەتی ئەوەم هەیە بەپێی تایتڵ خۆت نووسیوتە مەبەستم ئەوەی کە لە تۆ وەرم گرتووە نووسیومە و ئیتر طبعا من ئەوەی کە لە ئێستا گوێم لە تۆ ئەبێ من هەموو قسەکانت نانووسمە چون من بە نەخشەی زێنی گوێ لە تۆوەگرم تەنها شتە گرنگەکان تەنووسم لە ناو قسەکان تا تۆ ئامرازت بەکارێنەوە منیش ئەتوانم ئامرازەکە بەکاربێنم هەندێک کە لە مێشکما هەیە بەکاری بێنە و حڕ بەوە ئەزیزم بێگومان من بابەتەکە پەیوەستەکەمە بەڕێستانەوە و ئاڵێم ئەم بابەتە هی بەڕێز مامۆستا پەیوەندە و لە کۆرسێکا لێم وەرگرتەوە بەڵام لەبەرەوەی ژمارەی بەشداربووان دیاری کراو بوو هەمووان نەیانتوانی بەشدار بن ئەگەرنا هەموو تیمەکە بەشدار بووە ئینشەڵا دەورەی ترمانە بێ کاک شێخ ڕەزا بەرزنجی دەوراتی ترمان ئەبێ ڕۆکە ئەتوانن هەموو ئەو بەڕێزانی کە نەیانتوانی و من ئەزانم تەلەفۆنیش بۆ خۆم زۆرە بەس چی بکەمەخوا هەر ئەوەنە لە دەسەڵاتمانە بوو هەرچەنە من تەنها وانە بێژێکم بەڵام ئیدارەی ئەمریکان کۆرنەر هەر ئەو نەیتوانی وەرگێ بۆ دەوراتی تر ئەمان بە بەردەوامی خولمانەوە بە دڵنیاییەوە دەستان خۆش بێ زۆر سپاس سپاس جناب بەڵێ گەر بەڕێزێکی تر بەڕێز هەڵات ئەم کاتە بە مامۆستاکان دەستخۆشی دەورەکە و لێەکەم زۆر سوودمان لێبینی من تەنها یەک پرسیارم هەیە مامۆستا من لە شەریکەیەک مەندووبم شەریکێکی دەرمان لەو شەریکی دەرمانە مەندووبم ئێمە دەرمانێک دروستەکەین کە چەندها شەریکی کەس دروستی ئەکەن ینی هەمان دەرمانە هەمان ستراکچەر و هەمان شتی هەیە پێکاتی هەیە بەڵام ئەم لێرە شەریکەیەک و ینی ئەم شەریکێک دروستەکە
ئەمی کە شەریکیەکەی سعرەکانی بەپی شەریکەکان ئەگۆڕە ئەوەی شەریکەکەی ئێمە ئەچێت بە سعرێکی لە شەریکەکانی کە گرانترە یعنی بۆ نمونە 550,000 تقریبا دەرمانەکە لە شەریکەکانی کە گرانترە یعنی ئێوە هەرزانترە یان گرانترە ئەوەی ئێمە گرانترە هەر هەمان دەرمانیش ینی من خۆم کە لەو شەریکەژی شەکەم دەرمانەکانی کەش کە هەرزانترە هەر هەمان دەرمان و هەمان ئیشەکە و هەمان پێک هاتە ئەکات بەڵام دیڵ ئەچن لەگەڵ ئەو دکتۆرەکانە ڕێ ئەکەون دیڵ ئەکەن یعنی بۆ نمونە لەگەڵ دکتۆر و سەیدەلەکانە ڕێ ئەکەون دیڵەکەن ئایا من ئەمەیە بزانم لە ڕووی ئەخلاقیاتی بزنسەوە ئەم شتە چۆنە بۆ نمونە ئەوانە چۆن دیڵەکەن لەگەڵ دکتۆرێکە ڕێ ئەکەوێت ئەڵێ ئەم دەرمانی من ئەمەی شەریکەکەی من بفرۆشە بۆنە تۆ 100 پاکەتە فرۆشت من 25 پاکەتی هەدێت ئێمە یان بۆنە لە 125 ئێمە ئایا ئەمە ڕووی ئەخلاقی بزنسەوە چۆنە حەزم کردنها ئەوە نەبزانم حاڵەتێکمان هەیە لێرە دوو حاڵەتێ بێ ئەبێ ڕەچاویکەین ئەگەر هاتوو ئەو دکتۆرە ئیستینادی کردە سەر باشترین کواڵەتی دەرمان من بەڕاستیەوە پێڵم باشترین کواڵەتیان بۆ نەخۆش کامی باشە چونکە ئەخلاقیاتی ئیشی جارە دکتۆری پێش هەموو شتێک چاکردنەوەی نەخۆشە بەڕاستی ئەبێ لەسەرمە هیچ کاتێکی نەبێت سازش نەکات لەسەر ئەم بابەت ئەگەر هاتوو باشترین ینی هەڵبژارد ئەوە ئازادە و دکتۆرە ئەبێ باشترین هەڵبژێرێ بەڕاستی وەکو دی و ئەخلاقیەکەی نا ئەمە کارێکی کارێکی ناڕەوایی تیانە بەڕاستی بەڕای من وەکو بزنس بەڵام ئەگەر هاتوو شەریکەیەکی تر کواڵیتی دەرمانەکەی خراپ یعنی با بڵێن بەقەت ئەوانی تر باش نەبوو بەڵام هاتن دیڵەشیان لەگەڵا کرد یعنی مەسلحەتێکی تریان نایە لە ئەوەی ئێوە زیاتر دەرمانەکە خراپ کەواتە جارە پێش هەموو شتێک دکتۆرەکە طبعاً تۆزێک باش نییە ناوی دکتۆر شت بە شخصانە ناکەین بەڵام ئەگەر هاتوو کاتە دکتۆرەکە نەیتوانی و پێ بەپێی ئەخلاقەتی بزنس بڕوە چونکە مەرجی ئەو چاکبوونەوەیە ئەو دەرمانێک بە خەڵک چونکە نەزانم ئەمە چۆنێنن ڕووکردنەوەکەی تۆ بابن بۆ تەواوکەم کە هێنن بۆ دکتۆرەکان شەریکاتە مندووەکانیان پێیان ئەڵێن کاکە زەحمە نەبێ هەر نەخۆشیەکە و ئەم دەرمانی ئێمەی بۆ بنووسە ئەم مارکەی ئێمەی بۆ بنووسە تا چەند زیاتر مارکەی بۆ بنووسی ئێمە زیاتر دێنێ ئەگەر هاتوو مارکەی هێنن وەکو پێم وتی کواڵیتەکەی باش نەبوو بۆ نەخۆشەکان بەڕاستی لەبەر خاتووی ئیسفادی خۆی وای کرد لەبەر دیڵێکی باشی خراوەتە بەردەست ئەمە کارێکی ئەخلاقی نییە بە هیچ شێوەیەک بەڵام ئەگەر هاتوو چونکە بەڕێزان مارکێتین یعنی زۆر طبیعیە واریدە تۆ بیکەی بەس ئەگەر هات دەرمانێک هاتە بەردەستی کواڵیتی دەرمانەکە باش بوو ئاساییە ئەو دەرمانە بەکاربێنێ چونکە بەڕاستی ئەگەر ئەم دکتۆرەش نەیفرۆشێ ڕەنگە خۆی نەخۆشی بێتە بەردەستی ڕەچەتەکەی بۆ بکا بڵێ لەو جۆرە دەرمانە بەکاربێنێ تێگەی چۆنە ئەوە ئەکەوێتە سەر کواڵیتی دەرمانەکە بەڕاستی و نرخیش لەویا مهمە نرخیش چونکە بەڕاستی ناکرێت نرخی دەرمانێک زۆرتریش بێ دکتۆرەکە ئەوە بنووسێت ئەماش جارێکتر ئەخلاقیاتێکی بزنسیتیان نییە چونکە بەڕاستی نەخۆش خۆی ئیمڕۆ لە هەموو کاتێکان نەخۆش پێسی بەپارێ لە هەر چینێک لە تەباقەکانی کۆمەڵگایە بێت تۆ بێت چی بکەیت دکتۆرەوەی ئاسانترین شێوەی چارەسەر باشترین و هەرزانتر ئەمە ئەخلاقیاتی بزنسی دکتۆریە ئەگەر پێم پێ بڕۆ نازانم پرسیارەکە و جوابەکە وازەح بوو بۆ تۆیان بەڵام وەکو ئەوەی کە بۆ نمونەیەیان مندوو بێ بۆ لای دەرمانی بوێنێ ئەمە ئەوە بەکاربێنێ وەکو تەسویقەکە ئەمە واریدە ئەمە ئەکرێ بەڵام کەوتۆ سەر کام کواڵیتی دەرمانیان باشە دکتۆرەکە بێ کلیک لەسەر ئەوەیان بکە ئەبێ بۆ ئەو مندووبیان ڕازی بێ کە باشترین دەرمانی بێ لە دەرەوەی دیاڵەکە بەڕاستی خاتو سوزان فەرموو ئەو کاتتان باش دووبارە سپاسانەکەم کە منتان داخل کرد وەکو دوێنێش پرسیارێکی زۆر گرنگم هەبوو بۆ نمونە ئایا لە کۆمەڵگەی ئێمە ئەعلانات یاخود با بڵێن ئایا سنووردارە یاخود نا بۆ نمونە مەسەڵەن من شتێک بەرهەمێکم هێنا بەرامبەرەکەم هەمان شتی هەیە ئەتوانم لە دعایەکەی خۆم لە ئەعلاناتەکەی خۆم گاڵتە بە بەرهەمەکەی ئەو بکەم ئایا ئەمە قانونیە سنووردارە یاخود نا دووەم بێ لە ئەوەی بەرامبەرم گاڵتە بەرامبەرم بکەم ئەو ئەعلاناتانەی کە ئێستا ئیبینن لە تەلڤیزیۆن یعنی بەعزەیەکی
هەیە زۆر ناشرینە کۆمەلگاکەمان زۆر بە ناشرینی دەرەکەوێت بەو ئەعلاناتانە بۆ نمونە دەنگی خۆیان نەوعێکەکەن بەس بۆی سەرنجی خەڵک ڕاکێشن یاخود تەسەڕفاتێکی ناشرینەکەن بەس بۆی سەرنجی خەڵک ڕاکێشن بۆ ئەو بەرهەمە بۆ نمونە من دانیشتومە لەگەڵ هاوڕێکانی با بڵێن هین کوردستانین هین دەرەوەی وڵاتن کە بە منیان وتوەرە بۆمان تەرجمەیکە و قسەی ئەنتیکە و حەلەق و بەلاقەکەن لە ئەعلاناتەکەی ئەوە ناشرین نییە بۆ کۆمەلگاکەمان ئایا ئەوە چی سنوورداریکە ئەو نەوە ئەعلاناتە ناشرینەی کە تەئسیر لە کۆمەلگاکەمانەکە وایە لەوانەیە سەرنجی خەڵک ڕاکێشێ بۆ کڕینی ئەو بەرهەمانە بەڵام زۆر ناشرینە بۆ کۆمەلگاکەمان ئیتر زۆر مەمنونە بم ئەگەرەوانە بۆمان ڕوونکەنەوە و پێم وابێ پرسیارەکەی ترشم ئەو بوو مەبەستت لە داتاکان یعنی بەیاناتەکان و لە معلوماتەکان مەبەستت لە ئینفۆرمێشنەکان پێم وابێ مەبەستت ئەوانە بوو ئیتر زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئەو چەند دقەی کە داتان بەڵێ سپاس طبعا لە ڕاستیە شکاندنی بەرهەمی بەرامبەر نەخێر کارێکی نەکردێ و نابێ بکرێت نابێ ئێمە بین بەرهەمی هەر بەرهەمیشتر هەیە هەر کۆمپانیایکی تر هەیە پەیوەندی بە دۆست و بە ناسیایی و بە خزم و بێگانەوە نییە نابێت تۆ لە ڕێکلامە بەرهەمی بەکایتە پشکێنیت ئەمە یەک بە ئاشکرا چونکە حەزەکەم شتێکی پێ بڵم ئەگەر هاتوویمە بەرهەمێک ماشان حەدی یاسایی لەسەرە ئەو شەریکەی کە بەرهەمەکەی شکێنراوە لەلایەن شەریکێکی تر ئەتوانێت بچێت داوای لەسەر قەیدکە کە ئەمەیتی یاسایەک لایە کاتۆ لەوێ و باشیش نییە باش نییە مارکەتین لەو ئەساسیان بکرێت اینجا چ مارکەتینەکە لەسەر تەتیڤی بێ چ تیمەکانی فرۆشتن بێت کە چ مەندووبێک یا مەندووبێک کە ئەڕوا با بڵێن ئەچێڵە بەرهەمی شەریکەی فڵانشت بەکارمێنن ناوەکەش هێڵن نابێت باشە ئەمانە خراپە تۆزێ بەڕاستی لە دەرەوەی ئەخلاقیاتی بزنس خاتو سۆزان ئەمە ئەو بۆ ئەوەی تریش بەڕاستی کە کتوی ڕێکلامێک دروست دەکەی با من سەرتا ئەم وەڵامە بەمەوە چونکە ڕێکلام کە دروست دەکەی ستافێکی کامل دروستیەکە ئەبێ بواری زمانەوانی تیابێت بواری زمانەوانی تیابێت ئەبێ خەڵکی تیابێ شارەزای بواری دەرونی کۆمەلگاکەی خۆی بێت شارەزای مێژووی کۆمەلگاکەی خۆی بێت ئەبێ لە دەرەوەی ئیهانەکردن بێ ئیسیهانەکردن بێ بەمانە لە دەرەوەی ئەمە بوو ڕێکلامەکە ئۆکەی لە دەرەوەی ئەمە نەبوو نەخێت جارێکی تر حەدی یاسایی لەسەرامە بەڵام بەداخەوە لە ساڵی 2019 پەرلەمانی هەرێمی کوردستان یاسای حەزەکەم هەر بۆکو زانیاریەک ئەمەتان لابێ یاساکانی من دیراسەتی ئەم یاساکانم زۆر کرد من ڕقم زۆر لێ هەبوو یاسای پەرپێدانی بواری ڕێکلام و ئەمانەی هەموو یاساخ کردەوە تەنها ئەڵێ چی سەیریکەن شتێکە زۆر مەتاتیە زۆر مەتات یعنی ئەتوانی بە هەموو لایەکە بیکشێنی ئەڵێ ئەو شتانە ڕێگە پێدراو نین کە کۆمەڵگە پێی خۆش نەبێت کە کۆمەڵگە لەلایەن کۆمەڵگە و ڕێگە پێدراو نەبێت و ئەمانە هەر شەریکێک بیکە تووشی یاسای سزای قانونی دەبن و نازانم چی من پرسیارێکتر لەوانەکەم بەڕاستی پرسیارێکتر لەوانەکە ئەی ئەو زانیاریانەی بە هەڵە لە ناو ڕێکلامێکە ئەدرێ بەگوێی خەڵکە کە فعلا خەڵک ڕاپێچەکە بەرەوکڕینی شتەکە دوایی کە شتەکە ئەکرێوانیە ئەی چێ بێدا قەیدکا لەسەر ئەبێ لیژنەی بەدواداچوون هەبێ بەڕاستی بۆ ئەم شتانە بڵێ وەرە کاکە و ڕێکلامی تۆ کردوتە زانیاریەکانی هەمووی خەڵەتە داتاکان هەیە بە خەڵک وانیە یعنی بەمانەی کریمە ئەڵێ کاکە ئەڵێ ئەم ڕۆنی زەیتەمان بە هەروە دابنی ناوی شەریکات نابین ئەڵێ ئەم ڕۆنی زەیتەمان لە ڕۆنی گڵۆبەڕۆژی خۆماڵی من پرسیار لێوە کە مەگەر بە گڵۆبەڕۆژە دروستی کەی چەند کیلۆ گڵۆبەڕۆژە دەبێت ڕۆنی تیاوێ بەڕێزە دەبێت ڕۆن بە 1000 دینارە و هینێکمان لا داتایە نزیکی 7 کیلۆ ئەڵێ یان 4 کیلۆنی و بۆ سەرەوە ئەڵێ ئەو هینە ئايات ئەی مەصروفاتی کارگا ئەی مەصروف کولفەی تەشغیلی کولفەی متغیری ثابت و متغیر ثابتەکان و کولەفە باڵێن گۆڕاوەکان و جێگرەکان و ئەی ئەمە یعنی بەس تەنها پاری گڵۆبەڕۆژەکەش ناتوانیت بە 1000 پارینەکە دەرکەیتەوە ئەواتە ئەمە فەیکە ئێ باشە لیژنێک بۆ ناچێت بەدە ئەنی سێری کاکە ئەم ڕێسی بەڕاستی ئەمانە هەمووی هینی لە هەرێمی کوردستان ئەم شتانە زۆرە زۆر جارە بینیم بەڕاستی ئیسیهانە کراوە بە شەریکاتی تر کەس دێنە پرسیۆتەوە بۆڵامی پرسیارەکانە بەڕێزان بە هەموو شێ ئەوانی کە باسم کرد ئەمانە حەدی یاسایی لەسەر ئەگەر پێ بە پێی خۆی نەکرێت تۆن بیاخود لە بەردەمی وڵاتانی دەرەوە بۆ نەگەر وازە تەرجەمەکەش بێنی هەندێک حرەکاتی ناشنیدوانێن لەسەر ئاستی کۆمەڵگە بکەوێت لە ئەبێ لیژنەیەکمانە لە وەزارەتی ڕۆشنبیری بەدوادەچوون بۆم خاڵە بکە ئەبێ و شەریکێ بدرێ بە دادگا
يعني چی تۆ برنجە بەم نەفرۆشی هەمووی فەیکاڵی نە ئەمە هەمووی صناعیە کە چێڵی ئەمە برنجی سوزان خەڵتوکەوی ڕواندن و نازان ئەمە بەڕاستی ئەبێ بێ بەزی ترم هەمان قسانانی بۆ چێ بکەین یعنی چی ئەم یاسایە دەستکاری بکە من پێ دەڵم یاسای چەند تەنها ئەوە ناڵێ ئەڵێ شتانە ڕێگە پێدراون یەکە کۆمەڵگە ڕێگەی لێگرتووە کۆمەڵگە ڕێگەی پێنیان یا کۆمەڵگە پێی بەرد ئەومەتیە من ئەتوانم دەیان شت لەناو جێگاکەمەوە ئەژڕات بۆ لە بری ڕەنگە شەریکەکان زۆری خۆیان بێ بۆیە و ئەمە قسەی تری لە پشتەوە ئەمە قسانە لێرە بابەتەکە نەگۆڕین بواری سیاسی هیوادارم ئەمە بەدوڵ بێ جوابەکە بەڵێ ئەگەر کەسی نیوە ڕەمزی دەم بۆش مامۆستا جانەکەمی مامۆستا دییم زۆر هەوڵدا پشکدار بم بەو خۆلە وەڵڵا ناتوانم داشدار ببم کە هەراب چۆ از بینی ساعت داخل بیم پشتینگی که هرب چندی اساتم از داخل ندیم داخل لبوری نت کم از زاخو بشک داره ما بوراوی والله مسئله او کاکین کاکنو او لیمیتی ساعتی بەشداری کردن لەلای بەڕاستی ئەمریکان کۆرنەر من سەرمە بابەتەکە تەرحەکە دەست خۆشی لات کە مامۆستا سپاس گیانەکە ئەس زاخو پشک دارم من نابیتی مامۆستا ئەو هەردوو پرسیارە تانوکە کردین والله من نەگەشتم بەمێسم دێشوان بۆم پرسیارە بێژێ بە چی نەگەشتم جانەکەم کاکە ئەو پرسیارە نوکە تا گوتین تا گوت جیاوازی بزنس ئەلکترۆنی و جیاوازی بزنس بۆدرکۆنی بی ئەوە هۆمۆرکێکە بۆ ماڵەوە جیاوازی چیە لە بازارگەری ئەلکترۆنی و لەگەڵ بازرگانی ئەلکترۆنی بازارگەری ئەلکترۆنی و جیاوازی بەڵێ واتە چی ڕەنگە تۆ عەرەبیەکە و باش بێ تەسویقی ئەلکترۆنی فەرق بینە تەسویق ئەلکترۆنیەوە چی و تیجارەت الئلکترۆنی فرق بینە ئەلکترۆنی بەلێ مامۆستا و پرسیارایی کە مامۆستا پرسیارایی کە بەس داشە بوومە دووبارەیەکی ئەگەدا مەمنوون بین بەڵێ کاک نیوار بەلێ مامۆستا کاک نیوار جەنجۆر پرسیارایی کە بەس پرسیارایی کە مامۆستا بەسشی قوربان عەفوونکە پرسیاری یەکەم پرسیاری یەکەم ئەزیزم باسی ئەوم کرد مدیت ئەو جادوەلە مدیت مخەتەتێکم پیشان نا دەست خۆش مامۆستا ئەڵێم چی ئەڵێم کام قۆناغیان یان کام هەنگاوە دەربێنی کردداری کڕین ناوەستێ واتە هەر بەردەوامە بێت عملی شیراء بەردەوامە بێت کامیان دەربێنی کام قۆناغیان کام قۆناغ دەربێنی کردداری کڕین ناڕاوەستێت بەڵێ بالضبط دەست خۆش مامۆستا زۆر مەمنونم جانەکەمی سپاس بۆ بەشداری سەدەی مامۆستا سەرچاوە بەڕێزێکی تر ئەگەر پرسیارێکی هەبێت فەرموو کاک جەلیل کاک جەلیل فەرموو کاک جەلیل ئەستازیان سڵاوتان لێبێتم کاتان باشتر بۆ جەنابتان سپاس بۆ تۆش زۆر دەستخۆشیم هەیە بەڕاستی وێبینارێکی زۆر بەسوود بوو سپاس دەکەم جانە خاڵایی من پرسیارێک و پێشنیارێکم هەیە پرسیاری یەکەم ئەوەیە کە چۆن ئێمە ئەتیجای خەڵک بگۆڕین کاتێک خەڵک ئەتیجایەکی خراپی هەیە بەرامبەر ئەو بزنسەی کە ئێمەیەکەین من خۆم کەسێکم لە کۆمپانیایەکی مارکێتینگ کار دەکەم کاتێک دەچیتە لای خەڵکێکە پرێزنتیان بکەی پێشووتر ئەتیجایەکی خراپی بەرامبەر ئەو بزنسەی کە تۆ کاریگاکەی لە بەرامبەر نێتۆر مارکێتینگ دروست بووە بۆ لەلایەن کۆمپانیایەکی ترەوە بە جۆرێک غەدری دەکراوە پارەکەی خوراوە بەڵام ئێستا کە تۆتی باسی ئەم بزنسەی بۆ ئەەکەی ئەو ئتیجاه خراپە لە مێشکیا ماوە وەکو چۆن کەسێ بۆ تۆ بیناوە تۆتی باسی ئیسلامی بۆ دەکەی قورسە لە هەمان کاتە لە نێتۆر مارکێتینگیشە ئێمە کە دەچین پرێزنت دەکەین ئەو کەسانە پێشووتر بانگراودێکی خراوێن لە مێشکا دروست بووە سەبارەت بە مارکێتینگ چۆن ئەو ئتیجاه ببەمەوە ئێستا بە پێشی پێشنیارەکە بکەیت کاکە جەلیل گیان ئەم حاڵەتە بەڕاستی منیش هەستم پێ کردووە
من پێم وتن ئەگەر دیقەت بن لە دەرسەکە وتم نێتۆر مارکتینە بووە لە کۆمەلگەی فراوانتر بووە بەڵام ئەگاتۆ سەر ئاسی سەقافی خەڵک بەڵام ئێمە ئەبێدا بینە ئاسی سەقافی خەڵک ئێمە ئەبێدا دابەزین نییە لەوانەیە سەقافیان لێمە بەرزتر بێ خەڵکە نابێم وا قسە بکەین بەس ئێمە ببینە ئاستی ئەوان جا ئێمە نزمترین یان بینە سەرەوە وەکو پرۆژەکەمان یا ئێمە بەرزترین بینە خوارم ئەمە ئەو هەچی ئەوی تیجاه هەڵانەیە کە پێشتر وەریان گرتووە تۆ ئەبێ بەچی بۆی بسەلمێنی بەڕێزان بە عەقڵی مەنطیق بۆی بسەلمێنی کاکە بزنسکردن مەنطیقە ئەزانم بۆچی ئەوانمان لات من دەردەکانیان نەزانم دەردەکانیان بەڵێنی گەوریان پێدراوە باشە لە دنیایەکی خەیاڵەوە کاکە بزنس خەیاڵ نییە بزنس تەعاملکردنە لەگەڵ مەنطیقا لەگەڵ ڕقەمە لەگەڵ ڕۆبحا کەسێک لەگەڵ قازانجە تۆ ئەبێ بەمە سەرنجی ئەو خەڵکە ڕاشێشن کە نێتۆر مارکتین بەڕاستی ریسکی کەمە کەمتر لە یەکێکە لەو بزنسانی کە ئەسڵەن ریسکی هەر زۆر کەمە نێتۆر مارکتین بەڕاستی جا ئەمە قسەی لەسەر بەیانی باشتر قسە لەسەرم بابەتاکەم دڵنیا دەکەم بەیانی وەڵامەکە دەزەکەوێتەوە و ئێستا ئەم هەر وەڵامێک بێ بە لە چەندێڕەکە بوو بەڕێستە فەرموو پێشنیارەکە بکە وڵی مامۆستا بوو برە نازانم لە لیستەکانەمە ئەگەر دەست بەرز کاتەوانە بۆی کە وەری بگرمانە بەداخەوە قەینە ئەوان بەڕێزی ترۆرگین کاکچەلا سلااوتان دەوێت سلااو کاکچالاک وەڵام من پێشنیارێک و پرسیارێکیشم هەیە پێشنیارەکەم بۆ کاتی دەورەکەیە هەز ناکەم بچێتە شەو من نازم دوێنێ ببورن درەنگ هاتمە ناو زوومەکەەوە ئەگاداری ئەو بابەتە نەبووم کاتەکەی ئایا ئەتوانین بیگۆڕین و بۆ سوێنی ئایا ڕۆژی جومعەیە کرێت کۆرسەکەمان بەردەوام بێت یاخود دەخرێتەوە ڕۆژی شەمە ئەمە و پێشنیارێک ئەمەوازم کاکەوە بێ لەوێت جوابام بداتەوە بۆ پرسیارەکەشم ئوستاز لەسەر زەمان زۆر قسە ئەکرێت من نەزانم لە دنیای بازرگانیە شتێک ڕەنگە نەبێ بە ناوی زەمان و لە دنیادا بوونی هەبێت ئایا چۆن ئەکرێت کاتێک کەسێک داوای زەمانمان لێکات ئێمە چۆن بتوانین ئەوەی تێبگەێنین زەمان خۆتە زانی بۆ نمونە کاتێک موبایلێک وەربگرین بە نمونە ئەچی دەڵێ موبایلە زەمانی هەیە هیچ کاتێک نەبووە بچیت موبایلێکی ترت بنەوانێ بەڵکو ڕەنگە چاکردنت بۆکەن من ناوی زەمان پرسیارە لە تۆکەم کاکە حەزەکەم بە ڕوبەڕوو باشە ڕوبەڕوو حلێم بابەتاکەین هیوادارم تەمەنی نوح بێ باشە ڕاحی قوربان بەڵام زەمان چی من و تۆ ئێستا چینە دەرەوە نابینە بالضبط هیچ لە بازرگانیە زەمان نییە بەڵام خەڵکی مام عەقڵەت لە کۆ هاتۆ ئوستاز باشە من پرسیارێکەکەم تۆ توانی وەڵامی و خەڵکانە بیتەوە بەڕێزان بەم جۆرە لە بزنسا زەمان نییە بانقی وا فەشەلی هێنا و تەدەهوری کردووە یعنی یعلانی فەشەلی خۆی کردووە بەس ڕاستمالەکەی ملیارات دۆلار بووە نەک ڕاست بەدڵنیایەوە ئەی بۆ وای کرد زەمان کەواتە من زەمانی بەس سیقە هەیە لە بزنسە متمانە هەیە بەڕێزە باشەکەوت ئێمە چۆن بتوانین بچین ناو خەڵکەوە چۆن بەرهەمەکەمان سەیریکە چۆن واتکەین ناو خەڵکەوە بتوانین ینی ئەو پرسیاری لە مێشکانەمێنێتەوە باسی زەمان بکات زۆرترین نقطەی قووەتی بەرهەمەکەی خۆ چییە ئەو پیشان بە زۆرترین قووەتێک کە ئەدبا بەرەو سیقەی بەرهەمەکەت دۆکیومنتەکان بۆ منە کە من یەم بزنسێکە کە مێستا لەگەڵ بۆ شەریکێکە بزنسکەم منیم چیەکەم ناڵم زەمان چێت خواما زەرەکەین یا قازانجەکەین ئەوە منم زەرری پێهێنم یا قازانجی پێێنم بەڕاستی و قسەیەکەم بەڵام یەم پێی ئەڵم تخوا زەحمە نەبێ بۆ ئەوەی سیقە هەبێ لە بزنسەکەیە مستەمسەکاتەکان بێنە با عەقدوشتەکە مۆرکین یاسایی بێ سێگە سیقە هەیە لە بزنسا سیقە هەیە بەڵام زەمان نازانم بۆ ژیانی ئینسان زەمانە جا بزنس چێکاک ئەم کولتورە ئوستاز چۆن ئەمە بوو بە کولتور لە ناو کووردا کاتێککە ئیشەکەی ئەمە لە چوە سەرچاوی گرتەوە من لە بازرگانی ئیکۆمرسا بەڕاستی 3-4 ساڵی ڕابردووە من ئیشم کردو بەردەوامم کاتێک لەگەڵ مشتریەکانما کە قسەم کردووە بەردەوام من ڕوبەڕوێم ئەمە بوومەتوانێ هەمیشە ئەمەی چێک هەرچی قسەی کردووە لەگەڵما ڕەنگە بەر 2,000 کەس کەوت بێتم با ئۆنلاین هەمیشە ئەمە یەکێم شتیان ئەمە بووە نازانم ئەم کولتورە چۆن هاتوو بۆ ئێمە ئەزانی چی کاکە بابەتەکە مادام کولتورە خۆ قسێکی جوانە کرد مادام کولتورە بێ ئێمە لەگەڵ یا بڕۆین تۆ من وەکو مامۆستایەکی زانکۆ بێ ئەرچی منە بێم خەڵک بۆ شارکەمەوە لەسەر ئەوەی کە بزنسەکانتان بە دۆکومنتی ڕسمی سیقەدارکەن پایەماڵ و پایەداریکەن بۆ ئەوەی کە تۆ چی بێم سبەینێم کە سیقەیەکی گەورەترە و باشتریشەکەی مەسلەی زەمان شتێکە من نازانم ڕاست ینی زۆر لە بزنس ئەمە قسەسە زەمان ناکەم
دەست و چاو خۆش بێ چونکە ئینسان زمانی نیە بەم لێرەوە خەڵک گوێی لەم بابەتانە بێت یعنی برادێک یەک هیچ فەرقی نییە حتا بزنسی وەرە لە بازاری بەشق لە تەقلیدەکە ناو بازارە بیکەن کاکە زەمان چیە زەرەر ناکەی چێ ئەیزانی کۆرۆنایەت هەموو دوکان و بازار و مەشاریعەکانی داخست ئێوە زەرەرە چێ بیدا کۆمپانیای وامان هەیە بۆ نمونە کۆمپانیای دروستکردنی کۆنکرێت دەی فەرموو چەند وەختە زەریان لێکەوێت چێ بوویانەیە ئەمە یعنی زەمان نییە کاکە لە مەسەلی بزنسا بەڵام سیقە هەیە بە سیقە تۆ ئەتوانی ئەم ئیشە بکەیت و ئەنجە بۆ خۆی لە نێتۆرک مارکتینە کەمترین ڕسک هەیە کۆرۆنا لە دەرەوە باڕوا بڵین کۆرۆنا دای لە چی دای لە بزنسی دەرەوە نەک لە ئینسان من هەمیشەوە هینە وەک بزنس ئەوە قسەکەینەمە بەڵام نەیە لە بزنس ئەلکترۆنیەکان ئاگادار بن لەو کەواتە سیقە مویمە سیقەی بزنس ئەلکترۆنیەکان لێرە بەقوتر لەو سیقەیەکە لە دەرەوە هەیە ئیشکردن لەسەر سیقە لەمە لەسەر متمانە ئەکرێ ڕجەستەر بێ و شەریکەکەی جەنابەت پێشتیاکەی ڕجەستەر بێ کەواتە تەسجیل کرابێ لە وڵاتی خۆی یا لێرە بۆ نمونە خازع بێ خازع واتە چی ملکەت بێ بۆ سیاسەتی دارایی وڵات واتە چیە کەواتە بەشداری سیاسەتی دارایی وڵاتەکە کەواتە پرۆژەیە ئەوە تەواو ئەمە بابەتەکانە ئەمانە سیقەیە بەڕاستی ئیتر زەمان لە بزنسان نییە بەڵێ جەن کەسێکی تر بەڕێزێکی تر هات و ترێ فەرموو هات و ترێ بەڵێ فەرموو بەڵێ من چەند پرسیارێک مێڵبەتامێ بە کورتی بی کەمێکی لەو پرسیارانەوەیە باسی ئەساسیەتی مارکتینت کرد دەستت خۆش بە زۆر بەوردی باس کرد بەڵام لێرە جێی باس ئەوەیە کە دوێنێش ئاماژەت بەوە کرد بە شێوە زانستیەکەی مارکتین لە هەرێمی کوردستانان نەکراوە ئەگەر کراش بێ کەمە بەڵام لێرەیە بابەتێکی ترێتە پێشەوانێ ئایا قۆرخکردنی بازار لەلایەن دەسەڵاتەوە تا چەند نەفەسێک بۆ ئەو بازرگانانە ئەیەڵێتەوە کە بتوانن کاری مارکتینی خۆیان بە شێوەیەکی زانستیانە بکەن ئەمە پرسیاری یەکەم ئەگەر وەڵام بێتەوە باشە لە وڵا قۆرخکردن هەیە لە وڵاتی ئێمە بازارێکمانە پێوتە بازار احتیکاری بەڕای من احتیکار کراوە لەلایەن چەند کەسێکیان لەلایەن هەر دەسەڵاتدارێکەوە بێ بەڕاستی من زۆر ناچنەوە دیەوە چونکە دەورەکە خولەکەمان وایە ناکەینە قاڵ بە حیزبێکەوە بەڕاستی بەڵام مانە نەمانێ ئیتر هەموو کەسێک دەزانێەوە کێشەیە بۆ وڵاتی ئێمە بەڵام ئەمە ڕێگر نییە لە بەرامبەری کە شەریکەیەک چاچە ئاستێک باڵین مارکتینگ خۆیەکە یا نایکە ڕێگر نییە ینی بۆ نمونە من کۆمپانیایەکم هەیە بۆ لێرە کاری مارکتینگ خۆمیکەم پەیوەندی بە قۆرخکاریەوە نییە بەڵێ لە هەندێک شتا لەوانەیە لە ئەستانی سعردانان ئەو تۆزی کێشەمان بۆ دروستکە ئەم بابەت بەڵام من بمانایە بموان بەواتای ئەوە نایەکەیتر ئێمە ناتوانین دەستمان کە لە چە بۆی تر ناتوانین مارکتینگ بکەین نمونەشم بۆ ئەمە چیە کاکە بواری مارکتین لە ساڵی نەوەتەکانەوە ئەگەر بە داتاوەری بگرین هەتاکو ئەمڕۆ زۆری فەرقە بەڕاستی تیمی مارکتین نەبوو مندوب هەر زۆر کەم بوو هەر ئەسان ئافرەت پێ ئەی بچێتە بواری مارکتین سەوا نییە سەسا بەڕاستی ئەو داتایەکان بمێ ئەوەندەی کە فرۆشیاری ئافرەت سەرکەوتوو بۆ لەم ماوەیە فرۆشیاری کورس سەرکەوتی بەدەستنێنە بەستمێ ئەمانە هەمووی گۆڕانکاری خۆ بازارەکە شەری قۆرخکاری بوو بەڵام تۆ ئەتوانیشی خۆت سیابکەی فەرموو پرسیاری دووهەمە ئەگەر تانە هەبێت اینجا دەتوانی وەکو با بڵێن بزنسێکی سەرکەوتوو کارەکان بکەی بەڵام تا چەند دۆخەکان ئەمە دەگۆڕێ بۆ نمونە باسی نەخۆشی کۆرۆنات کرد لە بازارە دەستکێش و ماسک نەماکە خەڵک نەیکڕەکە ئەمە شتێک بوو بابەتێ بوو نە بازرگانەکان خۆیان بووە ئامادەکردن کڕیار ینی بە شێوەیە بوو ناچاریش بوو کڕیاری هەبێ و ئەمە باسێکی وەکی تا چەند دۆ هەندێک جار هەندێک شت دەقەکاتەوە یا هەندێک پێداویستی خەڵک زیاد دەکات کە هیچ کەسێ بیری لێ نەکرد بەڵێ لە هینە لە شتێکمانەیە پێوتێ BA مارکتین یا ژینگەی ئینڤایرۆنمنت مارکتین ژینگەی بازارگەری پێکاتوو لە کۆمەڵێک عواملی داخلی و واتە لە فاکتەری ناوخۆ و فاکتەری دەرەوە فاکتەر دەرەکیەکانی چ لەو فاکتەران پێمانەڵێ وەزعی سیاسی یەکێکتر وەزعی ئیجتیماعی زانستی بڵێن بە پرۆسەسی خوێندن ئێستا ئەلکترۆنیش هاتۆتە ناوی وەزعی یاسا شتێکمانەیە عاملێکمانێ پێوتێ عاملی یاسا قانون سەیری ئەمانە هەمیشە کاریگەری دروست دەکەن لەسەر چی لەسەر پرۆژەیە و لەسەر برندێک وەزعێک هاتە پێشەوە بۆ نمونە وتیان فەرزوتیان داعشە و
قەیرانێک دروست بوو تقریبا نزیکی 1000 بۆ 1500 بۆ 1700 زیاتر لە بەس شاری سلێمانی شەریکات و کۆمپانیات تەداوری کرد نەما هەر نەما ڕۆیشت فلاسیان کرد باشە ئەمە بۆچی لەسەر ئەساسیاتێکی زانستی خۆیان دروست نەکرد وەکو بزنس تا چی تا بەرگەی ئەو فاکتەرانی دەرەوە بگرن کە فاکتەرێکی سیاسی و فەرەزەمەدا بین لە هاتنی نەخۆشیی ئاوایە پێناسێکی لە ئەم فاکتەرانە ئەڵە هیچ کاتێک شەریکەکە ناتوانێت کۆنتترۆلی بکات لەبەری لە دەروی شەریک ڕاستەکە ینی حقیقەتێکمانێ داعژات و کۆمپانیای بچی بەس چی وای لەکە بۆچی ئەمانە وەرەگرین یعنی باسیەکەین بەڵام ئەبێ ئەم کۆمپانیایە دەست و پەنجەی خۆی نەرمکە بە پلانەکانی بە ژیرەتی خۆی بە استراتیجێتی وا بکە کە چیکە بەرگەی هەموو ئەو زروفانە بکێتە پێشەوە مەسەلەی ماسکۆینەکە دەستکێشەکە زۆر جوانە پرسیارێکی زۆر دقیق و جوانە بەتایبەتی بۆم کاتە بەڵێ وتی ماسک و دەستکێش نەما ئەمە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە کەواتە چی بوو لەویا ماسک و دەستکێش بوو بە ضرورێت بوو بە پێویستی یعنی هێزی پێداویستی ماسک و دەستکێش زیای کرد لای خەڵک و ئێمە گەربات لێکدانەوەکمان هەبوایە بۆ زۆر کەسە بوو چی کرد قازانج زۆریان کرد بەڕێزان چ فورسەیە شتێکمان پێتە وتم ئۆپۆرچونەتی فورسە بێ لە دەستی نەیت چەند خەڵکێکمان هەبوو هەر ئەم نەخۆشیە کە دەنگۆی ئەوەی هەبوو بڵاو بووە چون لە ئێرانەوە یا لە سینەوە دنیایەک ماسک و دەستکێشانێنە و من خەڵکە ناسم پارێشی هائیلکە قازانجی کرد بەس لە ماسک و دەستکێشە ینی وەک ئەوە چەند ساڵێک لە بزنسی کردوێت ئەمە فورسەیە ئەو عقلی کردووە چی ئەوە هێنێ بۆچی ئەزانێ ئەبێتە ضرورەتێک چونکە پێداویستی مهمە کەواتە ئەم کەسە داتای وەرگرت لەسەر ئەوەی نەخۆشیەیە بەڕێوە ئێمە ژەگرێتەوە هاوچی کرد بزنسێکی بۆ خۆی دروست کرد فورسەکەی لە دەست نایە ئەمە بابەتەکە یعنی ئەکرێ ئەمانە هەمووی عیلمی و ڕێگە پێدراوە من جۆم لە دەنگە نییە کاک جەلیل فەرموو ببوورە ئوستازیان دەسڵاو دەبێت دووبارە جان فەرموو ئوستازیان سەبارەت بە ئەو پێشنیاری کە ویستم لە خزمەت بەڕێسامی خەمەڕوو ئەوەیە کە ئەم وێبینارانەی کە ئێستا ڕیکۆرد دەکرێت ڕیکۆردەکەیمان بۆ دابنێنەوە چونکە لە هەموو ئەوەی کە ئێمە دووبارە سەیریوانەکان دەکەینەوە دەتوانین زیاتر سوودمەند بین لەگەڵ ئەوەدا بەڕست ئاماژەت بۆ کرد کە بەردەوام دەبن لە خولەکانتان وەکو بەڕێزت خولەکانی بەڕست ئێمە لەکوێوە ئاگادار بین کە بەڕست خولەکەنەوە یانیشی ڕێگەیەکێ لە سۆشیال میدیایان لەکوێوە بڵاویەکەیتەوە لە ئەمریکان کۆرنەرەوە زۆربەی کەین ئەوە تەمەگە کاگەوە بیرا کرۆ کە بەردەوام بین اینجا چ بەم شکڵە بێ یا بە شکڵە تەقلیدەکەی پێشوو هەر ئێمە بەردەوام ئەگەر بارودۆخەکە خۆ ئاسایی بۆ بەردەوام باشە بۆ ڕیکۆردەکەش زۆر زەرورین ئەوەی کە ڕیکۆردەکەمان بۆ دابنێنەوە بۆ دابن ڕیکۆردەکە کاک هاوبیر بەڕاستیەوە مانیجکردنی ئیشەکە ئەوانن کاکە جەلیجان اینجا بۆ مەسەلەی گۆڕینی کاتەکە تایمەکە برادێکە پرسیاری کرد پێشتر تایمەکەی جمعە لای بەرینیان کاتەکەی بخینە کاتێکی ئەوانە هەمووی تایبەتە بە کاک هاوبیر حەزەکەم دوایی لەسەرمانە خۆر قسێکی هەبێ بەڕاستی زۆر سپاس ئوستازیە شانینی جانەکەمی ئەگەر کەسێکتر نەماوە کاک هاوبیر ڕوونکردنەوە لەسەر پرسیارەکانی ئەو بەڕێزانە لە کۆتایە جوابیانمانەوە سەرچە بەخات و تاپانی زۆر گرین و کاتە کۆتای باشە گیان خاتون زۆر سپاس سڵاوتان لێ بە هاوڕێیان زۆر سپاس بۆ ئەمریکان کۆرنەر و بۆ مامۆسای بەڕێز ئێش سپاس دەکەم کە بە نرخترین شت لە دنیاە کاتە بە ئێمەت بەخشیوە زۆر مەمنونم مامۆساگیان لە هەنگاوەکانی کردداری کڕینی بەرهەمێکە خاڵی دووەمیان هەستکردن بە پێداویستی پرسیارەکەی من ئەوەیە کە ئایا لە شەریکاتی نێتوەرک مارکێتینە چۆن ئەم هەستکردن بە پێداویستیە لای ئەو کەسانە یاخود لای کڕیارەکانمان دروست بکەین لە کاتێکە لای بەشێکی زۆری خەڵکی ئێمەوە هەستەکەن کە ئەو بەرهەمانی لە شەریکاتی نێتوەرک مارکێتینە هەیە زیاتر بەرهەمێکی کەمالیات یاخود ضروریات نییە بە معناتی تر ئایا چۆن نەتوانین ئەم هەستکردن بە پێداویستە لای ئەو کەسانی کە سەردانمانەکەن یاخود لای کڕیارەکانمان دروست بکەین سپاس دەکەم ئەزانی چی خات و تابان نێتوەرک مارکێتینش بەدەر نییە لە بزنسەکانی تر ئایا بزنس ضرور نییە بۆ ئینسان خەڵک چۆن پارە پیاکە من تێناگەم ینی بڕۆکە کۆمەڵک تا هەیە ئیمڕۆ خۆخۆی ئەوانە لە جێگەیەکەوە فرسەتێکە بێ فرسێکە بێ بڕۆنە پێشەوە ئەمە یەکێکە لەوانەی کە تۆ ئەتوانی ئەمە پێویستکی و بەڕاستی پێویستە تاک فێری نێتوەرک مارکێتینگ بێ بەڕای من
يعني من پێما بناغەیەکە بۆی کە وردە ئینسان ڕوبەڕوو بێتەوە لەگەڵ کۆمەڵک مامەڵەیە شخصی لەگەڵ کەسانی ترا لەگەڵ کۆمەڵە خەڵکانێکی ترا فێری معاملەکردن نەبێت و تۆ ئەتوانی لە ضرورەتی ئەوە ئەمە باسکەی کە بەڕاستی هاوشەوەی وڵاتانی دنیا ئەمەش بزنسە ئەتوانی لەو ضرورەتەوە باسیکەی کە تۆ بە پارێکی کەم ئەتوانی سەرمایەک بەدەستبێنی کە ئەمە بەڕاستی لە دیوە خەیاڵەکەیە ئەمە غەڵەتە ئەمە هەڵەیەکی گەورەیە من بەیانی باسێک هەڵەیە ئەبێ پێی بڵێ تۆ بیتە خاوەنی سەرمایە بەڵام بە مەنتیق بە ڕەقەم بڵێ وەرە بەم ڕەقەمە هەبی ئەها ئەم ڕەقەمە من چیم لێ هاتووە ئەو چییە ئەو و ئەبێ ئەوەشی پێ بڵێ نێتۆر مارکتینگ تەمەڵخانە نییە ڕێزم هەیە بۆ برادرانی کە نێتۆر مارکتینگ دەکەن سەرخەتن تەمەڵخانە نییە ڕەنگە هەندێکیان تەیید بکەن ئەبێ ئیشکەیت ئیشکردنە هەڵسوڕانە بەڕاست وەکو هەموو بزنسەکانی تر تۆ هیلاکە بی هەوڵ ئەی بۆ ئەوەی کە تۆ بزنسەکەی خۆ فراوانکەی ئەمە کە هەر کەسێک سەرکەوتوو نابێت لە بزنس لە نێتۆر مارکتینگ ئەگەر هاتوو نەیتوانی بەڕاستی ئیشەکانی خۆی بکە یا تیم دروستکە یان تموحی گەورەی هەبێ خەونی گەورەی هەبێ بەڕاست تەنها ئەوەیە پێویستە زۆر ضرورە بۆ هەموو تاکێک وەکو بزنسەکانی تر ضرورە و هەیە بزنسی تر ئەکا لە پاڵەوەی نێتۆر مارکتینگیش ئەکا ئەگەر لەو ضرورەتەشە بۆ بچیتە ناوە هەر خراپ نییە لەبەرەوەی ئەوەیە بنجام کەوتۆتەوە سەر کۆمەڵک پرۆداکت و ئەمانە بەڕاستی کۆمەڵک پرۆداکت لە ناو بزنس مارکت هەمووی ناڵم نێتۆر مارکتینگ بە هەندێکیان کۆمەڵک پرۆداکتی تایە بەڕاستی ڕەنگە فعلەنەوەی تۆڵی حاجە نیە حاجەشی ئەساسی سانەوی